بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني دنجي الروشناي كتابي لقل من سركوا لا نسيني دكتور محمد العريفي وجيراني سندوس خان خوێندنەوەی هێمن گەردی کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. پێشکەشە بە پێغەمبەری ئازیز محەممەد صلی الله عليه وسلم و پێغەمبەرانی پێش ئەو کە تەمەنیان لەسەر ڕاستکردنەوەی بیر و باوەڕی خەڵکی بەڕێکردووە و خەڵکیان بانگ دەکرد بۆ خوددا بە تاکو تەنیا بە هاوڵانی نازداری ڕەضی الله عنهم کە لە سەردەمی ئەوان گورگ و مەڕ بەیەکەوە ئاویان دەخواردەوە لە سایەی حوکمی قورئان و یەکتاپەرستی و دادپەروەری بە هەموو یەکتاپەرستێک چ پیا و چ ئافرەت کە هەوڵ دەدات دیاردەکانی هاوبەشی دانان بۆ خوددا لەناو کۆمەڵگەی موسڵمانان بنە ببڕێت و بە نەرمونیانی و ئامۆژگاری و دڵسۆزی مەشخەڵی بانگەوازی کردنیان بۆ ڕێگای ڕاستی ئیسلام هەڵگرتووە بەوانەی ئەو پەرتوکەت دەکردن و سوودی لێوەردەگرن و خەڵکی هاندەدەن بۆ کڕینی و سوود لێبینینی بەوانەی لە چاپکردن و وەرجێڕانیدا یارمەتیان داوم و هانیان داوم. پێشەچی وەرجێڕ ژمارەی لاپەڕا 5. لە پاش سوپاس و ستایشی خوای گەورە درود و سڵاو لەسەر گیانی پێغەمبەری پاک صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. اینجا کاتێ ئەم کتابم بە عەرەبیەکەی خوێندەوە زۆر کاری تێکردم چونکە بەڕاستیە و بابەت و بیدعانەی تێدا باس کراون و چارەسەر کراون و هەر هەمووی گرفت و کێشەی ئیمانین کە لەناو کۆمەڵگەی خۆماندا بە شێوەیەکی بەرچاو و ئاشکرا هەنە کە مرۆ بەرەو شیرک و گوناهانی گەورە و زیانگاندن بە بیر و باوەڕ دەبن. بۆیە نیەتم هێنا و بەڵکو بە ئەرکی سەرشانی خۆمم زانی کە وەری گێڕمە سەر زمانی شیرینی کوردی لەگەڵ هەندێک دەستکاریەوە کە تیایدا گرنگیم بە واتاکەی داوە زیاتر لە تەرجەمەی حرفی. اینجا خوازیارم خوای گەورە لێمی وەرگرێ و بیخاتە تەرازووی چاکەکانم و خەڵکی سوودی لێ ببین و ببێتە مای بنەبڕکردنی دیاردەکانی هاوبەشی دانان بۆ خودای بێهاوتا. بۆیە هەر لە سەرەتاوە بەم شعری خۆم دەست پێ دەکەم. یەکتایی خوددا. یا ئیلاهی سەمیع البەصیر، جێگای مەبەستان عەلیم الخەبیر، بەجیان و بێجیان خەڵقی بوونەوەر لە کڕنووشایە بۆ زاتی ئەکبەر، هەمویان ملکەت لەسەر ئەژنۆنە وەستاون لەژێر کێفی تۆنە، ئەستێرە و فەلەک زەمینی مەدەد، ئەحەدون ئەحەد ئەچڕن بۆ سەمەد، هەناسەی ڕووەک لە خواپەرستی گزارش دەکا لە تاکپەرستی، سەیرەکە گەردوون هەرچەندی تێدا هەمویان ئاتی ڕەحمانی عەبدا، ئەو خۆرەی کە سەرچاوەی گەرمیە هاودەم لەگەڵ مانگ چرای زەویە، بە شەو و بە ڕۆژ لە کار ناکەون لە سەجدەن کل لەه قانیتون، جێپەنجەی خوددا کە ماشا ئەڵڵا نەخش و نیگاری سەبح لله، ئەگەر ویستی بێ زستان و گەرما سەرمەدەن ئیلا یەومی القیامە، بەڵام لە بەرزی زاتی ناوەشێ چونکە ڕەحمەتی گرتە باوەشێ، بۆیە كل من عەلەیها فان، بێجگە لە خوددا بەشی نەمانە. تێبینی دانەری ئەم پەرتوکە داوا لە خەڵکی دەکات کە هاوکاری بکەن لە بڵاوکردنەوەی و نزای خێریان بۆ دەکات. هەر بۆیەش من دەستمدایە وەرجێڕانی چونکە زۆر لە تاکەکانی میلەتی کوردی مسلمان لە عەرەبیەکەی حاڵی نابن، تاوەکو ئەوانیش لەم زانیاری و تێگەیشتانەی ناو ئەو پەرتوکە هەیە شارەزا و ئاگادار بن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی نووسەر. بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای گەورە و درود و سڵاویش بۆ سەرگیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. اینجا یەکەمیان بەغەمباریەوە هات لەلام دانیشت و وتی: مامۆستا، لە غەریبایەتی بێزار بووم، وتم بە ئومێدی ئەوەی کە خوای گەورە زوو بتگەڕێنێتەوە ناو کەس و کار و نیشتیمانت. ئاخێکی هەڵکێشا و گریا، لە پاشان وتی: سوێند بەخوا ئەی مامۆستا،
ئەگەر دەزانی چەند شەیدای ئەوانم و ئەوانیش چەندە شەیدای منن. باوەڕ دەکەی ئەی مامۆستا کە دایکم زیاتر لە 4 میلی بڕیوە بۆی لەسەر مەزاری شێخ فران نزام بۆ بکات تاوەکو منی بۆ بگەڕێنێتەوە، چونکە ئەو پیاوچاکێکی پیرۆزە و نزاکانی گیرا دەبن و گیرێ کوێرەکان دەکاتەوە و گوێی لە داواکاریەکانە هەتا لە پاژمردنیشی. دووەمیان مامۆستای زانە عەبدوڵڵا بن جبریل بۆی گەڕامەوە وتی لەسەر بەرزایی عەرەفات بووین و خەڵکی ڕۆچوو بوون لە گریان و نزا و پاڕانەوە، هەموو جلی سپی ئیحراممان لەبەردا بوو، دەستەکانیشمان بۆ لای خوای گەورە بەرز کرابیەوە. لەو کاتانەدا کە ئێمە ڕۆچوو بووین لە ملکەتی و پاڕانەوە و داوای دابارینی سۆز و بەزەیی ئاسمانمان دەکرد. پیاوێکی پیر سەرنجی ڕاکێشام کە لە پیریان ئێسکەکانی نەرم ببوون، ولاشەی بێهێز ببوو، پشتی کۆما بوو دەیوت ئەی فڵانە وەلی خوا، داوات لێ دەکەم کە بەڵاکانم لەسەر لابەری و شەفاعەتم بۆ بکە و ڕەحمم پێ بکە. بەدەم ئەو پاڕانەوانە دەگریا و دەنووسایەوە، منیش دەتاوانە شڵەژام و چڕکەیەکم پێدا هات و هاوارم کرد و وتم لەخوا بترسە، چۆن بانجی بێزگەل لە خوددا دەکەی و داوای پێویستیەکانتی دەکەی؟ ئەم وەلیە وەکو تۆ دروست کراوە و بەندەیە، نەگوێی لێتەوە نەوەرامیشت دەداتەوە، داوا تەنها لە خودای تاک و تەنیا بکە. پیرەمێرد ڕووی تێکردن و پاشان وتی وازم لێبێنە. پیرەمێرد تۆ گەورەی و ڕێزی ئەم شێخە نازانی چەندە لە لای خودای گەورەیە. من بە دڵنیایی و باوەڕم وایە کە یەک دڵۆپە باران لە ئاسماندا نابەزێ بە ئیزنی ئەو شێخە نەبێ. کەوای ودوتم گەورەی بۆ خوا، ئەی چیت بۆ خوددا جێهێشت، لەخوا بترسە. کەوام وت پشتی تێکردم و ڕۆیشت. سێم و چوارەم و پێنجەمیش ئەوە باس و خواسیان لە بەردەستدایە لەناو ئەو پەرتوکە. سوبحان الله، کوان ئەوانەی پەنا دەبەنە بەربێجگە لە خوددا، ئەوانەی کە پێویستیەکانیان لە مردووەکانیان داوا دەکەن، ئەوانەی کە ناخۆشیەکانیان ناڕاستەی چەند ئێسک و پرووسکێکی لە ناوچوو دەکەن، ئاڕاستەی لاشەی سڕ و بێئاگای دەکەن، ئەوان لە کوێن لە بەرامبەر خوددا کە پاشای حەق و تەنانەت جوڵەکانی کۆرپەلەش دەبینێ، نزای لێ قەوماوان دەبیسێ و ڕازیش نابێ کە بێجگە لەو داوا لە کەسی تر بکرێ. جاگەر ویست بگری بۆ حاڵی ئەو میلەتە ئەوە چاوێک بخشێنە بەناو وڵاتانی ئیسلامی، ئەو کات دەبینی کە مەزار و گۆڕەکان ئێسک و پرووسک وا بۆتە پەناگە لە کاتی ناخۆشیەکان، بۆتە هانای ئەوانەی دووچاری ناڕەحەتی بوونەتەوە. بەداخەوە مناڵیان لەسەر ئەم بارە گەورە دەبێ و گەورەشیان لەسەری پیر دەبێ. ئەم نامیلکەیە چەند وشە و چرپەیەکن بۆ ئەوان، چەند گفتوگۆ و بانگەوازێکە بەڵکو هاوارە، پاڕانەوە و لاڵانەوەی بۆ ئەوانەی وا خەریکە نوقم دەبن دەخنچێن، بۆ ئەوانەی شەپۆڵەکان بەرەو ڕویان دەکەوێ، لە ڕێگا فراوانەکان ون بوون هەتا لە کەشتی ڕزگار بوون دواکەوتن و بەبێ باوەڕی مردن، گومانیشیان وابوو کە مسلمانن. ئەمە کەشتی یەکتاپەرستیە وەک کەشتیەکەی نوح عەلەیهی السەلام. وایە هەر کەس سەر بکەوێتە سەری ڕزگاری دەبێ و هەر کەسێکیش لێی دوا بکەوێت لە ناو دەچێ. ئینجا لە وڵاتانی ئیسلامی چەند کەسمان بینی وە لە خزمان و برادەران لە دراوسێ و خۆشەویستان کە هەموو هەوڵ و کاریان هەر لە ژیانی دنیا بەباچ و واشیان دەزانی کاری چاچیان ئەنجام داوە، بۆیە ئەم پەرتوکە هات وەکو بانگەوازێک بۆیان تاوەکو تەنها خوددا بپەرستن و هاوڵی بۆ بڕیار نەدەن. دكتور محمد عبد الرحمن العريفي نسيبيتي كدكتوري هي للعقيدة والمذاهب المعاصرة، شانشيني عربي سعودي، وجيراني بدسكاريوا سندوس علي عباس. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. دەریای شەپۆڵ بە شەپۆڵ کەوتوو لاپەڕا دا. ئەو کات دنیا پڕی بوو لە هاوبەش بڕیاردەران مشریکان، ئەویان لە بتێک دەپاڕێتەوە، ئەوەی تر تکا لە گۆڕێک دەکات و ئەوەکەی تر ئادەمیزادێک دەپەرسێ، یەکێکی تر دارێک بە گەورە دەگرێ. پەروەردگاریان لەسەر ئەو حاڵە سەیری کردن و نەڕقی خۆی داباراندە سەریان و عەرەب و عەجەمی لەناو بردن، تەنها چەند یەکتاپەرستێکی ئەهلی کتاب نەبێ. لە نێوانیاندا گەورەیەک لە گەورەکان کە ناوی عەمڕو بن جموح بوو کە بتێکی هەبوو بە ناوی مەناف کە ئاژەڵی بۆ سەر دەبڕی و کڕنوشی بۆ دەبر. ئەم بتا کلیلی خەمەکانی بوو، لە کاتی تەنگانە فریاد ڕەسی بوو، بتێک کە لە دار دروستی کرد بوو، بەڵام لە ماڵ و خزم و کەس لە لای خۆشەویستتر بوو، لە ڕادەبەدەر بە گەورەی دەگرت و جوانی دەکرد و بۆنی خۆش دەکرد.
جلی لەبەردەکرد. ئەمە کار و پیشەی بوو لەوەتەی دنیای ناسی بوو هەتا تەمەنی بوو بە زیاتر لە 6 ساڵ. ئەو کاتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە نێردرا بوو مصعبی کوڕی عومەیریشی نارد بۆ مەدینە وەکو بانخواز و مامۆستایەک بۆ دانیشتوانەکەی. سێ لە کوڕەکانی عەمڕوو لەگەڵ دایکیان بەنهێنی مسلمان ببوون بەبێ ئەوەی ئەم بزانێ. ڕۆژێک چوونە لای باوکیان و هەواڵی مصعبیان پێڕاگەیاند و هەندێک قورئانیان بەسەردا خوێند و وتیان ئەی باوکە خەڵکی شوێنی کەوتون چی دەڵێی؟ ئێمە شوێنی بکەوین. وتی کاری وا ناکەم تا پرس و ڕاوێژ بە مەناف نەکەم. ئینجا عەمڕوو هەڵسا چوە لای مەناف. ئەو کاتە گەربیان ویستایە قسە لەگەڵ بتەکانیان بکەن ئەوە پیرێژنێکیان لە پشتی دادەنا کە بە گومانی وانە و پیرێژنە بەپێی ئیلهامە بتەکە وەرام دەداتەوە و قسە دەکات. عەمڕوو بە شەلەشەل چوە لای مەناف کە یەکێ لە قاچەکانی کورتتر بوو لە ئەوی تر. لە بەردەم بتەکە لەسەر قاچە ساغەکەی وەستا وەکو ڕێزلێنان بە گەورەگرتن. لە پاش سوپاس و ستایشی بتەکەی کردووتی ئەی مەناف بێگومان تۆ بە هاواڵی ئەو پیاوەت زانیوە بێزگە لە تۆش خراپەی بۆ کەسی تر ناوێ بەڵکو قەدەغەمان دەکات لە پەرستنت. جا تۆ فەرمان بەچی دەکەی ئەی مەناف؟ بتەکە هیچ وەرامی نەبوو دووبارەی لێکردەوە هەر وەرامی نەدایەوە. عەمڕووتی لەوانەیە زویر بوو بێت. باشە چەند ڕۆژێک لە بەرامبەرت بێدەنگ دەبم تا تووڕەیەکەت دەڕەوێتەوە. اینجا جێی هێشت وە ڕۆیشت. کاتێ شەو تاریکی کرد مناڵەکانی چوونە لای مەناف و هەڵیان گرت و فڕیاندایە بەناو چاڵێک کە پیسی و کەلاکی مردارە بووی تێدا بوو کە عەمڕوو بەیانی لە خەو هەڵسات چوە لای بتەکە تا سڵاوی لێ بکات بەڵام لەوێ نەیدۆزیەوە بۆ یەک بەدەنجی خۆی هاواری کرد. ماڵ وێرانینە تیاچن چێشە و دەسترێژی کردوتە سەر خواکەمان کەس و کاری بێدەنگ بوون. بەڵام عەمڕوو زۆر ترسا و شڵەژا و چووە دەرەوە. لە دوای گەڕا بینیوە بە زەلیلی لەناو چاڵاییەکە لەسەر سەر ڕاکشاوە. دەری هێنا و بۆن خۆشی کرد و گەڕاندی و شوێنەکەی و پێیوت سوێند بەخوا ئەگەر بزانم چێوای بەسەر تێناوە ڕیسوای دەکەم. کە شەوی دووەم هات دیسانەوە مناڵەکانی چوونە لای بتەکە و هەڵیان گرت و فڕیاندایە و هەمان چاڵە پیسەکە. کاتێ بەیانی پیاوی بە سەڵاچوو چوە لای بتەکە و بینی لە شوێنەکەی خۆی نەماوە و تووڕە بوو و هەڕەشە و گوڕەشەی کرد و پاشان چوو لە چاڵەکە دەری هێنا و شوشتی و بۆن خۆشی کرد. پاشان کوڕەکان بەردەوام هەموو شەوێ ئەو کاریان بە بتەکە دەکرد. ئەمیش هەموو بەیانیەک دەری دەهێنا تا ڕۆژێک لە خۆی وەڕز بوو شەوێ پێش نووسن چوە لای وتی ماڵ وێران مەناف بزن دەتوانێ پاشکۆی خۆی بپارێزێ. اینجا شمشێرێکی کردە ملی وتی بەمە بەرگری بکە لە خۆت لە دوژمنت. کە شەو دەهات گەنجەکان بتەکەیان هەڵگرت و بە سەگێکی تۆپی و بەستیان و فڕیاندایە ناو چاڵێک و کەشتی بۆ گەن و پیسی تیاکۆ کرابێتەوە. کە پیاوی پر لە خەو هەڵسا و یەکسەر بە دوای مەنافدا گەڕا کاتێ لەسەر ئەم حاڵەتەی بینی وتی خودایەک سەگ و ڕێوی میزی بکاتە سەری ڕیسوایە ئەو کەسەی سەگ میزی کردە سەری. اینجا مسلمان بوو هەمیشە لە گۆڕەپانی ئاین پەروەری پێشبڕکێی پیاوچاکانی دەکرد. ئەوە تا کاتێ مسلمانان ویستیان بستنە جەنجی بەدر مناڵەکانی نیان هێش باوچیان بچێ بەهۆی بە ساڵاتچوونی و شەلینە زۆرەکەی. بەڵام ئەو سوور بوو لە سەرچوون بۆ تێکۆشان. بۆیە مناڵەکانی لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم سکاڵایان لێ کرد و پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمانی بە عەمڕوو کرد کە لە مەدینە بمێنێتەوە. بۆیە ئەویش لە مەدینە مایەوە. ئەو جارە کاتێ جەنجی ئوحود هات عەمڕوو ویستی دەرسێ بۆ تێکۆشان بەڵام دیسان کوڕەکانی قەدەغەیان کرد کە زۆر فشاریان خستە سەر. عەمڕوو چوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەردی خۆی بۆ باس کرد و وتی ئەی نێردراوی خوا کوڕەکانم دەیانێ و لە دەرچوون لەگەڵ تۆ بۆ تێکۆشان قەدەغەم بکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تۆ لەلایەن خوداوە پاساوی شەرعیت هەیە. عەمڕووتی سوێند بەخوا من ئومێد دەکەم بەو شەلە شەلیەم بچمە بەهەشتەوە. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگای پێدا کە دەرچێ بۆ جیهاد. ئەمیش چەکەکەی هەڵگرت و وتی خودایە شەهیدیم بە قسمت بکە و مەم گەڕێنەرەوە بۆ ناو خسم و کەس و کارم. کە گەیشتە گۆڕەپانی کوشتار و هەردوو لا بەیەک گەیشتن و نەڕڕەی پاڵەوانان بەرز بوویە و تیرەکان هاوێژران. لەو کاتە عەمڕوو بەخۆی و شمشێرەکەی ڕاپەڕی و دای لە سوپای تاریکایی کوشتاری کرد و جەنگال لە دژی بتپەرستانە هەتا بێباوەڕێک بەرەو ڕووی هات و شمشێرێکی لێدا و بەهۆیەوە شەهیدی بۆ نووسرا و پاشان نێژرا و کۆچی کرد لەگەڵ ئەوانەی خوددا بەخششی لەگەڵ کردوون. پاش 46 ساڵ دوای ناشتنی و لە سەردەمی معاویە لافاوێکی تون دابەزیە سەر گۆڕستانی شەهیدانی ئوحود و
خاڵکی گۆڕەکانی هەڵماڵی و مسلمانان خێرا ئێسک و پرووسکی شەهیدەکانیان گواستەوە کاتێک گۆڕی عەمڕ بن جەموحیان هەڵکەند و بینیان وەکو نووسوایە لاشەیەکی نەرم کە جمگەکانی دەنوشتانەوە زەوی هیچی لە لاشەی نەخواردبوو ئینجا ڕامێنە چۆن خوای گەورە بەخێر کۆتایی بە ژیانی هێنا کاتێک گەڕایەوە بۆ باوەشی حەق و ڕاستی لە پاشەوەی بۆی ڕوونبیەوە بەڵکو سەیری کە چۆن خوای گەورە ڕێز و پلە و پایی دەرخست هەر لە ژیانی دنیا پێش ژیانی دواڕۆژ کاتێ لا ئیلاه ئیلا اللای بەجێگەیاند ئەو شەی کە سەر زەوی و ئاسمانەکانی پێدامەزراوە و خوای گەورە هەموو دروستکراوێشی لە دروست کردووە و خستویەتێ ئاو و گڵی فیتڕەوە لا ئیلاه ئیلا الله هۆکاری چوونە بەهەشتە و لە پێناویدا بەهەشت و ئاگر دروستکراوە و خەڵکیش دابەش بوونە بۆ باوەڕدار و بێباوەڕ و گوناهکار و بێگونا یا سەرپێچیکار و گوێڕایەل ئینجا قاچی هیچ بەندەیەک لە شوێنی خۆی ناترازێ لە بەردەم خوای گەورە هەتا لەبارەی دووشت لێپرسینەوەی لەگەڵ نەکرێت ئێوە چیتان دەپەرست و چۆن وەرامی پێغەمبەرانتان دایەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات کەشتی ڕزگاربوون ژمارەی لاپەڕا 13 چەندین کەس لە مرۆڤەکان تیاچوون لەگەڵ تیاچوان شایستەی نەفرەت بوون تا ڕۆژی دوایی بەهۆی ئەوەی کە یەکتاپەرستیان بەجێ نەگەیاندبوو ئەڵڵا تاکە پەروەردگارە بەندە بێجگە لەو پشت بە کەسی تر نابەستێ و بۆ لای کەسی تر ناچێ و هەواداری کەسی تر نابێ بێجگە لەو لە کەسی تر ناترسێ و تەنها سوێن بە ناوی ئەو دەخوات و تەنها بۆ ئەو نەزر دەکات ئەمێ بەجێگەیاندنی گەواهیدانی لا ئیلاه ئیلا الله بۆیە خوای گەورە دۆزەخی یاساخ کردووە لەسەر هەر کەسێک کە بە حەق و ڕاستی و توبێتی لا ئیلاه ئیلا الله سەیری معاذ رضی الله عنه بکەوا لە پشتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەڕوات پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناکاو ڕووی تێکرد و فەرمووی ئەی معاذ ئایا دەزانی مافی خوای گەورە لەسەر بەندەکانی چییە و مافی بەندەکانیش لەسەر خوددا چین وتی خوددا و پێغەمبەرەکەی باشتر دەزانن فەرمووی مافی خوددا لەسەر بەندەکانیەوەیە کە بیپەرستن و هیچ هاوڵێکی بۆ بڕیار نەدەن و مافی بەندەکانیش لەسەر خوددا ئەوەیە کە هەر کەسێک هاوبەشێکی بۆ بڕیار نەدابێ ئازاری نەدات عبدالله بن مسعود رضی الله عنه لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسی وتی ئەی نێردراوی خوا چ تاوانێک لە لای خوا گەورەترینیانە فەرمووی کە هاوبەشێکی بۆ بڕیار بدەی لە کاتێکە خۆی دروستی کردووی بەڵێ لە پێناوی یەکتاپەرستی خوای گەورە پێغەمبەرانی ناردووە و دەفەرمێت ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت واتا بۆ هەر نەتەوەیەک پێغەمبەرێکمان ناردووە کە پێیان ڕابگەێنێ کە تەنها خوددا بپەرستن و دوورکەونەوە لە بەرسنی تاغوت تاغوت بریتە لە هەر شتێک کە بێجگە لە خوا بپەرسترێ ئینجا شتا چبت بێ یا بەرد یا گۆڕ و تا دوایی وەگەیاندن و بەجێگەیاندنی یەکتاپەرستی ئەرشی پێغەمبەرە پێشینەکان بووە وەروەکو لە سوڕەی ئەز-زوخروف ئایەتی 45 دەفەرمێت واسأل من أرسلنا من قبلك من رسلنا أجعلنا من دون الرحمن آلهة يعبدون واتا أي محمد بپرسە لە پێغەمبەرانی پێش خۆت ئایا بێجگە لە خودای خاوەن میهر و سۆز بڕیارمانداوە خوای تر بپەرسرێ بەڵکو خەڵکی دروست کراون بۆ ڕاگرتنی یەکتایی خوای گەورە هەروەکو خودای پەروەردگار لە سوڕەی ئەذاریات ئایەتی 56 دەفەرموێت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون واتا هەرچی هەیە لە پەری و ئادەمی تەنها بۆ پەرستنی خۆم دروستم کردوون هەروە وەرگرتن و گیراکردنی کار و کردەوەکان بەسراوەتەوە بە یەکتاپەرستی هەروەکو خودای پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 88 دەفەرموێت ذلك هدى الله يهدي به من يشاء من عباده ولو أشركوا لحبط عنهم ما كانوا يعملون واتا ئەگەر ئەوان هاوبەش بڕیاردەر بوونایە ئەوە هەموو کار و کردەوەیەکیان پوچەڵ دەبیەوە هەر کەسێک یەکتاپەرستی بەجێ بگێنێ و پەیڕەوی بکات ڕزگاری دەبێت وەک چۆن لە فەرمودەی قودسی بە سەنەدی ڕاست لەلایەن ترمذیەوە هاتووە کە دەفەرمێ خوای گەورە فەرموویەتی ئەی نەوەی ئادەم
ئەگەر بە پانتایی زەوی گوناهم بۆ بێنی و پاشان کە گەڕایەوە لام هیچ هاوبەشت بۆ بڕیار نەدابووم ئەوە منیش بەقەد پانتایی زەوی لێخۆشبوونت بۆ دێنم لەبەر گەورەی یەکتاپەرستی پێغەمبەران زۆر لە فەوتان و نەمانی دەترسان ئەوە تا گەورەی یەکتاپەرستان ئەو کەسەی بتەکانی تێکشکاند ئەو کەسەی کە دروستکاری کەعبەیە کە ئیبراهیم پێغەمبەرە عەلەیهیم السەلات داوا لە خودا دەکات هەروەکو لە سوڕەی ئیبراهیم ئاەتی 35 دا دەفەرموێت وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام واتا خدايا خۆم و نەوەکانم لە پەرستنی بتەکان بپارێزە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەرەتای لاری و لادان ژمارەی لاپەڕا 15. سەرەتای سەرهەڵدانی هاوەشیدانان لە نەتەوەی نوح عەلەیهیم السەلام دەستی پێکرد. خدای گەورە نوح پێغەمبەری هەنارد بۆیان و ئەمیش داوای لێکردن کە واز بێنن لە هاوبەشیدانان. ئینجاوەی گوێڕایەل بوو خدای گەورە بە یەک دانا ڕزگاری بوو و هەر کەسێکیش لە سەر هاوبەشدانانەکەی بەردەوام ببوو خوای گەورە بەلافاو لە ناوی برد. ئینجا لە پاش نوح عەلەیهیم السەلام خەڵکی سەردەمانێک لەسەر یەکتاپەرستی مانەوە. پاشان ئیبلیس دەستی کرد بە بڵاوکردنەوەی گەندەڵی و هاوبەشیدانان بۆ خودا لە نێو بەندەکانی. بۆیە خوای گەورە هەمیشە پێغەمبەرانی ناردووە وەکو مژدەدەر و ترسێنەر تا ئەو کاتەی خوای گەورە کۆتایی هەموو پێغەمبەرانی نارد محەممەد صلی الله عليه وسلم و بانجی کردن بۆ یەکتاپەرستی و تێکۆشان لە دژی هاوبەشی بڕیاردەران و بتەکانی شکاند. اینجا پاش محەممەد صلی الله عليه وسلم ئومەتەکەی سەردەمانێک لەسەر یەکتاپەرستی مانەوە هەتا ئەو کاتەی بەشێک لە ئومەت گەڕایەوە سەر هاوبەشیدانان بەهۆی بە گەورەگرتنی پیاوچاکان و وەلیان و دروستکردنی مەزارگە لەسەر گۆڕەکانیان. پاشان خەڵکی دەستیان کرد بە پاڕانەوە و لیان و پشتبەستن و هاوار بۆ بردن و نەزر و قوربانیکردن بۆ خاتر و پلەوپایەیان و ئەم شیرکیان ناونا تکاکردن بە پیاوچاکان کە بە گومانی وان ئەمە خۆشەویستیە بۆیان وایان هەڵبەست کە ئەم کارە لە خودا نزیکیان دەکاتەوە. ئەویان لە بیر چوو بوویەوە کە ئەم پاساوە هەمان پاساوی هاوبەش بڕیاردەرە پێشینەکانە کە دەربارەی بتەکانیان دەیانوت والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى واتا ئێمە ئەو بتانت دەپەرستین تەنها بۆ ئەوەی بەهۆیانەوە لە خودا نزیک ببینەوە. سەیر لەوەدایە کە ئەگەر تۆ ئەو شیرکەی وان بەکارێکی خراپ گوزارش لێ بکەی پێت دەڵێن نەخێر ئێمە یەکتاپەرستین و تەنها خوای گەورە دەپەرستین. وا دەزانن واتای یەکتاپەرستی تەنها ئەوەیە کە دان بەبوونی خودا دابنێ و بە لە پێشتری بزانی لە کەسانی تر بۆ بەندایەتیکردن بۆی. ووا دەزانن کام تێگەیشتنە یەکتاپەرستی و تەواو کەواتە بەم قسەیە بێ دەبێ ئەبوو جەهل و ئەبوو لەهەب یەکتاپەرست بن چونکەوان باوەڕیان وابوو کە ئەڵڵا خوای گەورەی و شایستەی پەرستنا کەچی خوای تریان دەکردە هاوبەشی و واگومانیان دەبرد کە ئەوانەی ئەوان دەیپەرستن دەیانگێنن بە خوای گەورە و تکایان بۆ دەکەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چیرۆکێک ژمارەی لاپەڕا 16. بەیهەقی بە سەنەدێکی حەسەن دەجێڕێتەوە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی و بانگەوازەکەی دەرکەوت لە ناو خەڵکی بێباوەڕانی قوڕەیش هەوڵیاندا خەڵکی لێ دوورخەنەوە بۆیە وتیان جادوگەرە درۆزنە شێتە بەڵام بینیان کە شوێنکەوتوانی زیاد دەکەن و کەم ناکەن بۆیە ئەم جاریان کۆبوونەوە لەسەرەوەی بە ماڵی دنیا فریوی بدەن. هەڵسان حەسین بن المنظر الخەزاعیان ناردەلای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یەکێک بوو لە گەورەکانی قوڕەیش. کاتێ حەسین چوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەی محەممەد کۆمەڵی ئێمەت پەرتەوازە کردووە برایمانت شەت و پەت کردووە وات کردووە و وات کردووە جاگەر ماڵت دەوێ ئەوە هێندەت ماڵ بۆ کۆ دەکەینەوە کە لە هەمومان پارەدارتر بی واگەر مەبەستت ژنە ئەوە جوانترین ئافرەتت لێمارە دەکەین واگەر مڵکت دەوێ دەتکەین بە گەورە و پاشای خۆمان. بەردەوام بوو لەسەر قسە و فریودانەکانی و پێغەمبەری صلی الله عليه وسلم گوێی بۆ شل کردبوو کە لە قسەکانی بوویەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەبا عیمران تەواو بووی لە قسەکانت؟ وتی بەڵێ.
فەرمووی باشە ئێستا وەرامی پرسیارەکانی من بدەوە وتی بە ئارەزووی خۆت بپرسە فەرمووی ئەی ئەبا عیمران تۆ چەند خوددا دەپەرستی تی حەوت کە شەشیان لەسەر زەویە و ئەوی تر لە ئاسمانە فەرمووی ئەگەر ماڵت لە ناو چوو بانجی کامیان دەکەی وتی بانجی ئەوەی دەکەم کە لە ئاسمانە فەرمووی ئەگەر باران نەباری بانجی کامیان دەکەی وتی بانجی ئەوەی دەکەم کە لە ئاسمانە فەرمووی ئەگەر مناڵەکانت برسی بوون بانجی کامیان دەکەی وتی بانجی ئەوە دەکەم کە لە ئاسمانە فەرمووی ئایا بەتەنها ئەوە وەرامت دەداتەوە یان هەمیان وەرامت دەدەنەوە وتی بەڵکو بەتەنها وەرامم دەداتەوە فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەو بەتەنها وەرامت دەداتەوە هەر ئەو بەتەنها بەخششت بەسەردادا دەڕێژێ کەچی لە سوپاسکردنیدا هاوبەشی بۆ دادنەی یان لەوە دەترسی کە ئەوانەی زەوی ئەود لەسەر ساڵ بکەن وتی نەخێر ئەوان دەسەڵاتیان لەسەر ئەو نییە ئینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی حەسین مسلمان بە چەند وشەیەکت فێر دەکەم کە خوا بەهۆیەوە سوودت پێدەگەێنێ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات ڕاستیەک ژمارەی لاپەڕا 17 بەڵێ ئەوان لات و عوزان دەپەرست بەڵام بە خودای بچووکیان دادەنا کە لە خودای گەورە ئەڵڵاه نزیکیان دەکاتەوە جۆرەها بەندایەتیان بۆ ئەنجام دەدا تاوەکو لە لای خوای گەورە تکان بۆ بکات هەر بۆیە خدای پەروەردگار لە سوڕەی ئەز-زومەر ئایەتی 3 لەسەر زاریوان دەفەرموێت والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى واتا ئێمە ئەو بتانە دەپەرستین تەنها بە ئەوەی بەهۆیانەوە لە خوددا نزیک ببینەوە باوەڕیان هەبوو کە ئەڵڵا خۆی دروستکارە ڕۆزی دەرە ژێنەرە مرێنەرە وەک لە سوڕەی لوقمان ئایەتی 20 دەفەرموێت ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن الله قل الحمد لله بل أكثرهم لا يعلمون واتا ئەگەر لیان بپرسی کێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە دەڵێن ئەڵڵا بەڵێ سپاس و سایش بۆ خوا بەڵکو زۆربەیان نەفامن لا صحیحی بخاری مسلیم هەیتریش هاتووە لە ئەبوو هورەیرەوە خوددا لێ ڕازی بێت دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند سوارچاکێکی نارد ڕۆ و نەجد تا سەیرکەن و بزانن چی لە دەوروبەری مەدینە هەیە لەو کاتێ ئەوان لەسەر ئەسپەکانیان دەگەڕان و دەسوڕان بەم لاو بەولادا پیاوێکیان بینی چەکی لەخۆ بەستووە و جلی ئیحرامی لەبەر کردووە و دەڵێ لەبەیک اللهم لەبەیک لەبەیکە لا شەریکە لەکە لەبەیک تەنها شەریکێکە خۆت خاوەنداری خۆی و مڵکەکەی دەکەی بەردەوام ئەو بڕگەی دووبارە دەکردەوە هاوڵان لێی چوونە پێش و لیان پرسی بۆ کوێ دەسی تی بۆ مەککە کە هاوڵان لە حاڵیان کۆڵی و بینیان لە لای ئاوەدانیەکەی موسەیلەمەی درۆزنەوە هاتووە ئەو موسەیلەمەی کە بانگەشەی پێغەمبەراتی دەکات بۆیە بەستیانە و دەست و قاچیان کۆت و زنجیر کرد و بردیان بۆ مەدینە تاوەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بیبینێ و بڕیاری لەسەر بدات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی بە هاوڵانی فەرموو ئایا دەزانن کێتان بەدیلگرتووە ئەمە ثەمامەة بن الئەثالە گەورەی بەنی حەنیفەیە پاشان فەرمووی لە یەکێ لە دینگەکانی مزگەوتی بەسنەوە ڕێزی لێ بگرن ئینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆ ماڵەوە و هەرچی لا هەبوو کۆی کردەوە و ناردی بەوەی و فەرمانیشی کرد کە وشترەکەی ئالیشی پێ بدرێ و چاودێری بکرێ و بەیانیان و ئێواران پێی نیشان بدرێ بۆیە هاوڵانیش ثەمامەیان لە یەکێ لە دینگەکانی مزگەوت بەستیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە لای و پێی فەرموو چیت پێیە ئەی ثەمامە تی خێرم پێیە ئەی محەممەد ئەگەر بم کوژی خاوەن خوێنێک دەکوژی مەبەستیەوە بوو کە کەس و کاری تۆڵەی خوێنەکەی دەکەنەوە واگەر چاکەم لەگەڵ بکەیەوە چاکە لەگەڵ کەسێکی بە ئەمەک و سوپاسگوزار دەکەی واگەریش ماڵت دەوێ ئەوە بە ئارەزوی خۆت داوا بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ڕۆژی دوایی جێی هێشت بۆ بەیانی دووبارە هاتۆ لای و پێی فەرموو چیت پێیە ئەی ثەمامە تیەوەی وتم هەر ئەوەم پێیە ئەگەر بم کوژی خاوەن خوێنێک دەکوژی واگەر چاکەم لەگەڵ بکەیەوە چاکە لەگەڵ کەسێکی بە ئەمەک و سوپاسگوزار دەکەی ئەگەریش ماڵت دەوێ بە ئارەزووی خۆت داوا بکە دیسانەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێی هێشت بۆ ڕۆژی دواتر
پاشان بۆ بەیانیاتەوە پێی فەرموو چیت پێیە ئەی ثەمامە دی هەر ئەوەم پێکەوتم اینجا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی کە هیچ نیازێکی لە ئیسلامدا نییە وێڕای ئەوەی کە نوێژی مسلمانانی بینی و گوێی لە قسە و باس و خواسیان بوو سەرەڕای ئەو هەموو ڕێز و گرتنەش فەرمووی ثەمامە بەڕەڵا بکەن ئەوانیش بەڕەڵایان کرد و شتەکەیان داوە و لێی گەڕان ثەمامەش چووە لای ئاوێکی نزیک لە مزگەوتەکەی و خۆی شۆری و پاشان هاتە مزگەوت و وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محمدا رسول الله پاشان وتی والله أي محمد لسر روي أو زاوية بتر لروي تو الرقم لهيز روي شيتر ندبيوا كتي إسا روي تو لهمو رخصارك للام شيرن ترا والله زاران هيت آينكم أوندي آينكي تو رغلي ندبيوا كتي إسا لهمو آينكان للام خوشويسترا والله زاران هيت شاركم أوندي شاري تو رغلي ندبيوا كتي إسا لهمو شارك للام خوشويسترا پاشان وتی ئەی نێردراوی خوا کاتێ سوار چاکەکانی تۆ منیان گرت کە دەمویست عەمرە بکەم تۆ چی دەڵێی پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی خێر و خۆشی پێدا و فەرمانی پێکرد کە گەشتەکەی بۆ مەککە تەواو بکات و عەمرە بکات جا چیەوە مەککە و ئەم جاریان لەبەیکەی بە یەکتاپەرستی دەکرد و دەیوت لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک بەڵێ مسلمان بوونی خۆی ڕاگەیاندووتی ئەی خودایە لەژێر فەرمانتم و هاوڵت نییە هیچ گۆڕێک نییە لەگەڵ خوا بپەرسرێ هیچ بتێک نییە نوێژی بۆ بکرێ کڕنووشی بۆ بردرێ ثەمامە خوددا لێ ڕازی بێ بەم شێوەیە چوە مەککە و گەورەکانی قوڕیش کە گوێبیستی قسەکانی بوون هاتنە سەری کە دەیوت لەبەیکە لا شەریکە لەک یەکێکیان پێیوت ئایا بێباوەڕ بوویت و وەرگەڕاویت وتی نەخێر بەڵکو لەگەڵ محەممەد صلی الله عليه وسلم مسلمان بووم وستیان ئازاری بدەن بەڵام هاواری کرد لەسەریان وتی نەخێروا ناکەن والله یەک دەن کە گەنمتان لە یەمامە بۆ نایەت تاوەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگە نەدات ئەوان ئەڵڵایان زیاتر بە گەورە دەگرت لە بتەکانیان بەڵام تو خوددا پێم بڵێن جداوازی چییە لە نێوان هاوبەشدانانی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب لەگەڵ ئەوانەی ئەمڕۆ لە لای گۆڕی قوربانی دەکەن یان لەگەڵ ئەوانەی لە بەردەرگای مەزارێک کڕنوش دەبەن و ئاژەڵی بۆ سەردەبڕن و بە دەوریدا دەسوڕێنەوە و یا لە لای ئارامگەی وەلیەک بە زەلیلی و ملکەچی دەوەستێ و لە حەزوریدا سەری شۆڕ دەکاتەوە و داوای پێویستیەکانی و لابردنی بەڵاکانی لێ دەکات تکا لە ئێسک و پروسکی لە ناوچوو دەکات دەپاڕێتەوە تا شیفای نەخۆشیەکەی بدات یا کەس و کاری بە سەلامەتی لە گەشتەکەی بۆ بگەڕێنەوە سەیرە لە کاتێکدا خوددا دەفەرموێ لە سوڕەی ئەلئاعراف ئایەتی 194 إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم فادعوهم فليستجيبوا لكم إن كنتم صادقين واتا ئەوانەی ئێوە لە جیاتی ئەڵڵا بانجیان دەکەن وەک ئێوە بەندەن دەی بانجیان بکەن باوەرامتان بدەنەوە ئەگەر ئێوە ڕازگۆن ئەم شیرکانەی ئەمڕۆ دەکرێت لەسەر بڕینی ئاژەڵ بۆ گۆڕ و خۆنزیکردنەوە لە کەسوکاری و سوڕانەوە بە دەوریدا گەورەترینی تاوانە بەڵێ گەورەتر لە داوێن پیسی گەورەتر لە عەرە خواردنەوە لە کوشتنی مرۆڤ لە خراپەکردن لەگەڵ دایک و باوک هەروەکو خودای پەروەردگار لە سوڕەی ئەننیسا ئایەتی 116 دا دەفەرموێت إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا واتا خوای گەورە خۆش نابێ لەوەی کە هاوبەشی بۆ بڕیار بدێ و لە گوناهی تری لە خواردتر خۆش دەبێ بۆ هەر کەسێک کە خۆی ئارەزووی لێبێ بەڵێ خوای گەورە نابورێ لەوانەی هاوبەشی بۆ بڕیار دەدەن بەڵام ڕەنگە لە داوێن پیس و دز و مرۆڤ کوژ و تاوانبار خۆش بێت ئەگەر پەشیمان ببنەوە و تەوبە بکەن ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم لا صحیحی بخاری و مسلیم پێمانی ڕاگەیاندووە و دەفەرموێ ئافرەتێکی داوێن پیس لە بەنی ئیسرائیل لە چۆڵەوانیەک دەڕۆیشت و بینی سەگێک لە نزیک بیرێکی ئاودایە و جارێک سەر دەکەوێتە سەر قەراغی بیرەکە و جارێکیش بە دەوریدا دەسوڕێتەوە لە ڕۆژێکی زۆر گەرمدا کە لە تاو زۆری تینوێتی زمانی دەرهێنایە و ئەملاو ئەولای پێدەکات و ئەوەندەی نەماوە تینوێتی بیکوژێ ئەو ئافرەتە بەدڕەوشتە کە چەندین جار سەرپێچی خودای کردبوو
خەڵکی دەخەڵەتاند و لە خشتەی دەبرد ڕۆچ و بوو لە ناو کاری پیس و گوناهەوە ماڵی حرامی دەخوارد کەچی کاتی ئەم سەگەی بینی پێڵاوەکەی لە پێکردەوە و بەلەچکەکەی بەستیەوە و لە بیرەکە ئاوی دەرهێنا و سەگەکەی لە تینوتی ڕزگار کرد خی گەورەش بەهۆی ئەم چاکەیە تەوبەی گیرا کرد لی خۆش بوو الله ئەکبەر خی گەورە لی خۆش بوو بەچی ئایا شەو نوێژی دەکرد بە ڕۆژوو دەبوو ئایا لە پێناو خوددا کوژرا بوو نەخێر بەڵکو تەنها هەندێک ئاوی بە سەجێکدا بوو لە بەرامبەریدا خی گەورە لی خۆش بوو ڕاستە نقمی سەرپێچی و تاوان بوو بەڵام نەوەلیەک نەگۆڕی پیاوچاکێکی نەکرد بێ هاوبەش بۆ خوددا بەرد و مرۆڤ و مردوانی لە جیاتی خوددا بە گەورە نەدەگرت بۆش خی گەورە لی خۆش بوو کەواتە چەندە لێ خۆشبوونی خوددا نزیکە لە سەرپێچی کاران و گونەهباران و چەندە دوورە لە هاوبەش بڕیاردەران خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات چیرۆکێک ژمارەی لاپەڕا 21 هەندێ دەشڵەژێن و دەتۆقێن کاتێ زۆری ژمارەی بەدڕەوشتان و عەرەخۆران دەبینن کەچی لە بەرامبەریدا لەسەر دڵ و هەستیان هیچ کاریگەریەک نییە زۆری ژمارەی ئەوانەی دەم و چاویان بەدار و ئاسن و بەردی گۆڕێک دەستڕنەوە کە ڕاستە بەردڕەوشتی و عەرەخواردنەوە لە گوناهە گەورەکانە بەڵام خاوەنەکەی لە بازنە ئیسلام دەرناکات کەچی هەر شتێک لە خواپەرستی بۆ بێزگە لە خوددا ئەنجام بدرێ ئەوە هاوبەشی دانانە بۆ خوددا و خاوەنەکەی بەبێ باوەڕی دەمرێت بۆیە زانا و مامۆستا خواییەکان خوێندنی وانەی عەقیدە و بیر و باوەڕ بە بنچینەی بنچینەکان دادەنێن یەکێ لە زانەکانی ئاین پەرتووکێکی دانە لەبارەی گرنگی یەکتاپەرستی و دەستی کرد بە ڕاوەکردنی بۆ قوتابیەکانی و زۆر جەختی لەسەر دەکردەوە و باس و خواسەکانی دووبارە دەکردەوە بۆیان ڕۆژێک قوتابیەکان بە مامۆستاکەیان گوت ئەی مامۆستا دەمانەوێت ئەو وانەیەمان بۆ بگۆڕیت بە بابەتی تر وەک چیرۆک ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مێژوو تا دوایی مامۆستاکە وتی خدا یار بێ بیرێکی لێ دەکەمەوە بەیانی مامۆستا بە غەمباریە و بە بیر و هەستێکی سەرقاڵ هاتە لای قوتابیەکانی ئەوانیش لەبارەی غەمباریەکەی لیان پرسی مامۆستا لە وەرامدا وتی بیستومە دەڵێن پیاوێک لە گوندەکەی تەنیشتمان خانوێشی نوێی کردووە هەڵساوە لە ترسی خراپەی جنۆکە و بۆ خۆپاراستن لێیان لە بەردەرگای ماڵەکەی کەڵەبابێکی بۆیان سەر بڕیوە بۆ ئەوەی بەهۆیەوە لێیان نزیک بێتەوە و لە مەترسیان پارێزراو بێت جا منیش یەکێکم ناردووە تاوەکو لەم هەواڵە دڵنیا بێت قوتابیەکان بەم هەواڵە زۆر نەشڵەژان کاری تێ نەکردن تەنها بەوەندە وازیان هێنا کە نزای ڕێنمایی و هیدایەتیان بۆ کرد بێدەنگ بوون بۆ ڕۆژی دواتر مامۆستا هاتەوە وتی دڵنیا بووم لە هەواڵەکەی دوێنێ و دەرچوون کە هەواڵەکە بەو شێوێ نەبوو کەوتیان کەڵەبابێکی سەر بڕیوە بە مەبەستی خۆ نزیکردنەوە لە جنۆکەکان بەڵکو ڕاستی هەواڵەکە ئەوەیە کە ئەو پیاوەکە داوێن پیسی لەگەڵ دایکی کردووە کە قوتابیەکان ئەمەیان 20 هەڵسانە سەرپێ و تووڕە بوون تیان دەبێم کابرای سزا بدرێ و تاڵاوی ئەو کارە خراپەی بچێژێ دەبێ ناڕەزایی دەربڕین دەبێ وا بکەین و وا بکەین مامۆستا وتی کاری ئێوە زۆر سەیرە بەو شێوێ توندە ناڕزایی دەردەبڕن لەسەر کەسێک یەکێک لە گوناهە گەورەکانی ئەنجام داوە هەر چەندەژەم گوناهە گەورەیە لە بازنە ئیسلامەتی دەری ناکات کەچی بەم شێوێت و ناڕزایی دەرنابڕن لەسەر کەسێک کە شیرکی ئەنجام داوە و خوێنی ڕشتووە بۆ بێجگەل لە خوددا قوتابیەکان بێدەنگ بوون و مامۆستاکەش ئاماژەی کرد بە یەکێکان وتیالسا پەرتووکەکەی یەکتاپەرستیم بدەرێت تا سەر لە نوێ بۆتانی ڕاوە بکەمەوە هاوبەشی دانان بۆ خوددا لە گەورەترینی گوناهەکانە هەرگیز خوددا لی خۆش نابێت کە دەفەرموێت ئین الشرک لظلم عظیم واتە بەڕاستی هاوبەشی دانان بۆ خوددا ستەمێکی هەرە گەورەیە و بەهەش لە سەروانی هاوبەشی بۆ خوددا بڕیار دەدەن یا ساغە خاوەنەکەی هەتا لە ناو ئاگری دۆزەخ دەمێنێتەوە هەروەکو خودای پەروەردگار لە سوڕەی ئەلمائیدە ئاەتی 72 دەفەرموێت إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار واتا هر کسی هاوبەشی دانێ بۆ ئەڵڵا ئەوە ئەڵڵا بەهەشتی لەسەر یاساغ کردووە منزڵگای تاتایی ئاگرە و بۆستەمکاران کەسێک نییە سەریان بخات هەر کەسێک بکەوێتە ناو شیرکەوە ئەوە ئەو شیرکە سەرجەم خواپەرستیەکانی تری هەڵدەوەشێنێتەوە لە نوێژ و ڕۆژ و حەج و جیهاد و سەدەقە و بەخشین کە خودای پەروەردگار لە سوڕەی ئەز-زومەر
ئاەتی 65 دەفەرموێت ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين واتا أي محمد سروش بۆ تۆ بۆ پێغەمبەرانی پێش تۆ نێردراوە کە ئەگەر هاوبەشدانی بۆ خوددا ئەوە کردەوەت پوچەڵ دەبێتەوە و دەچیتە ڕیزی زیان کردوان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هاوبەشدانان چەندین ڕێگا و جۆر و شێوازی هەیە. ژمارەی لاپەڕا 23 هەیانە لە ئیسلام دەرد دەکات و خاوەنەکەی تاتایی لەناو ئاگری دۆزەخ دەمێنێتەوە ئەگەر بمرێ و تەوبە نەکات وەک داواکردن لە بێجگە لەخوا و پاڕانەوە یا قوربانیکردن و نەزرکردن بۆ بێجگە لەخوا واتە بۆ گۆڕی پیاوچاکان یا جنۆکە و شەیتانەکان و ترسان لە مردوان یان لە جنۆکە و ئەهریمێنەکان نەبادا زیانی پێبگێنن یا نەخۆشی بخەن یا پاڕانەوە و تکاکردن لە کەسێک بە شتێک کە تەنها خوددا دەسەڵاتی لەسەر هەیە وەک داواکردنی پێویستیەکانت یا لادانی ناخۆشیەکانت وەک چۆن ڕۆژانەم کارانان جام دەدرێن لە مەزارگە و لە سەرگۆڕی پیاوچاکان ئینجا سەردانیکردنی گۆڕ مەبەمەستی پەندوەرگرتن و نزاکردن بۆ مردووەکە شتێکی چاکە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سەردانی گۆڕستان بکەن چونکە دوا ڕۆژتان دێنێتەوە یاد بەمەرجێک سەردانەکە بە شێوەیەک بێت کە پیا و ئافرەت تێکەڵ یەکتر نەبن و بە شێوەیەکی ناشەرعی دەرنەچن هەرچی سەردانیکردنی گۆڕە بە مەبەستی داواکردن و پاڕانەوە لێی یا قوربانی و نەزرکردن بۆی یا هێنانەوەی قوماش و پەڕۆ یا خۆڵ و گل وەک متفەڕق و شیفا و دەرمان یا داواکردنی پێویستیەکان لێی ئەمانە هەر هەمووی شرکی گەورن و هیچ جوداوازیەک نییە لە نێوان ئەو مردووی داوای لێ دەکرێ پێغەمبەرە یا وەلیە و پیاوچاکە ئەوانە هەمویان مرۆڤن و زیان و سوودیان هەتا بۆ خۆیان پێ نییە ئەوەتە خوا بە خۆشەویستترین و دروستکراوەکانی کە محەممەدە صلی الله عليه وسلم لە سوڕەی الأعراف ئاەتی 188 دەفەرموێت قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا إلا ما شاء الله أي محمد بڵێ من بۆ خودی خۆم نەسوودم بەدەستە نەزیان و ئەوەی دەچێتە ناو بازنی ئەو شیرکەوەش کردەوەی هەندێک لە نەفامانە لەسەر گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە داواکردن و پاڕانەوە لێی یا ئەو کارانەی ئەنجام دەدرێت لەسەر گۆڕی حوسین یا ئەلبەدەوی یا ئەگەیلانی یا هیتر هەروە سەردانیکردنی گۆڕستان بە مەبەستی نوێشکردن لەسەری کە ئەمەشیان بیدعەیە و لە ئیسلامدا نییە و جێی سەرسوڕمانە کە مسلمانێک دەچێتە لای گۆڕنشینێک کە دڵنیاشە لەوەی کە ئەوان لاشەی سڕ و بێئاگان کەچی داوایان لێ دەکەن کە نزاکانیان وەرام بدەنەوە و گیرا بکەن یا بەڵاکانی لەسەر لابەرێ و زۆر لەو مەزارگە و گۆڕانەی کە بە گەورە دەگیرێن و بینایان لەسەر دروست دەکرێ و کە زۆربیان خزمەتکار و مجێوریشی هەیە کە ئەو پەڕی تەقوا و خواپەرستی نیشان دەدەن کەچی زۆر بەشیان گۆڕی ساختن و دەیانخەنە پاڵ پیاوچاکانەوە و بەهۆیانەوە خەڵکی بانگ دەکەن بۆ هاوبەشدانان بۆ خوددا کوڕێک دەناسم کە چوە سەرمەرقەدی شێخ عەبدولقادر گەیلانی و داوای لێکرد کە کوڕێکی پێ ببەخشێ خوای گەورەش دوو کوڕی پێبەخشی لە جیاتی سوپاسی خوای گەورە بکات لەسەر ئەو بەخشینە هەڵسا ناوی کوڕێکی نا عەبدولقادر و ناوی ئەویتریشی نا گەیلان چونکە دڵنیا بوو لەوەی شێخ عەبدولقادر گەیلانی ئەو دوو کوڕی پێداوە نەخوای گەورە پەنا بەخوا لەو شیرکە گەورە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گوێزێک دەپەرسن ژمارەی لاپەڕا 24 من بەو کەسانە دەڵێم کە داوا لە مردووان دەکەن ئایا ئەو مردوانەی ئێوە لە بەردەرگایان دەگرین و دەڵاڵێنەوە و ئومێد بە تکاکانیان دەخوازن ئایا کە خودای پەروەردگار لە سوڕەی ئەش-شوعەرا ئاەتی 26 دەفەرموێت قال لمن حوله ألا تستمعون ئایا ئەو بێگیانانە کە ئێوە داوایان لێ دەکەن ئایا دەتان بیسن یان ئایا دەتوانن سوودتان پێ بگێنن یان زیان نەخێر سوێن بەخوا نەدەبیستن و نەسوود دەگێنن و ئینجا چەندە جوانەکردەوەی ئەو منداڵە 13 ساڵەی کە لەگەڵ باوکی گەشتیان کرد بۆ هین
وڵاتێکی گەورەیە و زۆرەها بتپەرستراوی تێدایە هەموو شتێک دەپەرستن لە ئاژەڵ و ڕووەک و بێجیان و مرۆڤ و ئەستێرە و هەسارەکان و تا دوایی ئەو منداڵە ڕۆژێک چوەیەک لە پەرستگایەکانیان و بینی خەڵکی گوێزێکی هیندی دەپەرستن و دوو چاو و لووتێک و دەمێکیان بۆ کردووە و گوڵاو و خواردن و خواردنەوەی پێشکەش دەکەن ئینجا بینی وا نوێژی بۆ دەکەن منداڵەکە وەستا تا خەڵکەکە چوونە کوڕنوش بەپەلە گوێزەکەی برد و ڕای کرد کە خەڵکەکە سەریان لە کوڕنوش بەرز کردەوە بینیان خواکەیان نەماوە کە ئاوریان داوە بینیان مناڵەکە خواکەیانی هەڵگرتووە و ڕادەکات هەموو نوێژەکانیان بڕی و بە دوای مناڵەکە ڕایان کرد کاتێ مناڵەکە زۆر دوورکەوتەوە لەسەر زەوی دانیشت و گوێزەکەی شکاند و ئاوەکەی خواردەوە و لەسەر زەوی فڕیدا کە بینیان خواکەیان شکاوە بە یەک دەنگ هاواریان کرد و تێر و پڕیان لێدا پاشان بردیانە لای دادوەری شارەکە دادوەر وتی تۆ خوایەکەت شکاندووە مناڵەکەوتی نەخێر من تەنها گوێزێکم شکاندووە دادوەر وتی بەڵام ئەمە خوای ئەمانەیە مناڵەکەوتی ئەی دادوەر ئایا تۆ ڕۆژێ لە ڕۆژان گوێزی هیندی نەشکاندووە و نەتخواردووە دادوەری بەڵێ خواردوومە منداڵەکەوتی اینجا جوداوازی چییە دادوەر بێ دەنگ بوو سەرسام بوو سەرێکی گوێزپەرستەکانی کرد و وەرامێکی لێ دەویستن ئەوانی ژووتیان ئەم گوێزە دوو چاوی دەمێکی هەیە مناڵەکە هاواری کرد ئایا قسە دەکات وتیان نەخێر ئایا دەبیسێ وتیان نەخێر وتی ئەی چۆن دەیپەرستن هەروەکو خودای پەروەردگار لە سوڕی ئەلبەقەرە ئاەتی 258 دەفەرمێت فبهت الذي كفر والله لا يهدي القوم الظالمين بێباوەڕەکە بێبەڵگە و پاسا و مایەوە وەخوای گەورە ڕێنمایی گەلی ستەمکار ناکات داوار سەرنجێکی داوترسا لەوەی بە خراپە بەرنگاری مناڵەکە ببنە و ئازاری بدەن بۆیە بە منداڵەکەی وت وەک سزایەک بۆ ئەو کارەی کردتە بڕیارماندا غەرامەت بکەین بە بڕی 150 ڕوپیا اینجا مناڵەکە بە ناچاری پارەکەی دا و بە سەرکەوتویش لە کێشەکە دەرچوو ئەوەی کارەکان ئاڵۆسر دەکات ئەوەیە ئەوانەی پەیوەستن بە گۆڕنشینانەوە تەنها بە گەورەگرتنی مردووەکە و داواکردنی پێویستیەکانی نەوەستاون بەڵکو پارە و پوڵیش خەرج دەکەن لە جوانکردن و بەرزکردنەوەی خان و لەسەر دروستکردنی خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات گومەت و مەزارگە دروستکراوەکانیش دەبنە دوو بەش ژمارەی لاپەڕا 26 یەکەمیان ئەو گومەتانەیە کە لە گۆڕستانی گشتی موسڵمانان دروست دەکرێن و وەک گومەتێکی بەرز و سەرکەش لە نێو گۆڕەکانی تر دەردەکەون دووەمیان ئەوانن کە لە ناو مزگەوتەکان دروست دەکرێن یا مزگەوتی لەسەر دروست دەکرێت اینجا لە ڕووگەی مزگەوتەکە یا پشت ڕووگە یان لێچە لە تەنیشتەکانی دروست دەکرێن لەم بارەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هۆشداری داوین کە دەفەرمێ خدا نەفرەتی کردووە لەگەلێک کە گۆڕی پێغەمبەرانیان دەکردە مزگەوت ئەم هۆشداریە بۆ مسلمانانە و گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەموو گۆڕێکی تریش دەگرێتەوە کە نابێ بکرێنە مزگەوت پێشەوە عەلی ڕەزای خوای لێبێت بە ئەبیل هەیاجی دەڵێ با ڕەوانەت بکەم بۆ کارێک کە کاتی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم منی بۆ هەمان کار ناردبوو کە هەرچی بتو پەیکەرێک هەیە ورد و خاشی بکە و هەرچی گۆڕێکی بەرزتر هەیە لە زەوی بیڕوخێنە هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم جڵە و گیری دەکرد لەوەی کە گۆڕ هەڵبندرێ و چیمەنتۆ و کاشی بکرێت یا لەسەری دانیشی یا بینایی لەسەر دروست بکرێت یا لەسەری شت بنووسرێت و نەفرەتی کردووە لەوانەی مزگەوتی لەسەر دروست دەکەن مێژووی دێرینی ئیسلام گەواهی دەرە لەسەر ئەوەی کە لە سەردەمی هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوانی شوێنکەوتوانیش هیچ شتێک لەم شیرکانەی باسم کردن لە وڵاتانی ئیسلامی ئەنجام نەدراوە و نەبووە نە لەسەر گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم و نە لەسەر گۆڕی تر ڕاستی ئەمڕۆی بە ئازار ژمارەی لاپەڕا 27 بە هەر بە خێرایی سەیرێکی ئەمڕۆی پڕ لە ئازار بکەین لە میسر مەزارگەی وەلیەکان لە هەموو شار و گوندەکانی میسر بڵاوە کە 6000 مەزارگەیە ئەو مەزارگانە بنکەی ئاهەنگجێڕانی مەولودەکانە لەلایەن موریدان و ئارەزومەندان بەڵکو زۆر ئەستەنگە بە درێژایی ساڵ ڕۆژێک بدۆزیدەوە کە یادی لە دایکبوونی وەلیەک نەکرێتەوە لە شوێنە جیاجیەکانی میسر و هەر گوندێک مەزارگەی تێدا نەبێ بە ناپیرۆز و بێفەڕ دەشمێردرێ اینجا لە میسر مەزارگەی گەورە و بچووک هەیە و چەندە مەزارگەکە گەورەتر و فراوانتر بێ و خاوەنەکەی ناوبانجی زیاتر بێت ئەوە پلە و پای لە لای خەڵکی زیاتر دەبێت و میوانانیشی زیاتر دەبن
لا مەزارگە گەورەکانی قاهیرە مەزارگەی حوسێن، خات و زەینەب، خات و عایشە، خات و سەکینە، خات و نەفیسە، پێشەوە شافعی، ئەلەیث بن سعد، ئەلبەدەوی، تەنطاوی، دسوقی لە ناوچەی دسوقی، شاذلی لە گوندی حەمیثڕا و گۆڕێکی تری هەڵبەستراو بۆ حوسێنی کوڕی عەلی کە خەڵکی حەجی بۆ لا دەکەن و قوربانی و نەزری بۆ دەکەن، بە دەوریدا دەسوڕێنە و داوای شیفا و جێبەجێکردنی پێویستیەکانی لێ دەکەن و هانایان بۆ دەبەن لە کاتی تەنگانەدا. هەروەها مەزارگەی ئەلبەدەوی کاتی دیاریکرا و بۆ تەرخان کراوە لە ساڵ کە زۆر لە حەجکردن بۆ کەعبە دەچێ و لە خەڵکی لە دەرەوە ناوەی وڵات دێنە سەردانی لە سوننە و لە شیعە. هەروەها جەلالەدین ڕۆمی کە لە سەرگۆڕەکەی و مەزارگەی نووسراوە بۆ هەر سێ ئاین دەگونجێ و دەشێ، واتە بۆ مسلمانەکان و جوولەکە و گاورەکان. ئەم بتە ناوی جەمسەری هەرە مەزنە، القطب الأعظمی لێنراوە. لە شام توێژەرە باوەڕپێکراوەکان دەڵێن تەنها لە دیمەشق 194 مەزارگە هەیە کە 44یان لە هەمیان بەناوبانگترن و 27 مەزارگەیان دەخرێنە پاڵ هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە دیمەشق مەزارگەیەک هەیە بۆ سەری یەحیا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەکەوێتە مزگەوتی ئەمەوی. لا تەنیش مزگەوتەکەش گۆڕێکێ بۆ سڵاحەددینی ئەیوبی و عیمادەددینی زەنجی لەگەڵ چەند گۆڕێکی تر کە سەردانی دەکرێ و تکا و پاڕانەوەیان لێ دەکرێ. هەر لە سووریا مەزارگەی محەددین بن عەرەبی کە خاوەنی پەرتووکی فسوس الحەکەمە کە پیاوێکی گومڕا و بەدکار بووە. لە تورکیا زیاتر لە 481 مزگەوت هەیە و باوەڕ ناکەم یەک مزگەوت هەبێ بەبێ مەزارگە. بەناوباکترینیان ئەو مزگەوتەیەکە لەسەر ئەو گۆڕە دروستکراوە کە دەخرێتە پاڵ ئەبوو ئەیوبی ئەنساری لە قوستەنتینیە. لە هێند زیاتر لە 150 مەزارگەی بەناوبانگەیە کە بە هەزاران کەس پەیڕەویان دەکەن و دوایان کەوتون. لە عێراق تەنها لە بەغداد زیاتر لە 150 مزگەوت هەیە، لەوانە نییە یەک مزگەوتیش بەبێ مەزارگە هەبێ. و لە مووسڵ زیاتر لە 76 مەزارگەی بەناوبانگ هەیە و هەمیان لە ناو مزگەوتەکان و ئەمانە و چەندین مەزارگەی تر لە مزگەوتی تر و مەزارگەی بەتەنیا. و لە کوردستانی عێراقیش چەندین گۆڕی پیاوچاک و مەزارگە هەن، وەک مەزارگەی سوڵتان مزەفەر کە لە ناو جەرگەی شاری هەولێرە و هەموو ڕۆژێک مەولودی ناشەرعی لێ دەخوێنرێتەوە. هەروەها مەزارگەی بابە گورگر کە خەڵکی بۆ داواکردنی منداڵ دەستنە زیارەتی بەتایبەتی بۆ کوڕ کە دەڵێن بابە گورگر هاتم بۆ کوڕ. هەروەها مەزارگەی تریش هەن لەوانە ستیمام، عوزێر پێغەمبەر، شێخی چۆلی، شێخ محەممەدی خۆراسان دەیانی تر. ئەمانە تەنها لە شاری هەولێر، خۆ ئەگەر بچیتە شارەکانی ترەوە هەر سەرسام دەبی لە زۆری ژمارەی مەزارگەکان کە خەڵکی بەدەست و دیاریەوە دەستنە سەردانیان بۆ مناڵ و مەراز و بۆ نەخۆشی کە بە دەوریاندا دەسوڕێنەوە و لیان دەپاڕێنەوە و پشتا و پشت لیان دەستنە ژوورەوە وەک رێزلێنان و شەرم و ترسان لیان و مەرقەدەکانیان دەهەژێنن و دەگرین و دەڵاڵێنەوە. اینجا لە هەمووی سەیرتر دیوارەکانیانە کە شوێنێکی تایبەتی لێتەرخان دەکەن کە نازانم چ مادەیەکیان لێداوە. خەڵکەکە هەڵدەستن پارەی ئاسن یا بەردی پێوە دەنێن. ئەگەر پارەکە بە دیوارەکەوە نووسا ئەوە واتای ئەوەی مرازی دراوە. 2 جار و 3 جار ئەم کارە دووبارە دەکەنەوە. یا لە هەندێک مەزارگە جۆلانەیەکیان هەڵواسیوە کە لە پەڕۆ دروست کراوە، بەردی فڕێ دەدەنە ناوی. جاگەرە و جۆلانەیە لەریەوە واتای ئەوەیە مرازی دراوە. یاخود پارچە قوماشی تەنگ دەهاوێن بۆ بنمیچی سەقف و ژوورەکە و چەند جارێک ئەم کارە دووبارە دەکەنەوە. ئەگەر بیگرێ کە بێگومانیش دەیگرێت چونکە بنمیچەکەیان زۆر پیسە و پڕیەتی لە هێلانەی جاڵجاڵۆکە یان لە سەقفەکە شیشەیەکیان وەکو شێوەی گۆپاڵ خوار کردوتەوە یان سەرەکەی زۆر تیژە و خۆماشەکەی پێوە دەنووسێ. ئەو کاتا دەڵێن مرازماندرا. ئەمانە و چەندین کردەوەی ناشەرعی و دوور لە یاسای ئیسلام و ڕێبازی ڕاست لەناو ئەو مەزارگە و ئارامگەی پیاوچاکانە ڕوودەدات. ئەرکی سەرشانی هەمومانە کە بە هەموو لایەک هەوڵ دەین ئەو دیاردە شیرکیانە نەهێڵین، بەڵام لەسەر حکومەت و دەسەڵاتداران فەرز و واجبە کە ئەو کارانە قەدەغە و یاساغ بکەن و ئەنجامدەرانی سزا بدرێن. هەروەها دەستگا ڕاگەاندنەکانیش لەسەریان پێویستە کە لەم بارەوە خەڵکی هۆشیار بکەنەوە، بەڵکە بە هەمومانە و دیاردانە لەناو بەرین و بگەڕێنەوە باوەشی یەکتاپەرستی. لە هیند گۆڕی شێخ بەهائەدین زەکەریا ملتانی بۆ تەم مەزارگە و جۆرەها پەرستشی لێ ئەنجام دەدرێ وەک کوڕنوش بۆ بردن و نەزر بۆکردن و تا دوایی. لە پاکستانیش مەزارگەی شێخ عەلی هجووری لە لاهور کە یەکێکە لە گۆڕە گەورە و بەناوبانگەکانە جۆرەها شرکی لێ ئەنجام دەدرێ. پەنا بەخوا
ئەوەی جێی سەر سوورمانەوەیە کە خەڵکی خەڵەتاون بەم گۆڕانە کەچی لە ڕاستیدا زۆربیان گۆڕی هەڵبەستراون و ڕاستەقینە نین. ئەوەتە حوسێن خوددا لێ ڕازی بێت لە قاهیرە گۆڕێکی هەیە و لە ئاسقەڵانیش گۆڕێکی تری هەیە و لە سەرلووتکەی سیای جەوش لە ڕۆژهەڵاتی حەلەب مەزارگەیەکێک کە دەخرێتە پاڵ سەری حوسێن خوددا لێ ڕازی بێت گوایە سەری لەوێ نێژراوە کەچی چەندین شوێنی تریشەنە کە دەڵێن سەری حوسێنی تێدایە وەک لە دیمەشق لە حەنانە لە نێوان نەجەف و کووفە لە مەدینە لای گۆڕی فاتیمەی دایکی خوددا لێیان ڕازی بێ هەروەها لە نەجەف لە تەک ئەو گۆڕی دراوەتە پاڵ عەلی و باوکی خوا لێیان ڕازی بێت گۆڕێکی تری دەخرێتە پاڵ لە کەربەلاش کە دەڵێن لەوێ سەرەکەی گەڕێنراوەتەوە بۆ لاشەکەی سەبارەت بە خاتوو زەینەب کچی عەلی خوددا لێیان ڕازی بێت کە لە مەدینە کۆچی دوایی کردو لە بەقیع نێژراوە کەچی گۆڕێکی لە دیمەشق دەخرێتە پاڵ کە لەلایەن شیعەکان و دامەزراوە هەروەها ئارامگەیەک دەخرێتە پاڵ لە قاهیرە کە جەماوەرەکەی لەوەی تر کەمتر نییە کەچی هیچ پەرتووکێکی مێژووی باسیەوە ناکەن کە لە ژیانیاندا یا لە دوای مردنیان هاتبێتە میسر لە ئەسکەندەریە خەڵکەکە بە تەواوی باوەڕیان وایە کە ئەبوو دەردا خوددا لێ ڕازی بێت نێژراوە لە ئارامگەیی کە خراوەتە پاڵی لە شارەکەی ئەوان کەچی ئەهل العلم ئەو بە تەواوی ڕەت دەکەنەوە کە ئەو زاتە لەو شارە نێژرابێ بە هەمان شێوە ئارامگەی خاتو ڕوقیەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قاهیرە کە خەلیفەی فاتیمی فەرمانکرد بە حکمی خوا دایمەزراندووە هەروەها بە هەمان شێوە ئارامگەی خاتو سەکینەی کسی حوسێن بن عەلی خوددا لێیان ڕازی بێت هەیە و لە بەناوبانگترین ئارامگەکان ئارامگەی عەلی بن ئەبی تاڵیبە خوددا لێیان ڕازی بێت لە نەجەف لە عێراق کە گۆڕێکی هەڵبەستراوە چونکە پێشەوە عەلی لە کۆشکی فەرمانڕەوایی لە کوفە نێژراوە و لە بەسڕە گۆڕی عەبدوڕەحمان بن عەوف خوددا لێ ڕازی بێت هەیە و وێڕای ئەوەی کە لە مەدینە کۆچی دوایی کردووە لە بەقیعیش نێژراوە و لە حەلەب ئارامگەی جابر بن عەبدوڵڵاه خوددا لێ ڕازی بێ هەیە لەگەڵ ئەوەی کە لە مەدینە کۆچی دوای کردووە و لە شام خەڵکی گۆڕێک دەخەنە پاڵ کەلتوم و ڕوقیە هەردوو کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵەوەی کە هەردووچان خێزانی عوثمان بن عەفانن خوددا لێیان ڕازی بێت و لە مەدینە کۆچی دوایان کردووە و هەر لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی پیرۆزی خۆی هەردووچانی لە گۆڕستانی بەقیع ناشتووە هەروەها لە گۆڕە هەڵبەستراوەکان ئەو گۆڕەیە کە دەخرێتە پاڵ هود عليه السلام لە مزگەوتی دیمەشق کەچی بەکۆی دەنجی ئەهل العلم هود هەرگیز نەهاتووە بۆ شام لە هەمان کاتدا گۆڕێکی تری دەخرێتە پاڵ لە حەدەڕ المەوت هەروەها لە حەدەڕ المەوت گۆڕێک دەخەنە پاڵ ساڵح پێغەمبەر عليهم السلام وێڕای ئەوەی کە لە حیجاز کۆچی دوایی کردووە هەروەها گۆڕێکی تری دەخەنە پاڵ لە یافا لە فەڵەستین بە هەمان شێوە مەزارێکی تری لێیە بۆ ئەیوب عليه السلام خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات پلە و پایە و شوێنی شێخ بەرەکات ژمارەیە پەڕاستی و یەک سەیکە چۆن شەیتان یاری بە مێشکی خەڵک دەکات هەتا وای لێکردن لە پەرستنی خودای زەوی و ئاسمانەکان لایانیدا بەرەو گەورەگرتنی مردووان و بەڵکو بە گەورەگرتنی خاک و خۆڵ و ئێسک و پروس هەندێک جارە و جۆرە بابەتانە بە درۆیەک دروست دەبێت کە هەڵدەبەسرێ لەسەر گۆڕێکی خەیاڵی وایە سوودی هەیە بۆ هەر کەسێک کە سەردانی بکات و تکاکارە بۆ ئەوانەی کە داوایان لێ دەکەن هەتا وای لێ دێت باس و خواست و کەڕامەت و پیرۆزی و پلە و پایی لەناو خەڵکی بڵاو دەبێتەوە و دەبێتە ڕاستەقینە ئەو کات شێوەکانی هاوبەشدانان لەبێوە سەر هەڵدەدا لە سوڕانەوە بە دەوریدا و پارانەوە لێی وەکو چۆن ڕۆژانە لە زۆربەی چاکەکان ڕوودەدات بەبێت جوداوازی لە نێوان گۆڕی ڕاستەقینە و هەڵبەستراو ئەوانە چیرۆکێکیان هێناماوە یاد کە یەکێ دەربارەی شێخ بەرەکات بۆی جێڕامەوە ئەم چیرۆکە لە نێوان دوو گەنج ڕوویداوە کە ناویان عادل و سەعیدە کە هەردووچیان لە کۆلیژ دەرچوون و بوونێتە مامۆستا لە گوندێک کە ئەو گوندە دیاردەکانی بە گەورەگرتنی گۆڕ و نەزرکردن بۆیان و خۆ خەڵەتاندن و خەڵک فریودانی تێدا زۆر بڵاوە عادل و سەعید لەناو پاسدا قسە و باسییان ئاڵ و گۆڕ دەکرد لەو کاتدا لە ڕێگەی چوونە قوتابخانە بوون لە ناکاو سوالکەرێکی نیمچە شێت سواری پاسەکە بوو کە لەبەر گەورەی و پیری دەلەنجی و دەلەرزی و لیکاوەکانی بەسەر دەستە چڵکن و پیسەکەی دەسڕیەوە اینجا هەڕەشە و گۆڕەشەی زۆری لەسەر نشینیانی پاسەکە کرد و دەیوێت نزاتان لێ دەکەم کە ئەو پاسە لە ناوەندی ڕێگاکە هەمووتان وەرگەڕێنێ وەوای هەڵبەست کە نزاکانی گیرا لە لای خوددا لێرەدا وا دەردەکەوێت کە سەعید لە خێزانێکی وا پەروەردە بووە کە کەرامەت و وەلی و شتی لەم بابەتە زۆر کاریگەری هەیە لەسەریان لە پاڵ و نوشتە و نزا و دوعا بۆیە ترسا و شڵەژا و بە عادڵی وت هەندێ پارەی بدێ نەبادا بەڕاستی وەرگەڕین چونکە ئەو سوالکەرە عەبدولکەریم شەتەیە
لە دەروێشە مبارەک و پیرۆزەکانی نزاکانی جیرایە. بەڵام عادل بەسەر سامیوتی بەڵێ ئەهلی سونە و جەماعەت باوەڕیان بە کەرامەت هەیە، بەڵام بۆ پیاوچاک و تەقواداران و ئەوانەی بەنهێنی خواپەرستی و کاری خێری ئەنجام دەدەن، نەک وەکوانەی کە بەهۆی ئاینیانەوە نان پەیدا دەکەن و بازرگانی پێدەکەن. لەو کاتا سعید هاواری کرد وا مەڵێ، چونکە گەورە و بچووک باز لەو موعجیزاتانە دەکەن کە لە سەردەستی ئەوەوە ڕوویداوە و پاشکەمێکی دی دەیبینی کە پیادەی بە پەشیمان دەکەوێت و لە گوندەکەی تر چاوەڕوانمان دەکات. بەڵێ کەرامەت ئایا تۆ کەرامەت بە درۆ دەخەیتەوە؟ عادل نەخێر، من بە شێوەیەکی ڕەها کەرامەت بە درۆ ناخەمەوە، چونکە خوای گەورە دەسەڵاتدارە کە ڕێز لە هەر کێ بنێ، بەڵام نەکە و کەرامەتە ببێتە خواردن و خواردنەوە، بمان خاتە بازنەی شیرک و ئەو جۆرە بەندە و مردوانە بکەینە هاوبەش بۆ خودای گەورە، بێگەرد لەو کار و بارانەی کە تەنها خۆی دەسەڵاتی لەسەر هەیە، وەک کار و باری دروستکردن و فەرمانکردن و هەڵسوڕانی گردون، هەتا وای لێدێت لیان بترسین و خۆمان لە تووڕەیان بپارێزین. سعید واتە تۆ باوەڕ ناکەیت کە شێخ ئەحمەد ئەبوو سرود لە عەرەفاتەوە هاتۆتە ئەستەنبوڵ و کوبەی سوورکراوەی لە لای کەس و کاری خواردو و هەر بەو شەوەش گەڕاوەتەوە عەرەفات؟ عادڵ کوڕە سعید خدا هۆش و بیریت فەردار بکات، ئایا تۆ لە کۆڵیژ هەر ئەمە فێر بوویت؟ سعید دیسان دەستمان کردو بە شێوازی گاڵتە پێکردن. عادڵ من گاڵتەت پێ ناکەم، بەڵام نەک قسە و هەڵبەسراوی خەڵکت لەلا بێتە ڕاستەقینە و وەک ئەوەی لە ئاسماندا بە زیوێ و شانی ڕەخنە و کەم و کورتی نەبێ. سعید بەڵام ئەو کەرامەتانە تەنها خەڵکی نەخوێندەوار ناجێڕنەوە، بەڵکو شێخە گەورەکانن کە زۆربەی ئەو باسانە دەجێڕنەوە سەبارەت بە کەرامەتی گۆڕنشین و پیاوچاکان. عادل باشە سعید، ڕاستیە ئەگەر بەکردار بۆتی بسەلمێنم کە زۆربەی ئەو ئارامگە و مەزارگانە درۆ و دەلەسەن و ڕاستەقینە نین، نەگۆڕ هەیە و نەگۆڕنشین و نەوەلی، بەڵکو تەنها قسەی هەڵبەستراوە و لەناو خەڵکی بۆتە ڕاستی. سعید شڵەژاوتی پەنا بەخوا پەنا بەخوا. پاش دۆزێک بێدەنجی پاسەکە گەیشتە فلکەی دەروازەی گوندەکە. اینجا عادل ڕووی لە سعید کردوتی ئای لەو فلکەیە. سعید هیچ گۆڕێک یا مەزارگەیەک یا ئارامگەیەک بۆ هیچ وەلیەک هەیە؟ سعید نەخێر. جا دەچێتە عەقڵی کەس کە وەلیەک لەسەر ڕێگا و فلکەیەک بنێژرێ؟ عادل باشە ڕاچی ئەگەر لەناو خەڵکی گوندی بڵاومان کردەوە کە لەو فلکەیە گۆڕێکی کۆن هەیە بۆ پیاوچاکێک، بەڵام زانیاریەکان دەربارەی ون بوون و کۆن بوون و هەر لە خۆمانەوە چەند چیرۆکێک هەڵدەبەستین لەسەر کەرامەتەکانی و نزاک گیرابوونی لەلای و بزانین ئایا خەڵکی باوەڕدەکەن یان نا. و من دڵنیام لەوەی خەڵکی ئەم درۆیە بەڕاز وەردەگرن و لەوانەیە لە ساڵی داهاتوو ئارامگەیەک یا مەزارگەیەکی گەورەی بۆ دروست بکەن و لە جیاتی خوددا داوا لەو بکەن، کەچی لە ڕاستیدا هەر خاک و خۆڵە و ئەگەر هەتا ژێری زەویش هەڵکەنن هیچ نادۆزنەوە. سعید کاکە لەو شتانە گەڕێ، وا دەزانی خەڵکی بەو ڕادەیە جێڵ و نەفامن؟ عادل باشە تۆ چ زیان دەکەی ئەگەر هاوکاری بکەی یان تۆ لە ئەنجامەکەی دەترسی؟ سعید نەخێر ناترسم، بەڵام باوەڕم نایە. عادل کەواتە تۆ نیمچە ڕازیت، ڕاستچیە ئەگەر ناو لەو شێخە خەیاڵە بنین شێخ بەرەکات؟ سعید باشە بابە ئارەزووی خۆت بێ. اینجا عادل و سعید ڕێکەوتن لەسەر بڵاوکردنەوەم درۆی بە شێوازێکی هێمنانە لە ناو هاوڕێ مامۆستاکانیان لە قوتابخانە و لە لای سەرتاشەکان، چونکە شوێنی سەرتاشین لە گرنگترین هۆکارەکانی ڕاگەاندنە. کاتێک گەیشتنە گوێن چوونە دوکانی سەلیم سەرتاش و دەستیان کرد بە باسی وەلیەکان و گوایە یەکێ لەو وەلیانە لە پێش چەندین ساڵ نێژرا و پلە و پایی تایبەتی خۆی هەیە لە لای خوای گەورە، وێڕای ئەوەی کە ئەوانەی پەنای دەبەنە بەرداوای لێ دەکەن بە ژمارە کەمن. سەرتاشەکە لە شوێنی گۆڕەکە پرسی عادل وتی لە فلکەکەی دەروازەی گوندە. سەرتاشتی سوپاس بۆ خوا کە ڕێزداری کردین بەبوونی وەلیەک لە گوندەکەمان. من لە مێژە ئومێد بە شتێکی وا دەخوازم. کەی ڕاستە لە گوندەکانی تەنیشتمان ئەلجەدیدە و ئومولکەوسا دەیان پیاوچاکیان هەیە، ئێمەش تەنانەت یەک مەزارگەشمان نەبێ. عادل وتی شێخ بەرەکات ئەی حاجی سەلیم لە گەورە پیاوچاکەکان بووە و پلە و پایی خۆی هەبووە لە لای بابل عالی. سەرتاش هاواری کرد کەواتە تۆ ئەو هەموو زانیاریانە دەزانی سەبارەت بە شێخ بەرەکات؟ خدا یادی پیرۆز کات. پاشان بێدەنگ بوو. اینجا هەواڵەکە بە خێراییەکی زۆر لە ناو گوند بڵاو بیەوە، خەڵکی بەهۆی زۆر باسکردنی وایان لێ هاتبووی لە خەو دەیان بینی. اینجا لە کۆڕ و کۆبنەکان باسی باڵای بەرز و ئەمامە گەورەکەی و کەرامەتە لە ژمارە ناتوەکانیان دەکردو و باسێوان دەکرد کە چۆن لە کاتی بانگدان مایکروفۆنەکە بەخۆی بۆی دایدەبەزی و وا لەگەڵ چەندین قسەی هەڵبەستراوی تر. اینجا مامۆستاکانی قوتابخانە هەر یەکەو لە ڕاستە خۆی باسی ئەم شێخەیان دەکرد. کاتێک قسە و باز لەسەر ئەو شێخە لە تام دەرچوو، مامۆستا سەعید هاواری کرد ئەی خاوەن عەقڵ و هۆشینە، واز بێنن لەو هەڵبەسترا و خەیاڵانە. مامۆستاکان بەیەک دەنگوتیان هەڵبەسترا و خەیاڵ مەبەستەوە کە شێخ بەرەکات بوونی نییە؟ سعید وتی
بێگومان بوونی نییە و گۆڕەکەی ڕاستەقینە نییە و تەنها درۆ هەڵبەسترا و فلکەکەش تەنها خاک و خۆڵە و نەشێق نەوەلی نە ئارامگە هیچی لێ نییە. مامۆستاکان تووڕە بوون ئەوە چی دەڵێ پیاو چۆن دەوێری ئەو جۆرە قسانە لەسەر شێخ بەرەکات بکەیت؟ شێخ بەرەکات ئەو کەسەیە کە سەرچاوەی ڕۆژاوایی لەسەر دەستی ئەو هەڵقوڵاوە، ئەو وای کردووە. سعید لە زۆری هاتوو هاواری مامۆستاکان زۆر شڵەژاوتی هۆشتان مەدەنە دەست خەڵکی ئێوە ڕۆشنبیر و خوێندەوارن. نابێ هەر کەسێک گۆڕێک یا ئارامگەیەکتان بۆ باز بکات یاخود لە خەوا شەیتان یاری بەهۆشتان بکات. ئێوە باوەڕ بکەن لەو کاتدا بەڕێوەبەری قوتابخانەهاتە ناو باسکەوتی بەڵام سیفاتەکانی شێخ هەیە و تەواوە. ئایا ڕۆژنامەی دوێنێت نەخوێندەتەوە چی نووسیوە؟ سعید سەرسام بوو وتی هەتا ڕۆژنامە باشە چی نووسیوە؟ بەڕێوەبەر وتی لەژێر ناونیشانی دۆزینەوەی ئارامگەی شێخ بەرەکات نووسیویەتی. دەڵێ شێخ بەرەکات خوددا یادی پیرۆزکات لە ساڵی 1100 هیجری لەدایک بوو لە پشتی گەورەمان خالید بن وەلید و لە بەردەستی زۆر لە زانانی وەک فڵان و فیسار خوێندوێتی. لەگەڵ سوپای تورک بەشداری کردووە لە جەنگەکان لە دژی خاچپەرستەکان. لە یەکێ لە شەڕەکان لە ناو گەرمەی شەڕەکەدا شێخ تووڕە دەبێ و بە دەمی فویەک دەکات و باو گەردەلوولێکی گەورە دەنێتەوە کە سوپای خاچپەرستان لول دەدات و بە بەرزی 100 مەتر بۆ ئاسمان بەرز زەیان دەکاتەوە و دواتر بەردەبنە و دەکەونە ناو خوێنی خۆیان و دەمرن. سعیوتی ماشا ئەڵڵا ئەو ڕۆژنامەنووسە ئەو هەموو زانیاریە تەواوانەی لەسەر شێخ بەرەکات لەکوێنەوە؟ بەڕێوەبەر وتی ئەمانە ڕاستین، وا دەزانی لە ماڵی باوکیە ناویەتی ئەمە مێژووە. سعیدی بەڵام ئەمە بانگەشەیە و پێویستی بە بەڵگە هەیە. بەڵگەش لەسەر ئەو کەسەیە کە بانگەشەی بۆ شتێک دەکات و لەسەر من و تۆژەوێت کە لە ڕاستی ئەم بانگەشەیە دڵنیابین. ئەگەر نهار کەسێک بێوێ بۆ خۆی سەبارەت بە گۆڕی وەلی و پیاوچاکان چیرۆ گەڵبەستێ و بانگەشەی بۆ دەکات. اینجا سعید هاواری کرد ئەی برادەران من بە ڕاشکایی دەڵێم پلە و پایە و ئارامگەی شێخ بەرەکات شتێکی دروستکرا و هەڵبەستەیە. من و مامۆستا عادل دامان هێناوە تاوەکو ڕادەی ساویلکەی خەڵک بسەلمێنین. ئەوەش مامۆستا عادل لەلاتانە ئەگەر دەتانێت لێی بپرسن. ئەوانیش ڕیان کردە عادل و مامۆستا عادلی ژوەک تۆ پیاوێکە حەزی لە گاڵتەیە و لە هەموو کێشێکیش داوای بەڵگە دەکات و زۆریش ڕقی لە پیاوچاکانە. تۆ عادل هەسی بڵێن ئێمە هەر باوەڕمان بە شێخ بەرەکاتەیە، خوا یادی پیرۆز کات. لە سەردەمی باب و باپیرانمان هەبوو خۆی دنیاش لە وەلی و پیاوچاکان و مەزەرگەکانیان خاڵی نییە، پەنا بەخوا لە گمڕابوون. ئینجا عادل و سعید بێدەنگ بوون و زەنگی چوونە ژرۆ لێیدا و هەر کەسە و چوونە پۆلەکانیان. بەڵام مامۆستا سعید لەوەی بینی تەواو شڵەژا بوو لەگەڵ خۆی قسەی دەکرد شێخ بەرەکات کەرامات ئایا ڕاستە یا ناڕاستە؟ ئایا دەشێ ئەوانە هەموو لە هەڵەدا بن؟ دەشێ ڕۆژنامە درۆ بکات؟ سەیرە خۆ دەڵێن دوێنێ هەموو شێخەکان لە فلکەکە کۆ بوونەتەوە و ئاهەنگیان بۆ شێخ بەرەکات جێراوە. بەڵام چیرۆکی شێخ بەرەکات و مامۆستا عادل داهێناوە. ئایا دەگونجێ ئەوانە هەمویان تێکسوو بن؟ نابێ. ئەم جاریان گەڵاڵەیەکی نوێ دەستی کرد بە چوونە ناو مێشکی سعید کە لەوانەیە بەڕاستی شێخ بەرەکات بوونی هەبێ و مامۆستا عادل پێشترەوەی زانی بێ و خۆی وانی شام داد کە داهێنانە و ڕاستەقینە نییە. تۆزێ ڕاما و پاشان پەنایگرت بە خوددا لە شەڕی شەیتان تاوەکو ئەم خەیاڵ و گەڵاڵەیە لە مێشکی دوور خاتەوە، بەڵام سەر نەکەوت. لە ڕۆژی دواترە و باسە هەر بەردەوام بوو لە قوتابخانە و ساڵی خوێندنیش لە کۆتایی بوو. بۆیە باسەکە کۆتایی پیهات بە گەڕانەوەی هەر مامۆستایەک بۆ شارەکەی خۆی. بۆ ساڵی دواتر دیسان و عادل و سعید سواری پاس بوون بۆ چوونە قوتابخانە لە گوندەکە. مامۆستا عادل و باسی بە تەواوی لەبیر چووبیەوە، هەرچەند خۆشی داهێنابوو. بەڵام نزا و پارانەکانی مامۆستا سعید سەرنجی ڕاکەشەکاتێ لە فلکەی دەروازەی گوندەکە نزیک بوونەوە. هەروەش خەڵکەکە زۆر سەرسام بوون چونکە بینایەکی زۆر بەرز و جوانیان بینی کە دروست کرابوو بۆ مەزاری شێخ بەرەکات لەسەر فلکەکە. لە تەچیەوەش مزگەوتێکی گەورە مەزن لە شێوازی بیناسازی تورکی دروست کراوە. مامۆستا عادل پێکەنی و زانی خەڵکی هێژار و ساویلکەن و شەیتانیش سەرکەوت لە بڵاوبکردنەوەی هاوبەشیدانان بۆ خوددا لە نێوانیاندا ڕووی کردە مامۆستا سعید تاوەکو لە پێکەنینەکەی بەشداری بکات. بەڵام سەرسام و کە بینی مامۆستا سعید ڕۆ چوە لە ناو نزا و پارانەوە، بەڵکو سعید هەر بەوەندە نەوەستا و هاواری کرد داوای لە شۆفێری پاسەکە کرد تۆزێک بوەستێ. کە پاسەکە وەستا سعید هەردوو دەستی خۆی بەرز کرد و سوڕەتی فاتحە لەسەر گیانی شێخ بەرەکاتی خەیاڵی خوێن. سەرچاوە گۆڤاری ئەلبەیان بەدەستکاریەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لەوێ چی دەکەن؟ ژمارەی لاپەڕا 38. زۆر لە گۆڕپەڕستەکان کە دەستنە لای گۆڕنشینان و مانگا و مەڕ و ماڵات و شەکر و قاوە و چاو و جۆرەها خواردن و وێڕای پارە لەگەڵ خۆیان دەبن کە تاکو پێشکەشی گۆڕنشینەکان بکەن. لەوانەشە وشتریش بۆ وەلیەکە یان شێخەکە بکەنە قوربانی و دواتر لە دەوری دەسوڕێنە و ڕوخساریان لە خۆڵەکە وەردەدەن.
داوای جێبەجێکردنی پێویستیەکان و لادانی ناخۆشیەکانی لێ بکەن بەڵکو لەوەش زیاتر سوێند بە مردووەکە یا گۆڕی مردووەکەش دەخۆن خۆگەر یەکێک بیەوێ سوێند بخوا بە خوداوە لێی ڕازی نابن و پێی باوەڕ ناکەن کەچێگە سوێند بخوا بە ناوی وەلیەک یا پیاوچاکێک یەکسەر باوەڕی پێ دەکەن لەلای هەندێک کار گەیشتەوە تا ئەو ڕادەی کە بۆ لای گۆڕنشینن حەزکردن دانێن و کار و پەرستشی تایبەتی بۆ دامدرێ هەتا یەکێ لە سنوور بەزێنەکانی شەرع پەرتووکێکی دانەوە بە ناوی مەناسک و حەج المەشاهید کارەکانی حەجی مازدارگەکان واتە ئەو گۆڕنشینانە کراونەتە هاوشانی کەعبەی پیرۆز بەڵکو بۆ زیاتر زیادەڕەویکردن لە بیدعە و لە شرک بۆ سەردانی ئەو مەزارگانە دەستور و ئادابی تایبەتیان داهێناوە کە دەبێ میوانان لە کاتی سەردانیکردن پێڵاوەکانیان لە پێکەنەوە وەکو ڕێزلێنانێک بۆ گۆڕنشینەکە هەروە چوونە ناو گۆمەتەکە دەبێ بەڕێ پێدانی پاسەوانەکەی بێت و خزمەتکاری گۆڕەکە سەرپەرشتی بە دەور و سوڕاندنەوەی خەڵکی دەکات بۆ گۆڕەکە وەکو چۆن مسلمان بە دەوری کەعبەدا دەسوڕێنەوە و ئەوانەی سەردانی ئەو مەزارگانە دەکەن بە چەندین ڕێگە خۆیان فەردار و مبارەک دەکەن بە گومەت و گۆڕەکە هەیەنە لە خۆڵەکەی دەبات هەیە دەستی لەسەر شوورا ئاسنینەکەی دادەنێ و دەم و چاو و لاشەی پێدەستێڕێ و ئەگەر بچیتە ناو مەزارگەکە پەرستشی سەیسەی دەبینی بۆ بێزگەل لە خوددا دەیانبینی چۆن لی دەپاڕێنەوە هاواری بۆ دەبن و داواکاریەکانیان لەلا چەند بارە دەکەنەوە بەڵکو ئافرەتی وا دەبینی کە مناڵەکەی بەرز دەکاتەوە و قسە لەگەڵ شێخی مردوو دەکات و تکای لێ دەکات و دەپاڕێتەوە کە فەڕ و پیرۆزی بخاتە مناڵەکەی دەبینی هیوا هەیە ڕووی لە ڕووگە و قیبلە کردووە و کڕنوشیش بۆ مردووەکە دەبات و نەزری بۆ دەکات هەندێک کەس لەلای ئەو گۆڕانە چەندین ڕۆژ و مانگ خەڵوە دەشێشێ بە ئومێدی شیفا و دابینکردنی پێویستیەکان هەندێک لە مەزارگانە ژووری چاوەڕوانی میوانانی بۆ ئەم مەبەستە پێوە لکێنراوە هەروە لەسەر ڕوخساری میوانان ئارامی و زەلیلی و کەوتنەبەر کاریگەری دەبینی کە جاری وهەیە دەگاتە ڕاددەی گریان تاوای لێ هاتووە ئەم گۆڕنشینانە بوونەتە پەرستراو لە جاتی خوا کەچی خوا ڕازی نەبووە کە پێغەمبەرێک یا فریشتێکی لەگەڵ بپەرسترێ سزای ئەوەی لەوان نزمتر و شتی بێجیان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات دڵەکانیان هاوشێوەن ژمارەی لاپەڕا 39 ئەم گۆڕنشینانە ناتوانن خودی خۆیان سەرخەن یا سوودی پێبگەێنن سزای سوودگاندن بە کەسانی تر بەڕاستی حاڵی ئەوانەی کە لەوانە دەترسن و بە گەورەیان دەگرن زۆر نزیکە لە حاڵی شاندەکەی ثەقیف کاتێک کە مسلمان بوون زۆر لە بتەکەی لای خۆیان دەتەسان کەچی ئەم بتە ناتوانێت نەزیان نەسوود بگەێنێ ئینجا موسا بن عەقبە خدا لێ ڕازی بێت بۆمان دەجێڕێتەوە دەڵێ کاتێ ئیسلامەتی باڵی چێشا بەسەر دڵان هۆزەکان دەستیان کرد بە ناردنی شاندەکانیان بۆ ڕاگەیاندنی مسلمان بوونیان لە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەو مەبەستە چەند پیاوێک لە هۆزی ثەقیف هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوت پێشوازی لێکردن و لەوێ دای بەزاندن تاوەک گویان لە قورئان خوێندن بێ کە ویستیان ئیسلام بوونی خۆیان ڕابگێنن هەندێکیان سەیری هەندێکی تریان کرد و بتەکانیان هاتەوە یاد کە ناوی ئەڕەبە بوو ئینجا لەبارەی سوود ئەڕبا داوێن پیسی و ئارە خواردنەوە و پرسیاریان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد ئەمیش هەر هەمووی لێ یاساق کردن و ئەوانیش ملکەت و گوێڕایەل بوون لە پاشان سەبارەت بە ئەڕەبە پرسیاریان کرد ئاخۆ چی لێ بکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بیر و خێرن وتیان مەحاڵە ئەگەر ڕەبە بزانێ ئێوە دەتانەوێت بیر و خێنن ئەوە هەموو خەڵکەکەی ئەوێ دەوروبەری دەکوژدێ ئینجا عومەر خدا لێ ڕازی بێوتی هەی ماڵ و هێرانینە ئێوە چەندە نەفام و نەزانن ئەڕەبە تەنها بەردێکە وتیان ئێمە نەهاتووینەتە لای تۆ ئەی کوڕی خەتاب لە پاشان وتیان ئەی نێردراوی خوددا تۆ خۆت سەرپەرشتی ڕوخانی بکە چونکە ئێمە هەرگیز نایڕوخێنین بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کەسانێکتان بۆ دەنێرم کە ئەرچی ڕوخاندنی بگرن ئەسۆ اینجا دەستوریان خواستە بگەڕێنەوە ناو کەس و کاریان و بانجیان کردن بۆ ئیسلام و هەموو مسلمان بوون و چەند ڕۆژێک مانەوە لە ناو دڵیشیان ترسیان هەبوو لە بتەکە تا خالید بن الولید و المغیرە بن شعبە لەگەڵ چەند هاوڵی تر هاتن بۆ لای بتەکە لەو کاتدا هەرچی مناڵ و پیا و ژن هەبوون لەوێ کۆبووبنەوە دەلەرزین و دڵنیا بوون لەوەی کە ناڕوخێ و ئەو کەسەش دەکوژرێ کە دەستی بۆ دەبات مغیرە تەورداسێکی دەستدایە و بە هاوڵانی وت ئێستا کارێک دەکەم کە بە هۆزی ثەقیف پێ بکەنن چوو تەورێکی لە بتەکەدا خۆی کەوتاندە سەر زەوی و قاچی هەڵدەپەڕان خەڵکی هاواریان کرد و وایان دەزانی بتەکە کوشتێتی ئینجا ڕویان کردە خالید و ئەوانەی لەگەڵی دابوون دەی ئەوەی دەیەوێ باڵی نزیک بێتەوە کاتێ مغیرە دڵخۆشی وانی بینی بە سەرکەوتنی بتەکە هەڵسایەوە گوتی سوێند بەخوا ئەی هۆزەی ثەقیف ئەمە گاڵتە بوو کردم
ئەو بتە تەنها بەردە و بێجانە کەوایە ئاینی خوا وەرگرن و بپەرستن پاشان لە بتەکەی داوشکاندی ئینجا هاوڵان بەرز بوونەوە سەری بەرد ڕوخاندنیان ئەمڕۆژ ئەگەر یەکتاپەرستێک بێت و هەموو ئەو گۆڕ و مەزارگانە بەسەر خاوەنەکەی بڕوخێنێ ئەوە بەدڵنیاییەوە ئەو خۆڵ و بەردانە ناتوانن هەتا تۆڵەی خۆیانی لێ بکەنەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چۆن هاوبەشیدانان سەری هەڵدا. ژمارەی لاپەڕا چل. ئەگەر ڕامێنی لە چۆنیەتی سەرهەڵدانی شرک لەسەر ڕووی زەوی دەبینی بەهۆی زیادەڕەوی بوو لە بەگەورەگرتنی پیاوچاکان و بەرزکردنەوەیان زیاد لە پلەپایی خۆیان. ئەوەتە گەلی نوح عەلەیهی سەلام یەکتا پەرست بوون و بەتەنیا خودایان دەپەرست و ئەو کاتە لەسەر ڕووی زەوی هیچ جۆرە هاوبەشیدانانێک لە ئارادا نەبوو. لە ناوگەلی نوح عەلەیهی سەلام 5 پیاوی چاک و خواپەرستە بوون کە خەڵکیان فێری ئاین و دینداری دەکرد کە ناویان وەد و سەواع و یەغوث و یەعوق و نەسر. پاشمردنیان خەڵکی زۆر بۆیان خەفەتبار بوون و وتیان ئەوانەی کە گەورەی خوددا و خوداپەرستنیان دەهێناوە یاد و فەرمانیان پێدەکردن کە ملکەچی بوون و گوێڕالیکردن بۆ خوددا مردن. اینجا شەیطان هات و خستیە دڵیانەوە تیەگەر وێنەیان بۆ بچێشن لەسەر شێوەی پەیکەرێک و لە لای مزگەوتەکانتان دایان بنێن تاوەکو هەرچەندە بیان بینن خواپەرستیەوانتان بێتۆ یاد و گەرم و گوڕ و چالاک ببنەوە. ئەوانیش گوێڕایەل بوون و بتەکانیان کردە نیشانەی وە بیرهێنانەوە بە خواپەرستی و چاکەخوازی. اینجا بەڕاستی هەرچەندە و بتانیان بدی بایە خواپەرستیان داهاتەوە یاد. چەند ساڵێک تێپەڕی و ئەم نەوەیە ڕۆیشتن و مناڵەکانیان لە دوایان هاتن و گەورە بوون لەسەر بینینی باوانیان کە چۆن ئەم بتانە بە باشە باز دەکەن و بە گەورەیان دەگرن چونکە پیاوچاکانیان دێنەوە یاد. لە پاش ئەمانە خەڵکێکی تر هاتن و ئیبلیس پێیوتن ئەوانەی پێشەوە ئەوانیان دەپەرست واگەر دووچاری وشکە ساڵی و برسێتی بوونە پەنایان بۆ دەبردن دەی ئێوەش بیان پەرستن. ئەوانیش بتەکانیان پەرست هەتا خوای گەورە نوح عەلەیهی سەلامی بۆ ناردن ئەمیش 950 ساڵ بانجی کردن و ئامۆژگاری کردن کەچی تەنها ژمارەیەکی کەم باوەڕیان پێهێنا. بۆیە خوای گەورە ڕقی لە بێباوەڕان هەڵسا و بەلافاو لە ناوی بردن. ئەمە سەبارەت بە گەلی نوح عەلەیهی سەلام. ئێستا با بزانین لە گەلی ئیبراهیم عەلەیهی سەلام شرێک چۆن سەری هەڵدا. ئەوان ئەستێرە و هەسارەیان دەپەرست و وایان دەزانی کە ئەو هەسارانە دەسەڵاتدارن بەسەر گەردون و ناخۆشی لا دەبەن و نزاکان گیرا دەکەن و شت دەبەخشن وەوا خەیاڵیان دەکرد کە ئەو هەسارانە بازنەی پەیوەندین لە نێوان خودا و دروستکراوانی و ئەوانەی ڕێیان پێدراوە کە بە ئارزوی خۆیان دەست لە کاروباری جیهان وەربدەن. اینجا هێندەی پێنەچوو تا بتیان دروست کرد لەسەر شێوەی هەسارە و فریشتەکان. باوکی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام بتی دروست دەکرد و دەیدایە منداڵەکانی تا بۆی بفرۆشن و ئیبراهیمی ناچار دەکرد کە دەرچێ بۆ فرۆشتنی بتەکان. بەڵام ئیبراهیم عەلەیهی سەلام کە بتەکانی دەبرد بۆ فرۆشتن هاواری دەکرد دەیوت کەسێکی کە شتێک بکرێت کە نەزیانی هەیە نەسوود. بۆیە براکانی کە دەگەڕانە ماڵەوە هەموو بتەکانیان فرۆشت بوو بەڵام ئیبراهیم بتەکانی وەکو خۆی دەهێنایەوە. لە پاشان باوکی و گەلەکەی بانکردن بۆ وازهێنان لە پەرستنی ئەم بتانە بەڵام بە پیل بانگەوازەکەی نەهاتن بۆی بتەکانی شکاندن. ئەوانیش هەوڵیاندا بیسووتنن بەڵام خوای گەورە لە ئاگر ڕزگاری کرد. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. 4 ناڕەزایی. ژمارەی لاپەڕا 45. یەکەم لەوانەیە هەندێک لە پەیوەستان بە گۆڕ و ئەوانەی بانگەشیان بۆ دەکەن بڵێن گۆڕنشینانە وەلی پیاوچاک بوون و لە لای خوا خاتر و پلەپایان هەیە و تکامان بۆ دەکەن. ئێمەش لە وەرامدا دەڵێین هاوبەشیدانان بێباوەڕانی قوڕەیشیش لە پەرستنیان بۆ بتەکانیان بە هەمان شێوە بوو. هاوبەش بڕیاردەرانی عەرەبدانیان بە یەکتایی ڕوبوبیەتی خوا دەنا کە دروستکار و ڕۆزیدەر و هەڵسوڕێنەر تەنها ئەڵڵایە و هاوڵی نییە وەک خوای گەورە دەفەرمێ لە سوورەی یونس ئایەتی 31. قل من يرزقكم من السماء والأرض أم من يملك السمع والأبصار أَمَّن يَمْلِكُ السَّمْعَ وَالْأَبْصَارَ وَمَن يُخْرِجُ الْحَيَّ مِنَ الْمَيِّتِ وَيُخْرِجُ الْمَيِّتَ مِنَ الْحَيِّ وَمَن يُدَبِّرُ الْأَمْرَ فَسَيَقُولُونَ اللَّهُ فَقُلْ أَفَلَا تَتَّقُونَ. وَتَا محمد بڵێ چێ لە ئاسمان و لە زەوی زۆڕۆزیتاندا چێ خاوەنی گوێ و چاوەکان و دڵەکانە چێ زیندوو لە مردوو دێنێتە دەرو مردووش لە زیندوو
وەچێ هەموو کاروبارێک هەڵدەسوڕێنێ کاتە کە لە وەرامدا دەڵێن ئەڵڵا تۆش بڵێ دەی کاتی ئەوە نەهاتووە کە بترسن و خۆتان بپارێزن لەگەڵ ئەم دانپیانانەشیان کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دژیان جەنگاوە و خوێن و ماڵیانی حەڵال کردوون و چونکە ئەوان هەموو جۆرە پەرستشێشیان تەنها بۆ ئەڵڵا ئەنجام نەدەدا و ئاەت و فەرمودەکان هۆشداریان داوە لە پەرستنی بێجگە لە خوا و ڕوونیان کردوتەوە کە هاوبەشیدانان بۆ خوددا بریتیە لەوەی بەندەیەشی تری لەگەڵ بپەرستی جاچ بت یان بەرد یا پێغەمبەر یا وەلی یا گۆڕێک بێت بەڵێ هاوبەشیدانان ئەوەیە کە کارێک ئەنجام بدەی بۆ بێزگە لە خوددا کە لە بنەڕدا تایبەتە بۆ خوا جاوشتە یا کەسە چ ناوێ بنێن بدیا هەر ناوێکی تر وەکو وەلی یا گۆڕ یا مەزارگە خۆگەر ئەمڕۆ کۆمەڵێکی نوێ سەر هەڵدا و بڵێت کە خوددا هاوسەر و کوڕی هەیە ئەو کاتە وەکو گاور و حکمی لەسەر دەدەن ئەو ئاەتانەی کە لەسەر گاوران دابەزیوە لەسەر ئەو کۆمەڵە جێبەجێ دەکەن هەرچەندە ناویشان لە خۆ نەنابێ گاور چونکە یەک حکمیانەیە کەواتە هەمان حکم بۆ گۆڕپەرستانی ئەمڕۆشە دووەم هەندێک لە پەیوەستداران بە گۆڕ لەوانەی ناڕەزایی دەردەبڕن ڕەنگە بڵێن ئێمە خۆمان لە گۆڕنشینان نزیک دەکەین و بەمەبەستی داواکردنی تکالیان بۆ ڕۆژی قیامەت چ وەلی بێت چ پیاو چاک بێت چونکە ئەو مردوانە لە ژیاندا پیاوی چاک بوون و بە ڕۆژ بە ڕۆژوو بوون لە کاتی بەرەبانیش لە ترسی خوددا گریاون کەواتە لە لای خوددا خاتر و ڕێزیان هەیە بۆیە ئێمەش داوایان لێ دەکەین کە لە لای خوا تکامان بۆ بکەن لە وەرامیاندا دەڵێن ماڵ وێرانینە بەرەو پیلی بانگەوازی خوددا وەرن و باوەڕی پێبێنن چونکە خودای گەورە و جۆرە کردارانە بە شرک دادنێ کە بەو شێوەیەکێ بەتکاکار لە لای خوای گەورە کە لە سوورەی یونس ئاەتی 18 دەفەرموێت ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله قل أتنبئون الله بما لا يعلم في السماوات ولا في الأرض سبحانه وتعالى عما يشركون واتا ئەوانی بێجگەل لە خوددا شتانێک دەپەرستن کە نە زیانیان پێدەگەین و نەسوود دەڵێن ئەوانە تکاکاری ئێمن لە لای خودای تۆش بڵێ ئایا ئێوە هەواڵی کەسانێکی وا بە خوددا ڕادەگەێنن کە نازانی چی لە ئاسمانەکان و زەوی هەیە پاک و بێگەردی و بەرزی بۆ خوددا لەو هاوبەشەی بۆی بڕیار دەدەن ئێمەش دەڵێن ئێمە لەگەڵ ئێوە باوەڕمانێناوە کە خوددا تکا شەفاعەتی داوەتە پێغەمبەران و وەلیان ئەوانەی نزیکترین کەسن لە خوددا بەڵام خوای گەورە قەدەغی کردوون کە داوا و نزان لێ بکەین بەڵێ وەلی و پێغەمبەران و شەهیدان لەلایەن خوددا تکایان گیرایە بەڵام بەدەستیان نییە کە هەر کاتێ بۆ کێ بیانەوێت تکا بکەن و ئەوەشی دەیان نەیانەوێ پشتی تێ بکەن نەخێر تکان ناکەن تا ئەو کاتەی خوددا ڕێگەیان دەدات و ڕازی دەبێت لە تکا بۆ کراو سێەم هەندێکی تریان لەوانەیە بڵێن زۆر لە مسلمانان لە کۆنەوە تا ئێستا بینا لەسەر گۆڕ دروست دەکەن و گومەت و شورای بۆ دەکەن داوایان لێ دەکەن جا ئایا ئەو ئومەتە هەر هەمووی لەسەر هەڵە و بەتاڵە و ئێوەش لەسەر حەقن لە وەرامدا دەڵێن زۆربەی ئەو گۆڕانە هەڵبەسرا و درۆنە و بە درۆ دەدرێنە پاڵ کەسانێک وەک پێشتر باسمان کرد بینا دروستکردن لەسەر گۆڕ و داواکردن لێی لە بیدعە ڕەت کراوەکانە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ نەفرەتی خوددا لە گاور و جوولەکە بێت کە گۆڕی پێغەمبەرانیان کردە مزگەوت متفق عليه سوارەم لێرەدا گومانێکەیە کە لەوانەیە شەیطان بیخاتە دڵی هەندێک کەس کە لەبەرچی گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ جوداوازی ڕاولۆچون لەناو مزگەوتی نەبەویدایە ئەگەر ئەو کارە یاساغ بووایە ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ نەدەنێژرا هەروابوونی گومەت لەسەر گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەنە بەڵگە و پاساو بۆ کردارەکانیان لە وەرامیاندا دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شوێنە نێژراوە کە لێی کۆچی دوایی کردووە و پێغەمبەران لەکوێ بمرن لەوێ دەنێژرێن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژووری عایشە خدا لێ ڕازی بێت نێژراوە و لە مزگەوت نەنێژراوە ئەمە یەکەمیان اینجا هاوڵان خدا لێیان ڕازی بێت لە ژووری عایشە ناشتیان تاوەکو لە پاش کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەس نەتوانێت گۆڕەکەی بکاتە مزگەوت وەک چۆن خات و عایشە خدا لێ ڕازی بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نەخۆشیەکەی کە بەهۆی وە کۆچی دوایی کرد فەرمووی نەفرەتی خوددا لە جوولەکە و گاور کە گۆڕی پێغەمبەرانیان کردە مزگەوت جا عایشە وتی ئەگەر لەبەر ئەو فەرمودەیە نەبایە و لە ترسیەوەی نەوەک گۆڕەکەی بکرێتە مزگەوت ئەوە گۆڕەکەیمان هەڵدەنا و دەرمان دەخست متفق عليه بەڵێ
یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژووری عایشە نێزراوە و ئەو ژوورە نووساوە بەلایەنی ڕۆژهەڵاتی مزگەوت. ساڵ هات و چوو ژمارەی خەڵکی زیادی کرد و هاوڵانیش لە هەموو لایەک مزگەوتەکان فراوان کرد، تەنها لە لای گۆڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبێ، واتە لە لای ڕۆژئاوا و باکوور و باشوور فراوان کرا، تەنها لایەنی ڕۆژهەڵاتیان دەست لێ نەدا، چونکە گۆڕەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی دەکردن لە فراوانکردنی لەم لایەنە. و لە ساڵی 88 کۆچی واتە پاش کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 77 ساڵ و لە پاش ئەوەی سەرجەم ئەوڵانی لە مەدینە بوون کۆچی دوایان کرد بوو، خەلیفە وەلید بن عەبدولمەلیک فەرمانی دا بە ڕوخانی مزگەوتی نەبەوی بە مەبەستی فراوانکردنی لە هەموو لایەک و هەموو ژوورەکانی خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخرێنە ناوی. ئینجا و کاتە لە لای ڕۆژهەڵاتیش فراوان کرا و ژووری نەبەوی خسترا ناوی واتە ژووری عایشە. بەم شێوەیە گۆڕەکە و کەوتە ناو مزگەوت، ئەمە بەسەرهاتی گۆڕ و مزگەوتەکە بوو، کەواتە هەرگیز نابێ بۆ هیچ کەسێک کە کردارێک بکاتە بەڵگە و پاسەو کە لە پاش هاوڵان ڕووی داوە، چونکە پێچەوانەی لەگەڵ فەرمودەی جێگیرەکان لەگەڵ تێگەیشتنی پێشینەیە ئومەتە. و وەلید بن عەبدولمەلیک خوا بیبورێت هەڵەی کردووە لەوەی کە ژووری نەبەوی خستۆتە ناو مزگەوت، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە لە دروستکردنی مزگەوت لەسەر گۆڕ و بنچینەی ڕاست لەوەدا بوو کە لە هەموو لایەک مزگەوتەکە فراوان بکرێ بەبێ ئەوەی دەست لە ژووری نەبەوی بدرێ. ئەو گومەتەش لەسەر گۆڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست کراوە، نە لە کردەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و نە لە هی هاوڵان و نە هی شوێنکەوتوانی هیزانە و پێشەوانی ئومەتەوەیە، بەڵکو ئەم گومەتە کردەوەی هەندێک لە پاشا دوایینەکانی میسرە کە ناوی قەڵاون ساڵحی بوو کە ناسراوە بە پاشای سەرکەوتوو لە ساڵی 678 کۆچی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بانگەوازێک ژمارەی لاپەڕا 49. من بەو کەسانە دەڵم کە بە گۆڕنشینانەوە پەیوەستن، ئەی گەلینە وەرامی بانگەوازی خوددا بدەنەوە، باوەڕی پێبێنن، توخوا هەرگیز زانیوتانە کە پیاوچاکانی پێشینەمان هیچ گۆڕێکیان هەڵ نابێ بە گەچ یا چیمەتۆ یا هەر شتێکی تر، یا زانیوتانە لە مرۆڤێک یا لە مردوو مەزارگەیەک پارابنەوە و تکان کردوێ و بێ ئاگا بوو بن لە خوای گەورە، ئازانیوتانە یەکێکیان لە لای گۆڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا گۆڕ یەکێ لە هاوڵان یا لە ئال و بەیت وەستا بێ و داوای لە یەکێ لە پێویستەکانی یا لادانی ناخۆشیێک لە ناخۆشیەکانی لێ بکات، و ئازانیوتانە کە ڕوفاعی یا دسوقی یا گەیلانی تا دوای لە لای خوددا ڕێزدارتر و بازنێکی پەیوەندی مەزنتر بن لە پێغەمبەران و هاوڵان و شوێنکەوتوان. سەیری هاوڵام کە لە سەردەمی عومەر خوددا لیان ڕازی بێت لە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەو ساڵێک کە زەوی وشک بوو لە باران نەباری و خەڵکی سکاڵیان بردە لای عومەر خوددا لێ ڕازی بێ، ئەمیش دەرچوو لەگەڵیان و نوێژە بارانەی کرد و پاشان دەستەکانی بۆ ئاسمان بەرز کردووتی خوددایە کاتی خۆی ئەگەر دووچاری وشکە ساڵی ببوونێ پەنامان دەبردە بەر نزا و پاڕانەوەی پێغەمبەرەکەمان و تۆش بارانت بۆ دەباراندین، بەڵام خوددایە ئێستا بە نزا و پاڕانەوەکانی مامی پێغەمبەر پەنات دێنینە بەر و تکات لێ دەکەین. ئینجا ڕووی کردە عەباس خوددا لێ ڕازی بێ، وتی هەڵسە ئەی عەباس لە خوددا بپاڕێرەوە کە بارانمان بۆ بارێنێ. عەباس خوا لێ ڕازی بێ و لە خوددا پاڕایەوە و خەڵکیش ئامینیان لەسەر نزاکەی کرد و گریان و پاڕانەوە هەتا هەور لەسەر سەریان کۆبیە و باران باری. اینجا ڕامێنە لە هاوڵان کە زۆر لە ئێمە تێگەیشتوتر بوون و زۆر لە ئێمە زیاتر پێغەمبەریان خۆش دەویست عەلەیهیم الصەلاة وەسسەلام، لەگەڵەوەش کاتی دووچاری ناخۆشی و تەنگانە بوونەوە نەچوونە سەر گۆڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم، نەیانوت ئەی نێردراوی خوددا لە لای خوددا تکامان بەو کەو بپارێرەوە، چونکە ئەوان دەزانن داواکردن لە مردوو دروست نییە، هەتا ئەگەر ئەو مردووە پێغەمبەر بێ یا وەلیەکی نزیک بێ، ئەوانە گەرشتیان بویستە داوای لابردنی بەڵاو ناخۆشیان بکردایە، ئەوە پەنیان دەبردە بەر نزا و پاڕانەوەی خێری کەسانی زیندوی خواناست. ئاخ بۆ هەژارانی ئەمڕۆ کە قەرەپەستانیە دەکەن و یەکتری پاڵ دەدەن تاو بگەنە ئێسک و پرووسک و داوای لێخۆشبوون و بەزەریان لێ بکەن. ئەی ماڵوێرانینە، ئایا وا دەزانن کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروستکردنی وێنە و پەیکەری قەدەغە کرد بەگاڵتە و گەمە قەدەغەیەک لێکردن، یان لەوە ترسا کە موسڵمانان نەفامی جاران بگەڕێنەوە بە بەرستنی وێنە و پەیکەر؟ ئایا جداوازی چیە لە نێوان کەسێک کە وێنە و پەیکەر بە گەورە دەگرێت لەگەڵ کەسێک کە گۆڕ و مەزارگە بە گەورە دەگرێت؟ لە کاتێکدا هەردوو کردار مرۆڤ بەرەو شرک دەبات و بیر و باوەڕە یەکتاپەرستیەکەی دەشێوێنێ و لە ئاینی خوددا دووری دەخاتەوە و گومڕای دەکات. لە ڕێگاکانی هاوبەشیدانان سوێند خواردن بە بێجگە لە خوددا
دروست نییە سوێن خواردن بە کەعبە یا بە شەڕەف یا بە ئەمانەت یا بەربەرەکەتی فڵان یا بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا بە خاتری وەلیەک یا بەس بەسەری باوکو یا دایک و برا یا گۆڕی فڵانە کەس و ئەمانە هەمووی حرامن. چونکە سوێن خواردن واتە بە گەورەگرتن کە بۆ بێجگە لە خوددا بۆ کەسی تر ناشێ. ئەحمەد لە ئیبن عومەرەوە خوددا لیان ڕازی بێت بە مەرفوعی دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک سوێن بخوا بەجگە لەخوا ئەوە هاوبەشی بۆ خوا داناوە. و پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئەگەر کەسێ ناچار بوو سوێن بخوات با سوێن بە خوددا بخوات ئەگەر نابێ دەنگ بێ. جا ئەگەر ئەو کەسەی سوێندی پێدەخۆی باوەڕ دوا بێ کە گەورەیەکەی وەکو گەورەی خوایە ئەوە شیرکی گەورەی ئەنجام داوە. و ئەگەر ئەو کەسەی کە سوێندی پێدەخۆی باوەڕ دوا بێ کە لە خوددا نزمترە ئەوە شیرکی بچووکت ئەنجام داوە. و ئەگەر کەسێک ئەو سوێندانەی هەر لەسەر زمانی بوون بەبێ هیچ مەبەستێکەوە کەفارەتەکەی ئەوەیە بڵێ لا إله إلا الله. وەک بوخاری لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی هەر کەسێ سوێندی خوارد و وتی بەلات و بە عوزا با بڵێ لا إله إلا الله. و پێویستە لەسەر ئەو کەسانە کە هەوڵ دەدەن لەو جۆرە سوێندانە واز بێنن. هەندێک کەس هەنە کە بە درۆ سوێند بەخوا دەخوات کەسی غیرەت ناکات ناوێرێ بە درۆ سوێند بە شێخێک بخوات. هەروە لە شێوازەکانی شرک کە هەردەم لەسەر زمانی هەندێ کەسە کە دەڵێن ئەگەر خوددا بیەوێت و تۆش بتەوێت، ئەگەر خوددا بیەوێت و تۆش بتەوێت، یا ئەگەر خوددا نەبووە و تۆش نەبووە، یا بێجگەل لە خوا و لە تۆ کەسی ترم نییە، یان ئەمە لە بەرەکەتی خوا و لە بەرەکەتی تۆیە. و ڕاست وایە بڵین ئەگەر خوددا بیەوێت و لە پاشان تۆ، یا ئەگەر لە خوددا نەبووە و لە پاشان تۆ نەبای، واتە وشەی لە پاشان بخاتە نێوان کردداری و خوا و کردداری کەسەکەی تر. جۆرێکی تری شرک ئەوەیە کە لە کوردستانی خۆمان زۆربەی وڵاتانی ئیسلامی و ئالمانی لە ڕێگەی شێوازەکانی ڕاگەاندن خەڵکیان سەرقاڵ کردووە بە کەلوەکان و بە ئاشکرا باسی داهاتووی کەسەکان دەکەن و بە دڵنیاییەوەش دەڵێن مانگێکی تر وا دەبێ و وا دەچێ یا خاوەنیم فڵانە کەلووە فڵانە ڕۆژ ناخۆشی توش دەبێ و فڵانە ڕۆژیش هەواڵێکی خۆشی بۆ دێت لەلایەن کەسێکەوە تا دوایی کەچی نەک مانگێکی تر بەڵکو بێجگەل لە خوددا کەس نازانێ بەیانی چی دەبێت. وەکو خدای گەورە دەفەرمێ لە سوورەی لوقمان ئاەتی 34 إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. وتا بێجگەل لە خوددا کەس نازانێ بەیانی چی دەست دەکەوێ. لەگەڵەوەش زۆر کەس هەنا بەو قسە پوچ و درۆ و شیرکانە فریو دەدرێن و باوەڕ دەکەن و هیوایان پێدەبەستن وای لە نەفامی و ساویلکەی ئەو جۆرە کەسانە. هەروە لە ڕێگاکانی هاوبەشیدانان بۆ خوددا هەڵواسینی نوشتە و دوعا و کاغەزە لە ترسی چاو و زار و شتی تر. جاگەر باوەڕ دوا بوو کە ئەوانە تەنها هۆکارن بۆ لابرنی بەڵاو تەنگانە ئەوە شیرکی بچووکە. بەڵام ئەگەر باوەڕ دوا بوو کەوانە خۆیان دەسەڵاتدارن و بەڵاکان لا دەبن ئەویان شیرکی هەرە گەورەیە. چونکە پەیوەستە بوونە بەو خۆ هەڵواسینە بەجگەل لەخوا و ئەم کردەوانە ئەوە دەگەێنن کە کەسێکی تر هەیە لە جیاتی خوا کە دەتوانێت بە ئارەزووی خۆی دەست لە کاروباری گردوون وەربدات. نوشتە و دوعاکانیش دوو جۆرن. جۆری یەکەمیان ئەو دوعانەیە کە لە قورئانە وەک هەڵواسینی قوماشێک یا پیستێک یا پارچە زێرەک یا هەر شتێکی تر کە هەندێک لە ئاەتی قورئانی لەسەر نووسرابێ کە ئەوەیان دروست نییە لەوانەیە سەربکێشێ بۆ هەڵواسینی شتی تر. جۆری دووەمە و نوشتە و دوعانەیە کە لە قورئاندا نییە وەک هەڵواسینی شتێک کە ناوی جنۆکەی لەسەر نووسرابێ یا هێما و نیشانەکانی جادوگەران. ئەمانە هەمووی لە شێوەکانی هاوبەشیدانانە پەنا بە خوددا. ابن مسعود خوا لێ ڕازی بێ دەفەرمێ هەر کەسێک نوشتەیەک لە کەسێک لێ کاتەوە دای بڕێ وەک ئەوە وای کەسێکی ئازاد کرد بێ. حوذەیفە خدا لێ ڕازی بێ پیاوێکی بینی کە زنجیرێکی لەدەست هەڵواسیوە. پێیوت ئەمە چییە؟ تێوە لەبەر نەخۆشیە. پێیوت فڕێیدا چونکە تەنها نەخۆشی زیاد دەکات وەگەر لەسەرم حاڵە بمبری هەرگیز ڕزگارت نابێ. هەروە ئەو نزاوێ ویردانەی کە لەسەر نەخۆش دەخوێنرێ ئەگەر بە قورئان و ناو و سیفاتەکانی خوا و سوورەتەکانی قورئان بوو یا پارانەوە بەو دوعانەی کە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە ئەوە دروستە و شتی چاکە. بەڵام ناوهێنانی پەری و جنۆکە و یا ناوهێنانی فریشتە و ناوی پێغەمبەران و پیاوچاکان ئەوەیان شرکی هەرە گەورەیە چونکە داواکردنە لە بێجگە لە خوددا. و چۆنیەتی نزاکردن و پارانەوەی دروست بەم شێوەیە. ژمارەی لاپەڕا 53 ئەوەندەی دەتواندرێت لە قورئان بخوێنرێ و پاشان فو بکرێ بەسەر نەخۆشەکە یان دوعاکە کە قورئانە یا
دوعایە لە فەرمودەهاتووە لەسەر ئاو بخوێندرێ و بدرێتە نەخۆشەکە و لە ڕێگاکانی هاوبەشیدانان بۆ خوددا بڵێ من زانستە شاراوەکان علمی غەیب دەزانم شاراوە و نهێنی تەنها خوددا دەیزانی وەک دەفەرمێ لە سوڕەی ئەننەمل ئایەتی 65 قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله وما يشعرون أيان يبعثون واتا أي محمد بڵێ ئەوەی شاراوەی لە ئاسمانەکان و زەوی بێجگەل لەخوا کەسی تر نایزانێ کەواتە هەرگیز نەبووە و نابێ کەسێک شاراوە زان بێ جا چ ئەو کەسە فریشتێکی نزیک یا پێغەمبەرێک یا وەلیەکی خواپەرست یا پێشەوایەکی پەیڕەوی لێکراو بێ نەخێر تەنها ئەڵڵا و بێجگەل لە ئەڵڵا کەس نییە شاراوەکان بزانێ مەگەر پێغەمبەرێک کە خوددا لە ڕێگەی سروشەوە کەمێک لە نهێنیەکانی پێ بڵێ وەک چۆن خوددا فێڵ و پیلانی بێباوەڕانی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاگەیان لەگەڵ بڕێ لە نیشانەکانی ڕۆژی دوایی و شتی تری لەم بابەتە و هەر کەسێک بە هەر شێوازێک بێت و وەک خوێندنەوەی ناو لەب یا خوێندنەوەی فنجان یا سەیرکردنی ئەستێرەکان یا کەلوەکان وەک باسم کرد یا جادوگەری تەڵەکەبازی و بڵێ من شاراوەکان و نهێنیەکان دەزانم ئەوە ئەو کەسە هەرچیەک بێ درۆزن و تەڵەکە بازە و هەندێک جار بڕێ لە قسە و هەواڵەکانیان ڕاست دەردەچێ بەڵام ئەوەیان بەهۆی کە بەکارهێنانی جنۆکە و شەیتانەکان دەبێت یا هەندێ لە باوەڕ لاوازەکان دەستن لای ئەستێرە گرەوان و فاڵسیان و پرسیاری داهاتوی خۆی و چۆنیەتی هاوسەرگرتنی لێ دەکات کامەژ یاساغ و حرامە و هەر کەسێ بڵێ من شارەوە و نهێنی دەزانم یان باوەڕی پێ بکرێ ئەوە ئەو کەسە بێ باوەڕ نمونەی ئەوانەش زۆرن لەوانە پەنابردنە بەر کەلوەکان و بەخت سەیرکردن لە ڕۆژنامەکان و گۆڤارەکان یاخۆت پەیوەندی کردن بە فاڵچی و ئەستێرە گرەوان و پرسیارکردن لیان و باوەڕکردن پێیان کە ئێستا بەداخۆ لە کەناڵەکانی جیهانی و کەناڵە ناوخۆیەکان بەرنامەی تایبەت تەرخان کراوە بۆ فاڵگرەوان کە لە میانەیدا خەڵکی پەیوەندی دەکەن و لە داهاتوو بەختی خۆیان دەپرسن سیر لەوەدایە کەسی پەیوەندیکار باوەڕ بە هەموو قسێکی فاڵچیەکە دەکات و بە مژدە خۆشەکەی خۆش بەخت دەبێ و بە هەواڵە ناخۆشەکانیش دڵتەنگ دەبێت و ژیان و داهاتووی چارەنووسی دەخاتە ژێردەستی مرۆڤێکی وە خۆی کە لە هیچ شتێک لەبارەی ئەمڕۆی خۆی یا بەیانیەکەی نازانێ کەچی خەڵکی بێ ئاگال لە پەیامی خوددا بەم قسانە فریو دەدرێن و ژیانیان لەسەر بنیاد دەنێن کە ئەمانە هەر هەمووی حرامن و یاساغن لێرەدا من بە پێویستی دەزانم کە نمونەیەکی ڕاستەقینە بۆ خوێنەری بەڕێز بێنمەوە لە سلێمانی بووم لە نەخۆشخانەی ئیمرجنسی ڕۆژێکیان دووشەممە بوو یەکێک لە کچە ڕاهێن سازار سروشتیەکان معالج الطبیعی هاتە نەخۆشخانە و زۆر غەمبار بوو منیش لە هۆکاری غەمباریەکەیم پرسی وتی کەلوەکەی من دەڵێ ڕۆژی ناخۆش و ڕۆژی دووشەممەیە جادڵم تەنگە چونکە دڵنیام کە ئەم ڕۆژتێکی ناخۆشم بەسەر دێت یا هەواڵێکی ناخۆشم بۆ دێت منیش زۆر سەیرم بە قسەکان یادوتم بەخوا بێجگەل لە خوددا کەسی تر غەیب نازانێ و ئەو قسانەش هیچ بنەمایەکی ڕاستیان نییە تیبا من ئەزمونم لەسەر هەیە و هەموو دووشەمان دووساری ناخۆشی دەبمەوە اینجا سەی کە تا چەندە خەڵک بەم قسە ناڕاست و جادوگەریانە خەڵەتاون و بەداخۆ بۆ عەقیدە و بیر و باوەڕی ئەمڕۆی مسلمان هەزاران جار بەداخەوە ڕێگایەکتر لە ڕێگاکانی شرک جادوگەریەتی و فاڵگرتنەوە و خوێندنەوەی داهاتوو ژمارەی لاپەڕا 54 جادوو بریتە لە نیاز و ویست و قسە و دەرمان و دووکەڵ و ڕاستیەکی هەیە و لەوانەیە کار بکاتە سەر دڵ و جەستە نەخۆش بخات یا بیکوژێ یا نێوانی ژن و مێردێک تێک بدات و ئەمەیان گەورەترینی گوناهە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆتان دوورخەنەوە لەو حەوت گوناهانەی کە ئەنجام دەرەکەی لە میهری خوا دوور دەخاتەوە و ماڵ وێرانی دەکات وتیان ئەو حەوتە چین فەرمووی هاوبەشدانان بۆ خوا و جادوگەریەتی و تا دوایی چونکە لە جادوگەریەتی شەیطانەکان بەکار دەهێنرێن و جادوگەریش دەبێ پەیوەست و پابەند بێ پێیان و بەو کردارانە لیان نزیک بێتەوە کە حەزیان لێتی تاوەکو هەستن بە خزمەتکردنی جادوگەرەکە و هەروەها لە جادوگەریەتی هەڵبەستنی زانینی زانستە شاراوەکانی کە ئەمەش بێباوەڕی و گومڕابوونە هەر بۆیە خودای گەورە و دڵۆڤان لە سوڕەی تاها ئاەتی 69 دا دەفەرمێت وألق ما في يمينك تلقف ما صنعوا إنما صنعوا كيد ساحر ولا يفلح الساحر حيث أتى واتا ئەو کردارەی ئەنجامیاندا و دروستیان کرد تەنها فێڵی جادوگەری بوو جادوگەر هەرچی بکاو بێنێ و ئەنجامی بدات هەر سەر ناکەوێ و حکومی جادوگەر و سزاکەی کوشتنیەتی
وەک چۆن کۆمەڵک لە هاوڵان خودالیان ڕازی بێدوایان کردووە و ئەوەی جێی سەر سوڕمانە ئەوەیە کە ئێمە کەوتوینێتە سەردەمێک کە جادوگەری بە گوناهێکی گەورە هەڵناگیرێ و ڕەنگە ئەم کارە بە هونەر گوزارشی لێ بکرێ و شانازی پێ بکرێ و خاوەنەکانیان جادوگەرەکان خەڵات بکرێن ئاهەنگ و پێشبڕچیان بۆ ساز بکرێ و ئەوجا بە سەدان کەس لە تەماشاکەران و هاندەران ئامادەی دەبن ئەمەش لە فەرامۆشکردنی بیر و باوەڕە چەندە جوانە ئەو کارە لەگەڵ جادوگەر بکرێ کە جندوب ڕەحمەتی خوای لێبێ کردی کە ڕۆژێک چوە لای یەکێ لە ئەمیرەکان و جادوگەرێکی لابینی کە یاری بە شمشێرەکەی دەکرد و وای بە خەڵکی نیشان دەدا کە سەری پیاوەکە لێ دەکاتەوە و دواتر دەیگەڕێنێتەوە شوێنی خۆی بۆ ڕۆژی دواتر جندوب هاتەوە و عەبایەکی لەبەر کردبوو لە ژێریدا شمشێرەکەی شاردەوە و چوە لای خەلیفە و بینی جادوگەرەکە لە بەردەم خەلیفە یاری بە شمشێرەکەی دەکات و لە بەرچاوی خەڵک جادو سحر دەکات و خەڵکیش تەواو پێی سەرسام بوون جندوب لە ناکاو شمشێرەکەی دەرهێنا و دای لە ملی جادوگەرەکە و سەری پەڕاند و بە مردووی کەوتە سەر زەوی پاشان وتی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیستوە کە فەرموویەتی سزای جادوگەر لێدانیەتی بە شمشێر اینجا ڕووی کردە جادوگەرەکە وتی دەیخۆت زیندووکەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ بچێتە لای جادوگەرێک باوەڕ بە قسەکانی بکاتەوە کوفری کردووە بەوەی لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیوە واتە قورئان و دەبێ ئاگادار بین لەوەی کە جادوگەران یاری بە بیر و باوەڕی خەڵک دەکەن چونکە خۆیان وەکو پزیشک و دڵسۆزێک نیشان دەدەن و فەرمان بە نەخۆشەکان دەکەن کە ئاژەڵ سەر بڕن بۆ بێجگە لە خوددا بۆ نمونە دەڵێن دەبێ مەڕێک بۆ یان مریشکێ سەر بڕی کە سیفاتی ئاوا و ئاوا بێت زۆر جار پیتی شرک دەنووسن لەگەڵ نوشتە شەیطانیەکانن و لە ملیان دەکەن یان لە سندوق دایدەنێن یا لە ناو ماڵ یا لە ناو سەرین کونی دیواران زۆربەی جادوگەران خۆیان وەکو پیاوچاک و دیندار نیشان دەدەن کە گوایە خاوەن کەرامەت و موعجیزەنە وەکوانەی بەچەک لە خۆیان دەدەن و یان خۆی دەخاتە ژێر تایی ئۆتۆمبیل و هیچیشان لێ نایەت یان هەر کردارێکی تری لەم بابەتەکە لە بنەڕەتدا جادووە لە کرداری شەیطانەکانە و لە سەردەستی ئەوان ئەنجام دەدرێ و هەموو شەیطانێک لە کاتی یادکردنەوەی ناوی خوددا ڕادەکات و دوور دەکەوێتەوە ڕۆژێکیان یەکێک لە گەنجەکان بۆ یەکێک لە وڵاتانی گەشت دەکات و دەچێتە یەکێک لە شانۆکانی بۆ سەیرکردنی یاری سێرک ئەو گەنجە دەڵێ لەو کاتەی ئێمە سەیری یاریە جۆر بە جۆرەکانمان دەکرد ئافرێتێک هات و بە شێوەیەک و توانایەکی زۆر سەیر لەسەر گوریسێک ڕۆیشت پاشان خۆی هەڵدایە سەر دیوارێک وەکو مێرولە لەسەری دەڕۆیشت خەڵکی تەواو پێی سەرسام بوون ئەمنیش لە دڵی خۆمدا گوتم نابێ ئەوەی ئەو ئافرەتە ئەنجامی دەدات کاری پاڵەوانان بێت و ڕاهێنانی لەسەر کرد بێت ڕاستە من گوناهکارم بەڵام یەکتاپەرستم و بەم جادوگەری ڕازی نابم اینجا سەرم سوڕمامت چی بکەم هاتۆ یادم چارێکیان لە وتاری هەینی مامۆستا باسی جادوگەریەکانی دەکرد و تی ئەوانە لە کارەکانیان شەیطانەکان بەکاردێنن فێڵ و هێزی شەیطانەکانیش بە بردنی ناوی خوا پوچەڵ دەبێتەوە نامێنێ بۆیە لەسەر کورسیەکە ماڵسام و چوومە سەر شان و خەڵکی چەپلە لێ دەدات و سەرسامن و وا دەزانن کە لەبەر سەرسامیم لەو جادوگەرە نزیک دەبمەوە چوومە پێش جادوگەرەکە و ڕووم تێکرد و ئایەتل کورسیم خوێن هەر دەستم بە خوێنی کرد ئافرەتەکە تێک چوو شەڵەژا دەوەڵڵاهی هێشتا ئایەتەکەم تاو نەکرد بوو ئافرەتەکە کەوتە سەر زەوی ئاگای لە خۆی نەما خەڵکی شڵەژان و خێرا بردیانە نەخۆشخانە خدا ڕاستی فەرمووە لە سوورەی ئەننیسا ئایەتی 76 إن كيد الشيطان كان ضعيفا واتە بەدڵنیایی و فێڵی شەیتان لاوازە و دەفەرموێ ومكر الله والله خير الماكرين واتە بێباوەڕان پیلانیان جێڕا و ئەڵڵاش پیلانی دانا و ئەڵڵاش چاکترینی پیلان جێڕانە و پیلانی خوداش بریتێ لە فەرامۆشکردنی بەندای بەدکردداری بەدەستگیرکردنی لە خۆشیەکانی دنیا و لە ڕێگاکانی هاوبەشیدانان بە گەورەکردنی پەیکەر و وێنە بەرجەستەکراوەکانە بۆ یادگاری پەیکەر بریتێ لە وێنەیەکی بەرجەستە کراو لەسەر شێوەی مرۆڤە ئاژەڵ بەڵام وێنە بەرجەستەکراوەکان بۆ یادگاری بریتێ لەو پەیکەرانەی کە لەسەر شێوەی سەرکردە گەورە و بەناوبانکان دروستکراون لە گۆڕەپان و باخچەکان دادەندێت اینجا بەهۆی تەنها ئەو پەیکەرانەوە بوو کە شریک لەسەر زەوی سەری هەڵدا ئایا نەتبینی چۆن کاتێک گەلی نوح عەلەیهیم السەلام پەیکەریان بۆ پیاوچاک و گەورەکانیان دروست کرد کە زۆری پێنەچوو هەتا ئەوانیان پەرست لە جیاتی ئەڵڵا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم جڵەوگیری کردووە لە دانانی پەیکەر یا هەڵواسینی وێنە چونکە ئەمە ڕێگایەکە بۆ چوونە ناو شرک بەڵکو پێغەمبەر صلی الله علیه وسلم نەفرەتی کردووە لە وێنەکێشەکان وێنەگران و هەواڵی پێداون کە وێنەکێشەکان لە هەموو کەس زیاتر سزایان لەسەر توندا
لە ڕۆژی دوای فەرمانی کردووە بە لەناوبردنی وێنە و پەیکەر هەروە پێی ئاگاداری کردوین لەوەی کە فریشتە ناچێتە ماڵێک وێنەیەکی تێدا بێت و لە ڕێگەکانی هاوبەشیدانان تکاکردن یا پاڕانەوەیەکی بیدعیە وەک پاڕانەوە بە خاتری پێغەمبەر صلی الله علیه و سلم یا بە خودی دروستکراوان یا بە حەقیان یا بە داواکردن و پاڕانەوە لە مردووان و دروست نییە لە پاڕانەوەکەت بڵێ خودایە بە خاتری پێغەمبەر صلی الله علیه و سلم داوات لێ دەکەم یا بە حەقی فڵان یا بە گیانی فیسار ئەمانە هیچیان دروست نین و پاڕانەوە تکای شەرعی و ڕێپێدراو ئەوەیە کە بەناو سیفاتەکانی خوای گەورە بێت وەک بڵێ یا ڕەحیم ڕەحمم پێ بکە یا غەفور لێم خۆش بە هەروە دروستە پاڕانەوە و تکاکردن و بە باوەڕ و کردەوەی چاک وەک بڵێ بۆ خاتری باوەڕی بەهێزم بە تۆ و بە پێغەمبەرانت بمخەرە بەهەشتەکەت هەروە پاڕانەوە بە نزای پیاوچاکانی زیندوو دروستە وەک ئەوەی لە بەندەیەکی چاک داوا بکەی کە لە لای خوددا نزات بۆ بکات چونکە نزای مسلمان بۆ براکەی لە پاشەملا گیرایە بەڵام پاڕانەوە لە مردوویەک ئەوە ئەمەیان دروست نییە ئەوانەی ڕابرد لە مافەکانی خوان لەسەر بەندەکانی کە ناشێ بۆ جگا لەخوا ئەنجام بدرێن خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات لە باوەڕبوون بە خوددا لاپەڕا 58 باوەڕ دوا بێ کە خوددا پەروەردگاری هەموو شتێکە و شایستەی پەرستنە چونکە خاوەنی ناوە جوانەکان و سیفاتە بەرزەکانە و دەفەرموێ لە سوورەی ئەش-شوڕا ئایەتی 11 ليس كمثله شيء وهو السميع البصير واتە هیچ شتێک هاوتا و هاوشێوەی خوددا نییە و هەر خۆشی بیسەر و زانایە و باوەڕمان هەبێ کە خودای گەورە هەر کاتێک بە چ شتێک کە دەفەرمێ لە سوورەی ئەلقیامە ئایەتی 22-23 وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة واتە لە ڕۆژی دوایی ڕوخسار گەلێک هەنە کە بەختەوەر و گەشاوەنە سەیری پەروەردگاری دەکات و باوەڕمان هەبێ کە هەرچی خوددا هەواڵی پێدابن چ لە قورئان چ لە ڕێگەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبارەی سیفاتەکانی خۆی ڕاستن و بەو شێوەیە کە شایستەی خوای گەورەیە و باوەڕمان هەبێ کە باوەڕدارەکان لە ڕۆژی دوایی بە چاوی سەر خوددایان دەبین و بە چ شێوازێک کە بیەوێ قسە دەکات وەک دەفەرمێت وەکەلەمە الله موسى تەکلیما واتە بە دڵنیایی و ئەڵڵا وت و وێژی لەگەڵ موسا کردووە و قورئان و سەرجەم پەڕاوە ئاسمانیەکان گفتاری خوددان و باوەڕمان هەبێ کە ئەڵڵا بە زات و سیفاتەکانی لە دروستکراوەکانی بەرزتر و گەورەتر و دەسەڵاتدارترە و هەر خۆی لە ماوەی 6 ڕۆژدا ئاسمانەکان و زەوی دروست کردووە چۆتە سەر عەرش و باڵادەست بۆ بەسەری و چۆنێتی بەرزبوونەوەی لە ئەسەر عەرش بە جۆرێکە کە شایستەی گەورەی و ڕەهایی خۆی بێ و بێجگە لە خۆی کەس نازانێ و لەگەڵەوەی کە بەرز بۆتەوە سەر عەرشەکەی کەچی هەموو کاروباری دروستکراوانی دەزانێ و گوێبیستی قسە و باسییانە و کاروباریان هەڵدەسوڕێنێ باوەڕبوون بە فریشتەکان ژمارەی لاپەڕا 59 باوەڕمان هەبێ کە خوای گەورە فریشتەکانی لە ڕووناچی دروست کردووە و هەر یەکیان کارێکی پێسپێردراوە دەبێ پێی هەڵسێ ئەوان بەندەی خوددان و لە هیچ فەرمانێکی خوای گەورە سەرپێچی ناکەن و هەر فەرمانێک لەلایەن خوای گەورە بێ ئەنجامی دەدەن و ژمارەیان لە ئێمە زیاترە و لە ئێمەش زیاتر لە خوای گەورە دەترسن بوخاری و مسلم دەجێڕنەوە کە لە ئاسماندا خانوویەکێ پێی دەوترێ البەیت المەعموور خانووی ئاوەدان هەموو ڕۆژێ 7,000 فریشتە لە ناو نوێژی دەکات و پاشان ئەو کۆمەڵە دێنە دەرەوە و ناگەڕێنەوە بۆی تا ڕۆژی دوایی واتە ڕۆژی قیامەت ولا صحیح ئەبوو داود و تەبەڕانی داهاتوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی خدا ڕێگەی پێدام کە باسی یەکێ لە فریشتەکانی بکەم لەوانەی هەڵگری عەرشی خوددان کە تەنها ماوەی نێوانگوێزکەی تا سەرشانی 700 ساڵە هەندێک فریشتە کردەوەی تایبەت بە خۆیان هەیە جبرائیل عليه السلام ئەرچی هێنانی سروش و وەحیە پێسپێردراوە بۆ سەر پێغەمبەران میکائیل بە باران و سەوزبوون ئیسرافیل بە فوکردن بە کەڕەنا لە کاتی ئەسانی قیامەت عیزرائیل بە گیانکێشان و دروستکراوان ئاگرا دۆزەخ هەندێک فریشتە تایبەت کراوە بە کۆرپەلەی ناو منداڵدانی دایک هەندێکیان کردەوەکانی ئادەمیزاد دەنووسن هەندێکیان تایبەتن بە پرسیارکردن لە مردوو لە ناو گۆڕەکەی و هەیتریش ئەوانە فریشتەکان و جیهانێکی شاراوە و نهێنین و باوەڕمان بەبوونیان هەیە ئەگەریش نایان بینین هەروە دروستکراوی شاراوەی تر هەنە کە ئێمە نایان بینین کە ئەوانیش پەریەکانن جنۆکە کە لە ئاگر دروستکراون و وەخوا لە پێش ئادەمیزاد ئەوانی دروستکرۆ کە لە سوورەی ئەلحیجر ئایەتی 26 دەفەرمێت ولقد خلقنا الإنسان من صلصال من حمأ مسنون واتا ئێمە ئادەمیزادمان دروست کردووە لە قوڕێکی وشکی سوور نەکراوە کە ئەگەر فووی لێ بکرێ یا بجوڵێندرێت دەنگێشی لێوە دێت
دواتر لە قوڕێکی ڕەشی گۆڕاو بەهۆی زۆر تێکەڵبوون و مانەوەی لەگەڵ ئاو کە دەتوانرێت ڕۆ بکرێت یان ئەلمەسنون لە هەندێک تەفسیر هاتووە بە واتای دروستکراوە لەسەر شێوەی مرۆڤ کە ناوەوەی بۆشە یا بۆنی گۆڕاوە. والجان خلقناه من قبل من نار السموم و پەریشمان پێشتر دروست کردووە لە ئاگرێکی بێدووکەڵی زۆر گەرم. ئەوانیش وەکو مرۆڤ فەرمانی بەندایەتیکردن بۆ خوددان پێکراوە هەیانە باوەڕدار و هەشیانە بێباوەڕ هەیانە ملکەس و گوێڕایل بۆ خوددا و هەشیانە سەرپێچیکار و گوناهکار و ئەوان هەندێک جار دژاتی ئادەمیزاد دەکەن و هێرشی دێنە سەر وەکو چۆن ئادەمیزادی هەندێک جار دژاتیان دەکەن و هێرشیان دەکەنە سەر. لە دژاتیکردنەکانی ئادەمیزادان بۆ جنۆکەوەیە لە دوای چوونە سەر پێشا و خۆی خاوێن بکاتەوە بە ئێسک یا بە پاشماوەی ئاژەڵان. لە صحیحی مسلمدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەبارەت بە ئێسک و پاشماوەی ئاژەڵ دەفەرمێ خۆتانی پێخاوێن مەکەنەوە چونکە خۆراکی پەریەکانن و لە دژاتیکردنەکانی پەریەکان بۆ ئادەمیزادن ئەوەیە کە دەتوانن بەهۆی وەسوەسەوە ڕاڕاییکردن بەسەریان زاڵ بن و بیان ترسێن و دووچاری پەرکەم و خویان بکەنەوە. مسلمان دەتوانێت بەهۆی وردی شەرعی وەک ئاەتی کورسی و فەلەق و ناس و وردە جێگیر و سەرمێنراوەکان لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم خۆی بپارێزێت لە شەڕ و زیان و خراپەی پەریەکان بەڵام خۆ نزیکردنەوە لیان بەسەر بڕینی ئاژەڵ بۆیان داوای خۆپاراستن بکەی لیان لە خراپەیان ئەوانە لە شێوەکانی هاوبەشیدانانە بۆ خوددا. هیچ گومانی تێدا نییە کە جنۆکە و شەیتانەکان لاوازن و فێڵیان لاوازە بەڵام کە مرۆڤ گوناهی زۆر بوو وای لێدەهات سەیری حرامی کرد و گوێی بۆ گۆرانی و ئاوازی خراپ گرت و باوەڕی لاواز بوو ئەو کاتە پەیوەندی لەگەڵ خوای خۆی لاواز دەبێت و بێ ئاگا دەبێت لە یادی خوددا و لەوەی خۆی بپارێزێ بە ویردە شەرعیەکان و ئەو کاتە دەتوانن بەسەریدا زاڵ بن. خوای گەورە لەبارەی شەیتان و سەربازەکانی لە سوورەی النەحل ئاەتی 99 دەفەرمێت إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون إنما سلطانه على الذين يتولونه والذين هم به مشركون. واتا شەیتان لەسەر باوەڕداران و ئەوانەی هەمیشە پشت بەخوا دەبەستن هیچ دەسەڵاتێکی نییە بەڵکو دەسەڵاتی لەسەر ئەو کەسانەی کە ملکەتیان دەبن و گوێڕایلی وەسوەسەکانیان دەبن و پشتیان دەگرن لەگەڵ ئەوانەی کە شەیتان دەکەنە هاوبەشی خوای گەورە. باوەڕبوون بە پەرتووکە ئاسمانیەکان. پەرتووکە ئاسمانیەکان ئەوانە دەگرێتەوە کە خوا بۆ پێغەمبەرانی ناردووە و بۆ ڕێنماییکردنی خەڵک ئەوانە ژمارەیان زۆرە و باوەڕمان بە هەمویان هەیە وەخوا تەنها ئەوانەی کە لە قورآن پێڕاگەاندوین قورآن، تەورات، ئینجیل، زەبور کە قورآن کۆتا و گەورەترینی هەمویانە وەخوای گەورە هەرچی لە پەرتووکەکانی تر هەبووە لەم قورآنە کۆی کردوتەوە کە لە سوورەی ئەلمائیدە ئاەتی 48 دەفەرمێت وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق لكل جعلنا منكم شرعة ومنهاجا ولو شاء الله لجعلكم أمة واحدة ولكن ليبلوكم فيما آتاكم فاستبقوا الخيرات إلى الله مرجعكم جميعا فينبئكم بما كنتم فيه تختلفون. واتا ئێمە ئەو قورئانەمان بۆت بە حەق ڕەوا و دابەزاندووە ڕاستی دەربڕی پەرتووکەکانی تری پێش خۆیەتی و وەکو چاودێر و گەواهی دەرێکە لەسەریان بەوەی ئەوەی حەقە ڕاستە لە پەرتووکانی تر قورئان دانی پێدادنێ ئەوەشی چەوتە و گۆڕدراوە و دەری دەخات و تیشکی دەخاتە سەر. باوەڕبوون بە پێغەمبەران و نێردراوان عەلەیهم السەلام ژمارەی لاپەڕا 62. خوای گەورە بۆ هەر نەتەوەیەک نێردراوێکی ناردووە تا بۆ پەرستنی خوددا بە تاک و تەنیا بانجیان بکات. یەکەم نێردراو نوح عەلەیه السەلام بووە و کۆتاییشیان محەممەد عەلەیه السەلام بووە و نێردراوان ژمارەیان زۆرن
هیانە خوددا لە ڕێگەی قورئان پێی ڕاگەیاندون و ناوەکانیان وە سەرگوزشتەکانیانی بۆ جێڕاوینەتەوە هەشیانە لەبارەیانەوە هیچی پێڕانەگەیاندوین و باوەڕمان بە هەمویان هەیە هەروەکو خودای پەروەردگار لە سوورەی ئەننیسا ئاەتی 164 دەفەرموێت ورسلا قد قصصناهم عليك من قبل ورسلا لم نقصصهم عليك وتا ئێمە پێشتۆ ئەی محەممەد نێدراوی ترمان ناردووە کە هەیانە سەرگوزەشتەکەیمان بۆت جێڕاوەتەوە و هەشیانە سەرگوزەشتەکەیمان بۆت نەجێڕاوەتەوە و ئەوان مرۆڤن و دروستکراون و هیچ جوداوازییان نییە لەگەڵ مرۆڤەکانی تر تەنها لەوەی کە ئەوان سروشتیان بۆ دێ وەک لە سوورەی ئەلکەهف ئاەتی 110 دەفەرموێت قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد واتا أي محمد بڵێ من تەنها وەکو ئێوە مرۆڤم بەڵام سروشم بۆ دێ بڵێ ئەوان مرۆڤن و دەخۆن و دەخۆنەوە نەخۆش دەکەون و دەمرن و دەبێ باوەڕمان بە هەمویان هەبێ هەر کەسێ تەنانەت باوەڕی بە پەیامی یەکێکیان نەبێ ئەوە کافرە بە هەر هەمیان ئەوە تا خوای پەروەردگار لە سوورەی ئەش-شوعەرا ئاەتی 105 و 123 دەفەرمێت كذبت قوم نوح المرسلين گەلی نوح نێدراوانیان بە درۆ خستەوە و كذبت عاد المرسلين و گەلی عاد نێدراوانیان بە درۆ خستەوە دەبینین خوای گەورە ڕای دەگەنێ کە ئەوان بێباوەڕ بوون بە هەموو پێغەمبەران لەگەڵ ئەوەی کە هەر ئوممەتێک تەنها پێغەمبەرەکەی خۆی بە درۆ خست بێەوە بەڵام چونکە پەیام و مەبەستی هەمویان یەکە بۆیە بە درۆ خستنەوە یەکێکیان واتە بە درۆ خستنەوەی هەمویان لەسەر ئەم بنەمایە گاورەکان کە تەنها محەممەد عليه الصلاة والسلام بە درۆ دەخەنەوە واتای ئەوەیە کە مەسیحی کوڕی مەڕیەمیشان بە درۆ خستەوەتەوە چونکە مەسیح درودی خدای لەسەر بێت مژدەی هاتنی محەممەد صلى الله عليه وسلم داوە و فەرمانی پێکردوون کە شوێنی بکەون و پەیڕەوی بن کەچی گوێڕایەلی نەبوون بە هەمان شێوەش سەبارەت بە جوولەکە و ئەوانی تر باوەڕبوون بە ڕۆژی دوایی ژمارەی لاپەڕا 63 ئەویش بەڕاززانینی ئەو باسانەیە کە لە قورئان باسکراون و ئەوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ڕاگەیاندون و لەو ڕووداوانەی لە پاش مردن ڕوودەدەن سەرەتا دەبێ باوەڕمان هەبێ بە ئازار و خۆشی ناوگۆڕ و کە بە قورئان و فەرمودە سەلمێنراون وەک لە سوورەی غافر ئاەتی 35 دەفەرموێت فوقاه الله سيئات ما مكروا وحاق بآل فرعون سوء العذاب النار يعرضون عليها غدوا وعشيا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب واتا سزا و ئازاری زۆر خراپ و دەورەی فرعون و شوێنکەوتوانی داوە کە لە ناو گۆڕ بەیانیان و ئێواران شوێنیان لە ناو ئاگری دۆزەخ پێنیشان دەدرێ و لە ڕۆژی دواییش فەرمان دەدرێت کە شوێنکەوتوانی فرعون بخەنە توندترین سزا و ئازار هەروەها خوددا لەبارەی دووڕوانەوە لە سوورەی ئەت-تەوبە ئاەتی 101 دەفەرمێت سنعذبهم مرتين ثم يردون إلى عذاب عظيم دووجار ئازاریان دەدەین و پاشان واتە لە ڕۆژی دوایی دەیانگەنین بە ئازار و سزای گەورە ئیبن مەسعود خوددا لێ ڕازی بێت و کەسانی تریش دەڵێن سزای یەکەم لە دونیایە و هی دووەمیش لە ناو گۆڕە ئینجا لە پاشان سزای گەورە لە ناو ئاگر دەبینین فرموودە زۆرە لەبارەی سەلماندنی سزا و خۆشی ناو گۆڕ بەڵکو ئیبن القەیم و کەسانی تر بە فرموودەی متەواتریان داناوە و لەم بارەوە زیاتر لە 50 فرموودە هەنا لەوانە لە صحیحی بوخاری و مسلیمە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای دوو گۆڕ تێپەڕیوە و فەرموویەتی ئێستا ئەو دوانە سزا و ئازار دەدرێن لەسەر شتێک کە بە گومانی خەڵکی گوناهی گەورە نەبووە یەکەمیان خۆی لە پروشتی میس خاوێن نەکردووەتەوە و نەدەپاراست و ئەوەی تریان قسەی لە نێوان خەڵکی دەهێنا و دەبرد هەروەها لە فەرمودەی بوخاری و مسلیم دادوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نزاکەیدا دەیفەرموو خدایە پەنات پێدەگرم لە سزا و ئازاری ناوگۆڕ و سزا و خۆشیەکانی ناوگۆڕ لە کاروبارە شاراوەکانن و بەهۆش و عەقڵی مرۆڤ پێوەر ناکرێ هەروە لە باوەڕبوون بە ڕۆژی دوایی باوەڕبوون بە گەڕانەوە و زیندووبوونەوەی مردوانە لە کاتی فوکردنە بە کەڕەنا
کە ئەو کاتە هەموو بە پێخاوسی ڕووتی و خەتەنە نەکراوی هەڵدەستنەوەکە لە سوورەی ئەلموئمینون ئاەتی 15 و 16 دەفەرمێت ثم إنكم بعد ذلك لميتون ثم إنكم يوم القيامة تبعثون واتا لپاش ئێوە دەمرن لپاش مردنیش لە ڕۆژی دوایی دووبارە زیندوو دەکرێنەوە بە هەمان شێوەش باوەڕبوون بە سزا و پاداشت کە لە سوورەی ئەلغاشیە ئاەتی 25 و 26 دەفەرمێت إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم واتا گەڕانەوەتان هەر بۆ لای ئێمێ و لە پاشانیش حیسابتان هەر لەسەر خۆمانە هەروە باوەڕبوون بەبوونی بەهەشت و دۆزەخ بەوەی کە بەهەشت خانووی تەقوادارانە و هەرچی چاو نەیدی بێ و گوێ نەیبیستی بێ و بە خەیاڵی دڵ نەهات بێ لەوێدایە و ئاگریش ماڵی سزا و ئازارە کە سزا و ئازاری وای تێدایە کە بە بیر و خەیاڵی کەسدا نەهاتووە هەروە باوەڕمان هەیە بە نیشانە بچووکەکان و گەورەکانی ڕۆژی دوایی وەک دەرچوونی دەجال و دابەزینی ئیسا عەلەیهی سەلام لە ئاسمان و هەڵهاتنی خۆر لە ڕۆژئاوا و دەرچوونی دابەتولئەرض لە شوێنی خۆی هیتریش هەروە باوەڕمان هەیە بە شەفاعەت و بە حەوز و بە تەرازوو و بە بینینی خوا و کاروباری تری ڕۆژی دوایی باوەڕبوون بە قەدەر بە خێر و شەڕی ژمارەی لاپەڕا 65 باوەڕمان وایە کە خوای گەورە بەهۆی فراوانی زانست و زانیاری پێشاتەکان دەزانی هەموو شتێکی لە سەرەتاوە زانیە و بەگشتی و بە دووری و درێژی لە لەوح المەحفوظی شتۆمار کردووە ئەو باوەڕمان وایە کە هەموو بوونەوەرێکی دروست کردووە هەروەکو خودای پەروەردگار لە قورآن لە سوورەی الزمر ئاەتی 62 دەفەرمێت الله خالق كل شيء وهو على كل شيء وكيل واتا الله دروستکاری هەموو شتێکە و سەرپەرشت و بەرپرس و هەڵسوڕێنەری هەموو شتێکە هیچ شتێک لەم بوونەوەرە ڕوونادات مەگەر بەزانینی خوددا و ڕێگە پێدانی نەبێت هەروەکو لە سوورەی القەمەر ئاەتی 49 دەفەرمێت إنا كل شيء خلقناه بقدر واتا ئێمە هەموو شتێکمان بە ئەندازە دروست کردووە بە قەدەر واتا بە بڕیار و پێشبینی پێشوە و بە سیستەمێکی تۆکمە و پتە و هەر مرۆڤێک ویست و دەسەڵاتێکی پێدراوە کە بەهۆیەوە ئەنجامدانی کارێک یان نەکردنی هەڵدەبژێرێ لەسەر ئەم بنەمایە مرۆڤ ئەگەر حەز بکات و بیەوێ دەست نوێژ دەشوات و نوێژ دەکات ئەگەریش بیوێ سەر لە خۆی دەشێوێنێ و داوێن پیسی دەکات بۆیە بە سزا یا پاداش دادگایی دەکرێت جا دروست نییە کەسێک بەهانە بە قەدەر بگرێ و قەدەر لە ئەنجام نەدانی وازبێک یا ئەنجامدانی کارە حرامەکانە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات لەو شتانەی کە زیان بە باوەڕ دەگێنن ژمارەی لاپەڕا 65 گاڵتەکردن بە ئاین کە وەرگەڕانە لە ئیسلام خوددا دەفەرمێت لە سوورەی ئەتتەوبە ئاەتی 65 ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون واتا أي محمد بڵێ ئایا ئێوە بە خوددا و بە ئاەتی خوددا و بە پێغەمبەرەکەی گاڵتەتان دەکرد پاسا و مهێنە و بێ باوەڕیتیان کردووە و کوفرتان کردووە لە پاش ئەوەی کە باوەڕدار بوون بە هەمان شێوە بۆ کەسانێک کە دەڵێن ئیسلام ئاینێکی کۆنە و بۆ ئەو سەردەمە ناشە یان دەڵێن ئیسلام کۆنەپەرستیە یان دەڵێن یاسا دەستکردەکانی مرۆڤ لە یاسای ئیسلام باشترە یاخود بەو کەسانەی کە خەڵکی بانگ دەکەن بۆ یەکتاپەرستی و ناڕەزایی دەردەبڕن لە پەرستنی گۆڕ و مەزارگا دەڵێن توندڕە و وەهابی گەورەترین زیان لە باوەڕ حکومکردنە بە بێجگە لەوەی خوای گەورە دایبەزاندووە یەکێ لە گرنگیەکانی باوەڕبوون بەخوا حکومکردنە بە یاساکەی لە قسە و لە کردەوە و لە هەموو کار و بارەکانی تر وەک ململانێ و دارایی و سەرجەم مافەکانی تر کە زۆر پێویستە لەسەر کاربەدەستان حکم بە قورئان بکەن و لەسەر خەڵکیش پێویستە پەنا ببەنە بەر حکمی خوددا و پێی ڕازی بن و هەرگیز باوەڕ و ئیمکانیەک ناگرێتەوە لەگەڵ حکمکردن بە بێجگە لە خوای گەورە دایبەزاندووە وەک لە سوورەی ئەنیسا ئاەتی 65 دەفەرمێت فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم
ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما واتا نەخێر سوێن بە پەروەردگارت باوەڕی تەواو ناهێنن تاوەکو لەوەی کە لەسەری ناکۆکن و جوداوازن تۆ نەکەن بە دادوەر لە نێوانیاندا و پاشان لە ناخی دڵیانەوە هیچ گومان و ناڕەزایەتیەک نەبێت لەو بڕیاری داوتە و بە تەواوی ملکەز بن بۆی وارووا لە سوڕەی ئەلمائیدا ئایەتی 44 دەفەرمێت ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون واتا هر کەسێ حکم بە قورئان نەکات ئەوانە بێباوەڕن بۆیە هەر دەبێ حکم بە دابەزێنراوی خوددا بکرێ لە هەموو شتێک لە کڕین و فرۆشتن و سزای دز و داوێن پیس و تا دواییش نەک تەنها لە ئەحکامی تەلاق و هاوسەرگیری و باری کەسیەتی حکم بە قورئان بکرێ هەر کەسێک یاسا بۆ خەڵکی دابنێ و ئابزانێ ئەو یاسایە جێگای حکمی خوا دەگرێتەوە یان هاوتا لەگەڵ حکمی خوا یان بڵێ باشتر و گونجاوتر لە حکمی خوا ئەوە کافر و بێباوەڕ دەبێ بەڵێ کافر دەبێ هەروەکو خودای پەروەردگار لە سوڕەی ئەششوڕا ئایەتی 21 دەفەرمێت أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله ئایا ئەوان هاوبەشانێکیان هەیە کە شەرع و یاسایان بۆ دادەنێن لە ئاینی خوای گەورە کە خوای گەورە ڕێگەی پێنەداوە هەروە لە سوڕەی ئەلمائیدا ئایەتی 50 دەفەرمێت أفحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون واتا ئایا ئەوان داوای حکمی نەفامی دەکەن جا چ حکمێک باشتر و چاکترە لە حکمی خودای بۆ گەلێک کە باوەڕیان زۆر بەهێزە و گەیشتوونەتە پلەی دڵنیابوون لە فەرموودەی صحیحدا هاتووە کاتێ خوای گەورە ئەم ئاەتە لە سوڕەی ئەتتەوبە ئاەتی 31 دابەزاند اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله والمسيح ابن مريم وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا لا إله إلا هو سبحانه عما يشركون واتا جوولەکە بێجگەل لە خوددا زانا و پیاوانی ئاینیان کردە خوا و پەروەردگاریان ملکەتیان بوون عەدی بن حاتەم خوددا لێ ڕازی بێ وتی ئەی نێردراوی خوا ئێمە نان پەرستین فەرمووی ئایا ئەوەی خوای گەورە لە سەرتانی حرام کردووە ئەوان حەڵالی ناکەن و ئێوەش لەسەر قسەی وان حەڵالی دەکەن و ئەوەی خوای گەورە حەڵالی کردووە ئەوان لەسەرتان حرامی دەکەن و ئێوەش لەسەر خۆتان حرامی دەکەن تی بەڵێ فەرموویدەی ئەوە پەرستنیانە لەو زیانانەی بە باوەڕ دەگات بە گەورەگرتنی بێباوەڕان و کردنیان بە برا گەورە و خۆشەویست و پشگیریکردنیان یان بە پێچەوانەوە دژایەتیکردنی باوەڕداران بێگومان پێویستە لەسەر مسلمانان کە دژایەتی بێباوەڕان بکەن لە جوولەکە و لە گاوران و سەرجەم هاوبەش بڕیاردەران ئەوانەی کە دژایەتی ئاینی خوا و هەڵگران و شوێنکەوتوانی دەکەن و دەبێ خۆمان بپارێزین لە خۆشویستنیان وەک خوای گەورە لە سوڕەی ئەلممتەحینە ئایەتی 1 دەفەرمێت يا أيها الذين آمنوا لا تتخذوا عدوي وعدوكم أولياء تلقون إليهم بالمودة وقد كفروا بما جاءكم من الحق يخرجون الرسول وإياكم أن تؤمنوا بالله ربكم إن كنتم خرجتم جهادا في سبيلي وابتغاء مرضاتي تسرون إليهم بالمودة وأنا أعلم بما أخفيتم وما أعلنتم ومن يفعله منكم فقد ضل سواء السبيل واتا ئەی کۆمەڵی باوەڕداران دوژمنی من و دوژمنی خۆتان مەکەن بە گەورە و ئاغاتان خۆشەویستیان بۆ دەرببڕن کەچی ئەوان بێباوەڕن بەو حەقەی کە قورئانە کە بۆتان هاتووە
بەڵکو خوای گەورە خۆشویستنی باوک و برا و هۆز و خزم و کەسیشی حرام کردووە ئەگەر بێباوەڕ بن و دژایەتی ئاینی خوا و بانخوازیان بۆ دەکرد کە لە سوڕەی المجادلە ئاەتی 25 دەفەرموێ لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم واتا گەلێک نابیننەوە کە باوەڕیان بەخوا و بە ڕۆژی دوایی هێنا و خۆشەویستی دەربڕین بۆ کەسانێک کە دژاتی خوا و پێغەمبەرەکەیان دەکەن هەرچەندە ئەو کەسانە باوک یا برا یا هۆز و خزم و کەسیان بن و ئاەت زۆرە لەبارەی کە هەمویان بەڵگەن لەسەرەوەی کە دەبێ باوەڕداران ڕقیان لە بێباوەڕان بێتەوە و دژایەتیان بکەن ئەگەر ئەوان دژاتی خوا و پێغەمبەر و ئاینی خوایان دەکرد و پیلانیان لە دژی ئیسلام و پێام هەڵگران و بانخوازانی دادەنا دەربارەی ئەو جۆرە بێباوەڕانەش وەک لە سوڕەی ئالی عەمران ئاەتی 118 و 119 و 120 دەفەرمێت قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر قد بينا لكم الآيات إن كنتم تعقلون ها أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم وتؤمنون بالكتاب كله وإذا لقوكم قالوا آمنا وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ قل موتوا بغيظكم إن الله عليم بذات الصدور إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا إن الله بما يعملون محيط واتا هر لسر زمان و لشوازی قسەکردنیان ڕق و کینیان بەرامبەرتان دەرکەوتووە و ئەوەی لەناو سینیان شاردۆتەوە لە ڕق و کینە و دژایەتی زۆر گەورەترە لۆی دەریان خستووە ئەوە ئێمە بەڵگە و نیشانەکانمان بۆ ڕوون و ئاشکرا کردوتەوە ئەگەر ئێوە هۆشیار بن ئێوە ئەوانتان خۆش دەوێت و ئەوان ئێوەیان خۆش ناوێت و ئێوە باوەڕتان بە هەموو پەرتوکە ئاسمانیەکانی ناو کاتی ئەو بێ باوەڕانە پێتان دەگەن دەڵێن باوەڕمان هێناوە و کاتێ بە تەنیاشمانەوە ئێوەیان لێ دیار نەما ئەوە لە ڕقانە و لە ڕقی هێز و دەسەڵاتی ئێوە لە داخانە سەری پەنجەکانیان دەگەزن بڵێ بمرن بەهۆی ئەو ڕق و داخەتان چونکە خودای گەورە زانایان بە ناوناخی دڵ ئەو بێ باوەڕانە ئاوەهان کە ئەگەر لەلایەن خوداوە چاکەیەکتان بۆ بێ پێی غەمبار دەبن و ئەگەریش دووچاری بەڵایەک و ناخۆشێک ببنەوە پێی بەختەوەر دەبن و ئەگەر ئێوە ئارام بگرن و تەقوای خودای گەورە بکەن و لێی بترسن ئەوە فێڵ و پیلانەکانیان هیچ زیانێکتان پێناگەێنێ بەڕاستی خوای گەورە بەهۆی ڕزانست و دەسەڵاتی فراوانی دەورەی کرداری وانی داوە و بەسەر فێڵیان کەوتۆ و کۆنتڕۆڵی کردوون و ئەمڕۆژ فێڵ و تەڵەکە و پیلانی جوولەکە و گاوران شاراوە نییە لە دشی ئیسلام و مسلمانان جەنگکردن لە دژیان و تەرخانکردنی سەرمایە و داراییەکی زۆر بۆ لە ڕێلادانی خەڵکی لە ڕێگای ئیسلام جا لەسەر مسلمان پێویستە کە بە وردی و هۆشیاریەوە لەو سەردەمی ئەمڕۆدا بنوارێتە ژیان و دەوروبەر و بە قسە و دروشمە زرق و برقەکانی دژمنانی ئیسلام نەخاڵەتێ و ئەو ئاینە پاکە لە دەستخۆی نەدات کە بەهۆیەوە دەتوانێت سەرفرازی دنیا و دواڕۆژ بەدەست بێنێ هیچ کاتێکیش لە بانگەوازکردن بۆ ڕێگەی ڕاست و پاک درێخی نەکات وەکو چۆن دژمنانمان هیچ کاتێک لە بڵاوکردنەوەی گەندەڵی و نیشاندان و جوانکردنی ڕێگا چەوتەکانیان بۆ خەڵکی سادە و نەشارەزا لە ئیسلام درێغیان نەکردووە پێویستە لەسەر مسلمانان خۆیان بپارێزن و لە لاساییکردنەوەی بێباوەڕان و شوێن کەوتنی ڕێبازەکەیان و لە هەموو شوێن و کاتێک شانازی بکەن بە ئاینەکەیان چونکە تەواوی هەموو پەیامە ئاسمانیەکان و ڕاستترین و پاکترینیانە لەو زیانانەی کە بە باوەڕ دەگات بە کەمسەیکردنی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا جنێو پێدانیان یاخود بە کەمسەیکردنی ئالوبەیتی ڕێزداری پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە مسلمان هەموو هاوڵانیان خۆش دەبێت و زیادە ڕۆیی ناکەن لەو خۆشەویستیە هەروە ڕقمان لەو کەسانە دەبێتەوە کە ڕقیان لە هاوڵانە و بە چاکە نەبێ باسی هاوڵان ناکەین وەک خوای گەورە لەبارەیان و لە سوڕەی ئەت-تەوبە ئاەتی 15
دەفەرمێت والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم پێشینە سەرەتاییەکان کە لە کۆچبەران و پشتیوانان و ئەوانەی شوێنیان کەوتن بە چاکە خوای گەورە ڕازی بوو لیان و ئەوانیش لە خوای گەورە ڕازی بوون و لۆچوونی سوننە و جەماعە لەبارەی ئەو ململانیە و جەنگانەی لە نێوان هاوڵان ڕوویداوە ئەوەیە کە بێدەنگ بێت لەسەر هەمووی چونکە ئەوان مرۆڤن و هەڵە دەکەن و ڕاز دەکەن و چۆن خوددا شمشێرەکان یەمەی پاراز لەو فیتنە و بەڵایەنە بە ئاوەهاش زمانمان لێی بپارێزین و بڵین ئەوان مرۆڤن و پەروەردگاری خۆیان هەیە کە لە ڕۆژی دوایی کۆیان دەکاتەوە و دادیان لە نێواندا دەکات و جێنشینایەتی و خلافەت دەسەلمێنین بۆ ئەبوبەکر ڕەضای خوای لەسەر بێ و لە پاش پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک بەرزتر ڕاگرتنی لەسەر هەموو هاوڵان و پێشخستنی لەسەر هەموو ئومەت پاشان بۆ عومەر خدا لێ ڕازی بێ پاشان بۆ عوسمان خدا لێ ڕازی بێ ئینجا بۆ عەلی خدا لە هەمیان ڕازی بێت و لەو زیانانەی بە باوەڕ دەگات ئەو بیدعنویانەیە کە هەندێک لە موسڵمانان دەستیان داوەتی وا گومان دەبن کە لە خدا نزیکیان دەکاتەوە وەک ئاهەنگگێڕان بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەناو ئاهەنگەکە هەڵدەستێتەوە سەرپیان و سەلام لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەن یان ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی لەدایکبوونی وەلی و پیاوچاکان کە ئەمانە هەمووی بیدعانە و لە ئاینی ئیسلام دانیە چونکە لەو ئاهەنگانە کاری زۆر ناشەرعی ئەنجام دەدرێت وەک خوێندنەوەی سەرگوزشتەی هەڵبەسرا و دوور لە ڕاستی یا داواکردنی لێخۆشبوون لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەن و داوای لێ دەکەن کە لەسەر پردی سیرات دەستیان بگرێ لە هەمووشی سەیترەوەی کە هەیە هەموو ساڵێک مەولود دەخوێنێتەوە وانیشان دەدات کە پێغەمبەری زۆر خۆشەوێت کەچی بەکردار لە هەموو کەس زیاتر لە سنەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوورە یا دەڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ماڵە ئامادەیە کە مەولودی لێ دەخوێنرێتەوە باشە مەولود نەفەرزە نەسنەتە لەگەڵۆشدا ئەنجام دەدرێ بەڵام لە هەمان کاتدا زۆر لە فەرز و واجبەکان فرامۆش دەکەن و سنەتەکانی زۆر کەم کەس لێی دەپرسێت لەو ماڵە و لەسەر دەستی ئەمانە و کەسێک کە هەموو ساڵێ مەولودی دەکات حیجاب فرامۆش دەکرێ و پێشێڵ دەکرێ کە فەرمانی خۆی و فەرز و واجبە لەسەر هەموو ئافرەتێکی مسلمان لە هەمان ماڵ ئاهەنگی بوو گواستنەوەی وا دەکرێت کە تەنها شەیطان دڵی پێی خۆش دەبێت ئەوەت لە چی و مەولود خوێندنەوەت لە چی خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خوێنەوە جۆرە مەولودانە نییە بەڵکو بە پەیڕەوکردنی ڕێبازەکەیەتی و کردنێتی بە مامۆستا و چاوساخ تێبینی بەڵام ئەگەر مەولودێک بەو شێوە جێڕدا کە سنووری شەرعی تێدا نەبەزێنرا و حرام ڕووی نەدا و شێوەکانی شیرک و خاوبەشیدانان و درۆ و هەڵبەستەی تێدا نەکرا ئەوە ئینشاءالله سود بەخشە و پاداشی چاچی لەسەر دەبێت هەروەش سەبارەت بە ئاهەنگگێڕان بە بۆنەی شەوی ئیسرا و میعراج و شەوی قەدر و تا دوایی ئەگەر لە شەرع و بەرنامەی خوای گەورە لای نەدا نەبوو هۆی هاوبەشیدانان بۆ خوددا و زیادە ڕۆیی کردن لە مەدحی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاوڵان ئەو کاتە ئینشاءالله دروستە و بەخێر و چاکە دەنووسرێ لە کۆتاییدا زانایان دەڵێن هەندێک کار و کردەوە هەیە کە مسلمانان لە ئاین وەردەجێڕێن لەوانە یەکەم هاوبەشیدانان بۆ خوددا وەکو پێشتر باسمان کرد دووەم کەسێ لە نێوان خۆی و خوا یەکێ یا شتێدا بنێ وەکو بازنێژی پەیوەندی تاوەکو لای خوددا تکای بۆ بکات و پشتی پێ ببەستێ سێم کەسێک کە مشریکان بە کافر نەزانێ و یا مەزهەب و ڕێبازیان بەڕاست بزانێت چونکە هەر کەسێ بە دینی ئیسلام دیندار نەبێ کافرە چ مەسیحی بێ چ جوولەکە بێ و چ بوزی بێ و تا دوایی چوارەم کەسێ باوەڕی وابێ کە بێزگە لە ئیسلام ڕێبازی تری هەیە ڕاستتر بێ یا حکمی تر یا ئەو یاسا و دەستورە دەستکردانی مرۆڤ لە ئیسلام باشترە یا بڵێ ئەو یاسا دەستکردانە هاوتای شەرعی ئیسلام و بۆ هەموو کات و شوێنێک دەگونجێ هەتا ئەگەر باوەڕشی وابوو کە حکمکردن بە شەرعی ئیسلام باشترە یان باوەڕی وابوو شەرعی ئیسلام ناگونجێ لە سەدەی 21 پەیڕەو بکرێ یان بڵێ ئیسلام بوو هۆی دواکەوتوی مسلمانان یا باوەڕی وابێ کە ئیسلامەتی و دینداری تەنها خۆی پەیوەندی بەندە بەخوا دەبینێتەوە نابێت بچێتە ناوکاری ڕامیاری و مامەڵە و شتی تر یا باوەڕی وابێ کە جێبەجێکردنی بڕیاری خوددا بۆ ئەو سەردەمە ناگونجێ وەک سزای بڕینی دەستی دەست یا بەربارانکردنی داوێن پیسێکی خاوە ناوسەر ئەوە ئەو کەسە بەبێ جوداوازی ڕاولۆچون کافر و بێباوەڕە پێنجەم هەر کەسێ ڕقی لە شتێ بێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێناوێتی هەر چەندە کاریشی پێ بکات وەکو خدای پەروەردگار لە سوورەی محەممەد ئاەتی 9 دەفەرمێت
ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم واتا بەهۆی ئەوەی ئەوان ڕقیان لەدا بە زێندراوی خوددا بیەوە لە شەڕ و بەرنامە بۆیە کار و کردەوەکانیان پوچەڵ و بێمایە بوویەوە. شەشەم کەسێک گاڵتە بە شتێک لە ئاینی ئیسلام بکات یا بە پاداشت و سزاکەی بێباوەڕ دەبێ وەکو خودای پەروەردگار لە سوورەی ئەت-تەوبە ئاەتی 65 و 66 دا دەفەرمێت: قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. أي محمد بڵێ ئایا ئێوە بە خوددا و بە ئاەتی خوددا و بە پێغەمبەرەکەی گاڵتەتان دەکرد پاساو مهێننەوە بێباوەڕیتان کردووە کوفرتان کردووە لە پاش ئەوەی کە باوەڕدار بوون. حوتەم جادوگەریەک وەک ڕەشکردنی کەسێک لە بەرچاوی کەسێکی تر یان جۆرێکی تر. هەشتەم پشگیریکردن و هاریکاریکردنی مشریکان لە دژی باوەڕداران وەک لە سوورەی ئەلمائیدە ئاەتی 51 دەفەرمێت: ومن يتولهم منكم فإنه منهم إن الله لا يهدي القوم الظالمين. واتا هەر کەسێک لە ئێوە پشتی مشریکان بگرێت و سەریان بخات بەسەر مسلمانان ئەوە ئەویش وەکو ئەوانە واتا بێباوەڕە خوای گەورە ڕێنمایی گەلی ستەمکار ناکات. نۆیەم کەسێ باوەڕی وابێ کە هەندێک کەس بۆیان هەیە و دەتوانن لە شەرعی محەممەد صلی الله عليه وسلم دەرچن وەک چۆن خضر لە شەرعی موسا عليه السلام لایدا و دەرچوو وەک هەندێ لە دەروێشان باوەڕیانەوەیە کە ئەرکەکان و واجباتی شەرع لەسەر ئەوان لاکەوتووە. جارێکیان دوو ئافرەت دەستنە لای بەناو شێخێک بۆەوەی داوای لێ بکەن و دوعایەکیان بۆ بکاتاوەکو کوڕەکەی دڵی نەرم بێت و ڕازی بێت ژن بێنێ. یەکێکیان دەڵێ کاتێ چووینە ژوورەوە لە پاش چاوەڕوانیی زۆر مام سەیدی بەناو شێخ بە دوعا و نزا و پێشوازی لێکردین و ئێمەش لەسەر داواکاری خۆی لە نزیکۆ دانیشتین. مام بەناو شێخ لە ناو بەڕکی کراسی خۆی دینارێکی دەرێنا و بەنێو چاوانی دەستە خوشکەکەمی وەناو گرتی بە گومان دەیگرێ چونکە ئەو کاتە هاوین بوو عراقەیەکی زۆریشی کرد بوو. پاشان توی هەڵسە کەسم ئەو قورئانەم بۆ بێنە تا بۆ تەماشاکەم. منیش قورئانەکەم بۆ هێنا و بینیم قورئانەکەی کردەوە بە هەڵاو جێڕی واتە لەسەر ڕووەکەی و بەکراوەی خستێ سەر قاچی. منیش بەم کارە زۆر شڵەژام و ئاگام لە خۆم نەماو. هاوارم کرد مام سەید چۆن کاری وا دەکەی؟ ئەمە قورئانە چۆن ئەوەها بێڕێزی دەکەی و بە هەڵاو جێڕی لەسەر قاستی دادەنەی؟ تی بابا کچی خۆم بۆ ئێمە دەبێت بۆ ئێمە دەبێت بەڵام من و ئافرەتەکەی لەگەڵم بوو زۆر ترساین بۆیە بەبێ دوعاکردن جێمان هێشت و هاتینەوە. پاشان تۆبەم کرد کە جارێک تر بە هیچ شێوێک نەچمە لای ئەو جۆرە بەناو شێخ و سەیدانە. دەیەم پشتکردن لە ئاینی خوا بەوەی کە هەوڵی فێربوون و کارپێکردنی نەدەی هەروەکو خودای پەروەردگار لە سوورەی ئەس-سەجدە ئاەتی 22 دەفەرمێت: ومن أظلم ممن ذكر بآيات ربه ثم أعرض عنها إنا من المجرمين منتقمون. واتا ئایا چێ لەو کەسە ستەمکارترە کە ئاەتی خوای وە بیردەهێنرێتەوە کەچی ئەم پشتی تێدەکات و وەری ناگرێ و فێری نابێت و کاری پێناکات؟ بەڕاستی ئێمە لە تاوانکاران و سنوور بەزێنان تۆڵە دەسێنینەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئێستێک ژمارەی لاپەڕا 74. تاوانی گەورە و ماڵوێرانی و قوربەسەری ئەوەیە کە مرۆڤ نوێژ نەکات و وازی لێبێنێ چونکە نوێژنەکەران هەردەم شەیطان بەختەوەر دەکەن و دەبن بە دوژمنی خوا و دوژمنی باوەڕداران لە هەمان کاتدا دەبن بە برای بێباوەڕان و ئەگەریش لەسەر ئەو حاڵە بمرن لەگەڵ فیرعەون و هامان کۆ دەکرێنەوە دەخرێنە ئاگری دۆزەخەوە. مسلیم دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە نێوان مرۆڤ و بێباوەڕی یا شریکدا وازهێنانە لە نوێژ. ابن القیم دەڵێ یەکێ لەوانەی لە گیان الله بوو کە کەسێکی زۆر گوناهبار بوو کاتێ مردن گەیشتە سەری و دەوروبەری شڵەژان و لە بەردەمی دەکەوتنە سەرچۆک و هەوڵیان لەگەڵدا کە خودای بهێنەوە یاد شادتمانی پێبێنن ئەمیش یەک لە دوای یەک ئاخیڵ دەکێشا کاتێ گیانی خەریک بوو دەرچێ یەک بەدەنجی هاواری کرد بڵێم لا ئیلاهە ئیلا الله جا ئێستا لا ئیلاهە ئیلا الله چ سوودێکم پێدەگەێنێ کە من نازانم جارێک نوێژێکم بۆ خوددا کردبێ. اینجا هەناسە و ئاخی هەڵکێشا تا مرد
لبرامری دا عامر بن عبدالله بن زبیر کە لە سەرجێگای مردن بوو ئەوەندەی لە ژیان نەمابوو خزم و کەسی لە دەوروبەری دەگریان لەو کاتێک کە ئازارەکانی سەرەمەرگ لەسەری زیادی کرد گوێ لێ بوو بانگ دەدرێ بۆ نوێژی شێوان لەو کاتەدا لەگەڵ ئازارە یەک لە دوای یەکەکانی کە هێزی لە دەروون نەهێشت بوو کەچی دەڵێ دەستم بگرن وتیان بۆ کوێ وتی بۆ مزگەوت وتیان بەم حاڵەتەوە وتی سوبحان الله گوێم لێ بێ بۆ نوێژ بانگ دەکرێ و وەرامی نەدەمەوە دەی دەستم بگرن ئینجا دوو پیاو هەڵیان گرت و یەک ڕکاتی لەگەڵ ئیمام کرد لە پاشان لە کاتی کوڕنوش بردندا بەڵێ لە کاتی کوڕنوش بردندا مرد عطائی کوڕی سائیب دەڵێ هاتینە لای ئەبی عەبدوڕەحمان السەلەمی کە نەخۆش بوو لە نوێژگاکەی لە مزگەوت دانیشت بوو نەخۆشی زۆری بۆ هێنا و کەوتە گیان الله ئێمەش لە ڕووی مهر و سۆزەوە پێمانوت دەبابت بەینە سەر جێگەکەت چونکە ئەوێ بۆ تۆ نەرمتر و باشترە ئەمیش زۆری لە خۆی کرد و هاتە قسە وتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەو کەسە لە نوێژدایە تا لە نوێژگایە لەسەر بەرماڵەکەی چاوەڕوانی نوێژ بکات منیش دەمەوێت لەسەرم حاڵە گیانم دەرچێ اینجا هەر کەسێ نوێژ بکات و ئارام بگرێ لەسەر گوێڕالیکردنی خوا ئەوە خوا بە چاکە و خێر کۆتایی بە ژیانی دێنێ سعد بنی معاذ رضی الله عنه کە هاوڵێکی چاک و خواپەرست بوو بە نهێنی خواپەرستی دەکرد شەو بە گریانی بەرەبەیانی ناسی بوو ڕۆژیش بە نوێژ و ئیستیغفار اینجا سعد لە جەنجی بەنی قوڕەیزە بریندار بوو چەند ڕۆژێک بە نەخۆشی مایە و پاشان مردن پێی گەیشت کە هەواڵ درایە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاوڵانی فەرموو هەڵسم چینە لای جابر دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرچوو ئێمەش لەگەڵی دەرچوین هێندە خێرا ڕۆیش هەتا قەیتانی پێڵاوەکانمان پسا و عەباکانمان کەوتە خوارەوە هاوڵان زۆر سەرسام بوون لەو خێراییەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمیش فەرمووی دەترسم فریشتەکان لە پێش ئێمە پێی بگەن و وەکو حەنظەڵە بیشۆن اینجا کە گەیشتنە ماڵەکەیان سعد خدا لێ ڕازی بێ مردبوو بینی هاوڵان دەیشون و دایکیشی دەگری پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەموو ئەوانەی دەگرین بەسەر مردوەکانیان هەڵ دەڵێن درۆی تێدا دەکەن تەنها دایکی سعد نەبێ پاشان هەڵیان گرت و بۆ ناو گۆڕەکەی و پێغەمبەری صلی الله عليه وسلم لە دوای تەرمەکەی چوو هاوڵان وتیان ئەی نێردراوی خوا لە پێش هەرگیز مردووی ئاوەها چێش سوکمان هەڵنەگرتووە فەرمووی ئەی چۆن هەڵگرتنی سوک نابێ کە ئەوەندە و ئەوەندە فریشتە دابەزیوە کە پێش ئەمڕۆ هەرگیز دانەبەزی بوون لەگەڵ ئێوە تەرمەکەیان هەڵگرتووە سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستا فریشتەکان شاد بوون بە گەیشتنی گیانی سعد و عەرشی خوای بۆ لەرزی هەروەکو خدای پەروەردگار لە سوڕەی ئەلکەهف ئاەتی 107 و 118 دەفەرموێت إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا واتا ئەوانەی باوەڕیان هێنا و کرداری چاچیان زۆر کردووە بەهەشتانی فیردەوسیان منزڵگایە و تاتایی لە ناوی دەمێننەوە و هەرگیز داوا ناکەن لەو خۆشیە بگوێزرێنەوە الفیردەوس واتا بەرزترینی بەهەشت و ناوەڕاستەکەیەتی و یەکێ لە گوناهە گەورەکان نەدانی زەکاتە لە صحیحی مسلیم داهاتوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ خاوەن زێڕ و زیوێک نییە کە لە دنیادا زەکاتی لە ماڵەکەی نەدابێ ئیلا لە ڕۆژی دوایی ئەو زێڕ و زیوە دەکرێتە پارچەی ئاگر و سوور دەکرێتەوە و تەنیشت و نێوچاوان و پشتی پێداغ دەکرێت اینجا هەر چەند سات بێتەوە دووبارە گەرم دەکرێتەوە و هەمان کردار دووبارە دەکرێتەوە لە ڕۆژێک کە 50,000 ساڵە تا ئەو کاتەی خوددا دادوەری دەکات لە نێوان بەندەکانی ئەو کاتە دەرەنجامی خۆی دەبینی یا بۆ بەهەشت یا بۆ دۆزەخ دوو ماهی براو خوشکی ڕێزدارم کەس و کار و ناسیاوم بەپیل بانگەوازی خوا بچن و باوەڕی پێبێنن تا لە گوناهەکانتان ببورێ و بتان پارێزێت لە سزا و ئازاری بەسۆ واللهی من تەنها ئامۆژگاری و دڵسۆزێکم بۆتان ئەوەی بۆتم ڕوون کردوتەوە حەق و ڕاستیە کە تەنها یەک ئاین هەیە و نابێ بە دوانوسیان و تەنها یەک خوددا هەیە و بێ هاوڵە و زیندووە و تاکە و نەکوڕی هەیە و نەهاوسەر وەکو چۆن مەسیحیەکان و جوولەکە وا دەڵێن و پێویستی و ئاتاجی بە کەس نییە و هەموو دروستکراوێک ئاتاج بەوە بۆیە خوای پەروەردگار ڕازی نابێ کە یەکێکی تری لەگەڵ بکرێ بە هاوبەش لەگەڵ ئەو کەسانە مەبە
کە خدای پەروەردگار لە سەرزاریان لە سوورەی ئەز-زوخروف ئاەتی 23 دا دەفەرموێت وكذلك ما أرسلنا من قبلك في قرية من نذير إلا قال مترفوها إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون ئێمە کە چاومان هەڵێناوە بە دنیا باوکو باپیرانمان لەسەر ئاینێک بینیوە بۆیە ئێمەش هەڵگری شوێن پێ و ڕێبازی ئەوانین و پەیڕەویان دەکەین بەڵکو بڵێ ئێمە یەکتاپەرستین و ملکەتی خوداین و شوێن کەوتەی ئیسلام و پێغەمبەرەکەینە و مەخەڵەتێ بە زۆری ژمارەی ئەوانەی کە لەلای گۆڕ و مەزارگەکان قوربانی دەکەن یا شرک بۆ خوددا دادەنێن و باوەڕ بەو سەرگوزشتە و چیرۆکە خەیاڵیانە مەکە کە خەڵکی دەربارەی گۆڕنشینان و پیاوچاکان هەڵی دەبەستن و گوایە ئەوان نەخۆش چاک دەکەنەوە و ناخۆشی و بەڵا لا دەبن و نزاکان گیرا دەکەن و تا دوایی سەیری مامی پێغەمبەر عليه الصلاة والسلام أبو طالب کە لەگەڵەوەی دەشی زانی و دڵنیا بوو کە پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕاستە و ئاینی ئیسلام ڕاستە و وازیشی لە بتپەرستی هێنابوو هەموو کات دەیوت والله پێت ناگەن هەرچەندە زۆر بن تاوەک دەنێژرم لەژێر ئەو خاکە کە بانگت کردم زانیم دڵسۆزی هەردەم ڕازگۆ بووی دەستیشت پاکە دینێکت هێنا زانیم بە یەقین لە نێو ئاینان دینێکی تاکە گەر لەبەر لۆمە و جنێویان نەبێ ئاشکرام دەکرد ئەو دینە چاکە بەڵێ ئەوەی نێهێشت ئەبوو تاڵیب شوێنی حەق و ڕاستی بکەوێت ترسان بوو لە لادان لە ڕێچکەی باب و باپیران بەڵکو سەیری کە وا لەسەر جێگای مردنە پیاوێکی بە ساڵاچوو کە لە پیریانە ئێسکی نەرم بووە لاشەی بێهێز بووە و پێغەمبەری صلى الله عليه وسلم لەلای سەری ڕاوەستاوە یەک لە دوای یەک ئاخەڵ دەکێشە و پێی دەفەرموێ مامە بڵێ لا إله إلا الله بڵێ لا إله إلا الله وە لەلایەکەی تری سەری بێباوەڕانی قوڕەیش وەستاون و هەرچەندە بیویستایە شەهادە بێنێ پێیان دەوت ئایا لە ئاینی عەبدولموتەلیب پاشگەز دەبێەوە ئایا لە ئاینی عەبدولموتەلیب پاشگەز دەبێەوە پێغەمبەریش صلى الله عليه وسلم بەردەوام تکای لێ دەکرد تاوەکو شایەتی بدات بە لا إله إلا الله محمد رسول الله لە بەرامبەریدا سەرانی قوڕەیش هەرهانیان دەدا تا لە سەرایانی باب و باپیرانی بمێنێتەوە هەتا لە سەرایانی باب و باپیرانی و بتپەرستی و هاوبەشدانان بۆ خوددا مرد و جانی دەچوو مردو ئەو دنیای جێهێشت و کۆتا شوێن و مەنزڵگاشی دۆزەخە چونکە خوددا بەهەشتی قەدەغە کردووە لەسەر بێباوەڕان لە صحیحی بوخاری مسلم هاتووە کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم یان پرسی ئەی نێردراوی خوددا مامت کە لە ژیاندا بوو هەموو کات پەنای دابووی سەری دەخستی ئایا هیچ سوودێکت پێی گەیاندووە فەرمی بەڵێ بینیم لەناو ناخ و قوڵایی ئاگر بوو دەرم هێنا بۆ لێواری ئاگر کە لەژێر قاسەکانی دوو پشکۆی ئاگر هەنا کە مێشکی لەگەڵ دەکوڵێ بەڵکو سەیری بتشکێن و دروستکاری کەعبە ئیبراهیم عليه السلام کە لەلایەنی خودداوە تاقی کرایە و لە پێناویدا ئازاردرا کەچی ناتوانێت لە ڕۆژی دوایی سوود بە باوکی بگێنێ چونکە باوکی بە کافری مرد بخاری لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی ئیبراهیم لە ڕۆژی دوایی دەگا بە ئازاری باوکی و دەیبینێ بەهۆی کاریگەری ئاگر و ئازارەوە ڕوخساری تۆزاوی دوو کەڵاویە ئیبراهیم پێی دەڵێ ئایا پێم نەوتی سەرپێچیم نەکەی باوشی دەڵێ باش ئەمڕۆ سەرپێچیت ناکەم ئیبراهیم عليه السلام دەڵێ پەروەردگارم تۆ بەڵێنیت بە من داوە کە لە ڕۆژی زیندوو بوونەوە ڕوو زەردم نەکەی جاچ ڕوو زەردیەک زیاترە لەوەی کە باوکم لەو حاڵەدا بێ خوای گەورە دەفەرمێ من بەهەشتم لەسەر بێباوەڕان قەدەغە کردووە پاشان سەیری حاڵی هەموو ئەوانە بکا کە خودای پەروەردگار لە سوورەی عەبەسە ئاەتی 34 و 35 و سوورەی ئەش-شوعەرا ئاەتی 88 و 89 دەربارەیان دەفەرمێت لە ڕۆژی دوایی مرۆڤ ڕادەکا لە براکەی و دایکی و باوکی و خێزانی و مناڵەکانی هەر کەسە و لەو ڕۆژە بە چارەنووسی خۆی سەرقاڵە و ناپڕژێتە سەر هەتا نزیکترین کەسی هەروە لە ڕۆژی دوایی نەماڵ و نەمنداڵ سوود ناگێنن تەنها کەسێک بە دڵێکی ساغەوە بگەڕێتەوە لای خوای گەورە کەواتە هەندێک لەوانەی سەید و شێخن و گوناه دەکەن و دەڵێن ئێمە ئەولادی پێغەمبەرین خۆیان بە گەورەتر دەزانن و هەر تەنها خۆیان بە مرۆڤ دەزانن و خەڵکیان پێ ئاژەڵە هەر بۆ یەکچەکانیان نادەنە کوڕی کرماج و هەرچەندەش خاوەنی ڕەوشت و ئاینی تەواو بێت لە کاتێکدا ئەو ئاەتانە کە قسەی خوای گەورە هەموو ئەو لۆچوون و بیکردنەوە چەوتانە ڕەت دەکەنەوە دەیکەواتە پند وەرگرن
خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆتایی ئەم پەرتوکەش بەو شعرە دێنین. باسی مەزنی. بۆ باسی مەزنی خامە هاتە گۆ، لاپەڕە شاد بوو هاتە سەر ئەژنۆ، خۆ دڵی بەندەش لاواستر نییە، ئەمیش لەگەڵیان هاتە گفتوگۆ. ویستم بنووسم وەسی میهرەبان، نەمزانی ڕێخەم ڕستەی ڕێک و جوان، چۆن من بتوانم وەسفی زاتێکم لایەق بەخۆی بێ و شایستەی یەزدان. خۆی لە نەعتی خۆی فەرموویە سەمەد، لەیسە کەمیثلیه شەیء ئەحەد. بۆیە سەرگەردان وەستاوە میداد، بۆ وەسفی شەعنی داخوازە مەدەد. الحەی القەیوم هەمیشە زیندوو، بە کون فەیەکون ئەژیێنێ مردوو. بۆیە پێویستە بەندەکان هەموو، تەوحیدی بکەن یەک یەک و دوو دوو. ئەڵڵا ڕووناچی ئاسمان و زەوی، یعز و یوذل لەسەر ڕووی زەوی. هەرچیت پێ بکە شایستەی ئەوی، لەلای ئاسانە بەرزکانەوی. مالیک الملوک هەر خۆی پاشایە، علام الغیوب هەر ئەو زانایە. خەیر الرازقین هەم قابل التەوب، غافر الذەم مهری دەریایە. شدید المحال سریع الحساب، فالق الإصباح شديد العقاب. خير الفاصلين رب العزة، أهل المغفرة لكل أواب. الملك الحق سميع الدعاء، بوهمو دردي لديه الدواء. خير الغافرين هم أهل التقوى، إنه قريب يحب الدعاء. المحصية بوكردي بندكان، العالمة بشارة ويدلان. الجامعة لروجي رستاخيز، الخبير بتاكو خرابكان. ذو رحمة رفيع الدرجات، خير الحاكمين رب السماوات. فالق الحب والنوى خدا، ذو العرش المجيد عالي الصفات. بالير بزبي وصفتاتو، بمن ناكري محال بيتو. امید دخوازم اوی کنوسیم لایق بیوشاین بمقامی تو. لکوتاییدا پاش سپاس و ستایشی خوای گەورە و درود لەسەر گیانی پاچی پێشەوە یەکتاپەرستان محەممەد صلی الله عليه وسلم لەسەر یار و یاوەرانی. ئینجا خوازیارم کە ئەو چەند ئامۆژگاری وشەی لەناو ئەو پەرتوکە تۆمارکراوە جێ ڕەزامەندی خوای گەورە بێت و خەڵکی لە مەبەست و مەرامان حاڵی بن، کە مەبەستمان تەناسوود گەیاندن و خزمەتکردنی ئاینی خوای گەورە بە ئومێدی گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە. وەرجێر سندوس علی عباس سي 2005. سبحان ربك رب العزة عما يصفون، والسلام على المرسلين، والحمد لله رب العالمين. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا بە پشتیوانی پەروەردگار. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە، ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو، ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان کۆڕی و
ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتان ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.